بە شێوەیە کە ئێوە سەر لە دوژمنەکانی بشێوێنێت ناوێت قسەی حەقیقی وەرگن ئەو خۆی ئەزانێت چی ئەکات بەڵام ناهێڵێت بەرامبەرەکەی تێبگات کە چی ئەوێت و چی ئەکات هەندێکیش ئەڵێن نەخێر خاڵی دووەمە پەیوەندی بەو شارانە هەیە کە لەسەرەتی لەبەرەوەی هەر وەختێک کە نرخینەوە بەرزە بێتەوە شاری سیاسی و تەنانەت ناوخۆیشی زۆر لەسەر زیاد دەکات بۆیە لە دوانێکە داڵێ شەڕەکە وەستێنم نرخینەوت دێتەوە خوارەوە تۆزێ نرخینەوت جێگیرە بێ ئەڵێ لە شەڕەکە بەردەوامە بۆ نرخینەوت ئەچێتەوە سەرەوە یعنی دۆخێکە هەموو کەس پرسیارەکات بەڵام دووریش نییە بەیانیەک هەسابی لە خەو و شریتە سوورەکانی تەلەڤیزۆنەکان نووسی بێتیان دۆناڵد ترەمپ بڕیاریدا بە تاواتی جەنگەکە بوەستێنێت بە تەماشا بزانین ئەی وەستێنێت یان بەردەوامی پێدات هەر بەڕاستی ئایا لە دەستی خۆیەتی یان ئێستا دۆخەکە بە شێوەیەشترە ئێمە شرۆڤی ئەو بابەتاکەین لەگەڵ کۆمەڵێک زانیاری زیاتر و ئەم شەو بەڕێز دکتۆر مومین زەڵمی کە قەرارە تۆزیشتر لێرە دابنیشێ سەبەران بەرمە بۆ بەڕێز کاگۆشار عومەرعەلی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکانیش لەگەڵمانە سوپاس بە ئێوە سوپاس دەکەم جا هاوکارانم وردە دەبا دکتۆر مومین بێت کاگۆشار ینی هەربالەوە دەست پێ بکەین بەڕاستی ینی ترەمپ ئێواران ئەڵێ وەستێن و بەیانێ ئەڵێ نایوەستێن ینی بازار تەنانەت مەسە بازاری جیهانی هەڵێن کاریگەر لەسەر هەموو پرسێکدانەوە بۆ ئەکا دۆناڵد ترامپ کەوتە هەڵەیەکی استراتیژیەوە لە دەستپێکی ئەم جەنگەیە ینی لە دروستکردنی ئەم جەنگەیە و ئێستا وەستانی بە تەنها بەدەستی ئەو نییە ژنە من دڵنیامێ وەستان چونکە سەرڕای ئەوەی کە بەشێکی زۆر لەو شەڕە دەرونیە و شەڕە میدیایی ئێمە ئەیبینین ئەبێ وریابین بەڵام پەیامی ناردووە بۆ ئێران کە ئەمامانەوێت شەڕەکە بوەست یاخود چارەسەرێک بدۆزینەوە تەنانەت پوتنیش کە قسەی لەگەڵ کرد یەکێک لەو تۆ زۆر جار کە هەواڵێکە بینیە بێ بزانین لە پشتەوە چی بووە کە ترۆمپ یەکەم جار وتی خەریکە شەڕ کۆتاییە و ئامانجەکانمان بەدیێنی نرخینەوە داوەزی ئەوە بوو کە لەگەڵ پوتن قسەی کرد بووە کۆمەڵی پێشنیاریە بوو لەسەر مەوزوعی کورد کە قرارە کورد بڕوا و پەلامار با لە ڕووی زەمینەوە هێزەکانی ڕۆژهەڵات ڕۆژی دوایی وتی من وتومە نابێ بڕۆن ئەمە یەکسەر دوای ئەوە بوو کە تورکیا قسەیان لەگەڵ کرد بەتایبەت هاکان فیدان لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ قسەی کرد لەبەرەوە ئەو ڕۆژەی لەگەڵ کێ قسە ئەکات دەور و بەرەکەی کێن کاریگەری هەیە بەڵام زۆر ڕوونە ئامانجی سیاسی ئەم جەنگە بەدی نایە ئەوەی کە ئەو توێتی و چونکە بە پێی یاسا هەموو ئیدارەیەشی ئەمریکا ئەبێ بچێتە بەردەمی کۆنگرس بە تایبەت کۆمەڵێک لیژنەی تایبەتمەند هەیە لەوانە لیژنەی هەواڵگری لیژنەی پەیوەندەکانی دەرەوە ئەبێ زانیاریان بنێت لەسەر ئەوەی کە چی ئەکەن و چی ناکەن چونکە دوجار ئەوە کۆنگرێسە پارەی جەنگەیات و ئەمریکا لە 4 ڕۆژی یەکەمان نزیکەی 4 میلیارد دلاری سەرف کردووە کە ئەمە بۆ هەندێک وڵات هەر بودجەی ساڵێکی وەزارەتی بەرگریەتی ئەمڕۆ بەشێک لەو ئەندامانە بەتایبەت دیموکراتەکان زۆر شتە هێنە دەرەوە ئەڵێن ئێستا ئیدارەی ترامپ ئەڵێت ئێمە ئامانجەکەمان بەرنامی ئەتۆمی نییە ئامانجەکەمان ڕوخانی حکوومەتیش نییە بەڵکو ڕژەمەکەش ناگۆڕین بەڵکو تەنها لاوازکردنێتی تەنانەت لە ناو ئیسرائیلە ئێستا ئەو باوەڕە دروست بووە ڕاگەیاندنی ئیسرائیلی کە ئەم شەڕە تەنها ئەتوانین ئێران لاوازکەین بۆ خۆناغی داهاتوو بۆیە وتم بەدەستخۆی نییە بە تەنها وەستاندنی چونکە ئێران ڕەزامەند نییە ئێران ئەڵێ ئەم جارە ئێمە هەڵەمان کرد دوای 12 ڕۆژ ساڵی پار شەڕی 12 ڕۆژە شەڕەکەمان وەستان یەکسەر چونکە ئەمە بەلاوازی سیر کرا یعنی تێبینی بکەی لە دروستبوونی شەڕی حەماس و ئیسرائیلەوە ئیسرائیل هەوڵی یاوە ئێران بێنێت و ئەمریکاش بکا بە گژی ئێرانە و ئەمە دیبلۆماتکارانی ئێرانی بە ئێمەشیان و تۆ لە کۆبوونەکانە لە چەند ساڵی ڕابردووە ئیسرائیل کە یەکەم جار لە باڵۆستخانەی ئێرانیە لە سووریا ئێران زۆر بە سنوورداری جوابیایەوە کۆمەڵێ موشک کۆمەڵە درۆن و پێشوەختەش پێیوتن هەم ئیسرائیلەکان هەم بە ئیدارەی سووریا بەڵێ دوایی کە حەسەن نەسڕوڵڵا کرایە ئامانج وعدەی سادق یەکەمی پێڵە نێرانەکان و ئیسماعیل هەنیەش لە ئێران تیرۆر کرا دیسان سنووردار بوو تەنانەت شەڕی 12 ڕۆژە گەر بیرمان بێ زۆر بە سنوورداری ئەم جارە کە پەلاماردران لە چەند سەعاتی یەکەمان شەڕەکان کرد بە شەڕێکی هەرێمی چکە تێگەشتون ئەگەر وەختە ئامادەکاری ئەوە هەبوو گەر جەنگ بێت بیکەن بە شەڕێکی هەرێمی بەڵێ بەڵگەکەش دووشتە یەک ئەو وەڵامە خێرایە دوو ئێران ئەوەی کە لە
بواری استراژا پێڵەن استراتیژی مۆزاییک 90 فەرماندەیی جیاوازی دروست کردووە سربەخۆ پێشوەختە پێیان وتراوە بەرنامەکان چییە هەر کەسە سربەخۆ کاری خۆیەکانی ئەو نیە بڵێ تۆ ئەمەش لەبەر چی بووە لەبەرەوە بووە کە ئەگەر فەرماندەکانیان وەکو پار کرایە ئامانج وەکراشن لەگەڵ ڕێبەری ئێرانە تووشی کێشە نەبن لە ڕووی وەڵامدانەوەی هێرشەکانەوە لەبەرەوە بە بڕوای من دۆناڵد ترامپ شەڕەکەی بۆیە هەڵگریستان پێوە بوو شەڕێکی خێرابێ خۆشی دانی پیاناوتی من دوای ئەمەی ڤەنزوێلا چکە زۆر نمونەی ڤەنزوێلای بەکارهێنا ینی کە ئەو مۆدێلە هەبێ کەسێکە بێ دۆستی ئێمە بێت تر گرنگ نییە چێ استراتیج بوو یان غروریەتێک و بڕیارێکی هەردووشی بوو بەڵام عادەتەن پاڵنەرێکی تەوان هەرێمی هەبوو ناتەنیاهوو بەڵام پاڵنەری ناوخۆیشی هەبوو چکە ئەم دۆناڵد ترامپ دۆخی باش نییە و ئێمە بەرەو هەڵبژاردنە چین ئەم ساڵ هەڵبژاردننی کۆنگرێس خۆشی وتی من ئەم جارەگەر دیموکراتەکان زۆری نەبەرنەوە دادگایی مەکەنەوە جاری پێشوو کاکوشاریانی پێتوە مەسەلە قسەیەکەیە نازانم تا چەند ئەم قسەیە ڕاست بێیانە لە ئەخیردا نووسانە مەسەرەن ئێران وەرەقەکانی زۆر باش بووە مەسەڵی پێشنیازەکانی زۆر باش بووە کۆشنەر و ویتکۆف ڕازی بوون یان تا ڕادێک ڕزامەند بوون بە خۆیان بەڵام لۆبیەکەی لۆبی ئیسرائیلی زۆر بەقوتر ناتەنیاهوو چیرۆکێکی سەیری هەیە کاکزانە ناتەنیاهوو باوکی ئەمەندە تونڕە بوو لە زانکۆ دەرکرا لە ئیسرائیل چوو بۆ ئەمریکا خۆشی لە ئەمریکا پەروەردە بووە ینی ئەمریکی قسە ئاکا کەس جیاوازی ناکاتەوە لەوێش کاری سیاسی دەست پێکرد یەکەم جار لە باڵوێزخانەی ئیسرائیلەوە دوایی چووە نەتەوەیە گرتووەکان ئێدوارد سەعید شتێکی سەیری هەیە دیبێتێکیان هەیە بەیەکەوە لە ئەمریکا ئێدوارد سەعید ناسراوە بیرمەندێکی گەورەی فەڵەستینیە ئەڵێت بوتوێتی من ئامادە نیم لەگەڵی دانیشم لە یەک ژوورە تەنانەت لە یەک بیناشە ئەبێ ئەو لە بینایەک بێ منیش لە بینایەکە دیبێتەکە گەنجکە ڕەنگە بەم کوشێ بەڵێ ئەنج ناتەنیاهوو کە گەڕایەوە ئیسرائیل و حزبی دروستکرد کەی بوو ئەو کاتە بوو کە ڕێکەوتنی ئۆسلۆ ئەکرا ئیسحاق رابینیش ڕێکەوتنی کرد بوو سەرپەرشتی ئەو خۆپیشاندانانەی کرد کە دژی ئەم ڕێکەوتنە ئاشتێ بوون لەگەڵ فەڵەستینیەکان تەنانەت جلی هیتلەریان کە خۆ دەزانیوە چەند سەختە بۆ جوولەکەیەک لەبەر رابینە کرد و خێزانی رابین ئەڵێت ناتەنیاهوو بەرپرسە لەوەی مێردەکەی من تیرۆر کراوە کە ئەو کوژرا ناپلیۆن تقریبان ئەستێری بەرەو کۆتایی ئەچوو شێمۆن پرێز منافسی بوو بڵ کلنتنیش زۆر تووڕە بوو لێ هات پشتیوانی پەرێزی کرد چی وای لێ کرد بێ بەسەرۆ کۆزیران حەماس تەقینەوەی کرد لە شارەکانە کۆمەڵی پاسی تەقانەوە وای لە خێکچکە ناتەنیاهوو هەموو براندەکەی هەموو ناوبانگی خۆی ئەوە بوو کە ئەمە کاک ئاسایش مستەر سکیورەتی ئەیوت تەنها من نەتوانم بتان پارێزم بە خەڵکی ئیسرائیل تامانەمە لە 7 ئۆکتۆبەرە تەقیەوە بەدەم چاوێ بۆیە یانیدانی پیانە کە شەڕەکە دەستی پێگوتی من 40 ساڵە چاوەڕێی ئەم شەڕەم کە ئەمریکا بێنێت چکە ئیسرائیل بەتەنها خۆی ئەو شەڕی پێ ناکرێت بەڵام ئەگەر تۆزێک بینێ دوای ڕووداوەکانەوە هەوڵێک هەبوو بە ئاشتی لە ڕێکەوتناکەمەکانی ئیبراهیمە ئەندازیاری ئەمنی ئەم ناوچەیە بگۆڕێ من و تۆ پێشتر لێرە گفتوگۆمان کردووە دوو هەدەف هەبوو هەدەفێکیان ئێران بوو کە مەترسیە بوو هەمومان هەدەفێکیان تورکیا بوو کە زیاتر ڕەوتێکی ئیسلامی و پشتیوانی ئەوەکە هەتا کاگۆشار بوو بورە ئەو وێنانەی ئێستا لەسەر شاشەی کورسان نیوزن ئەمە کەمێ پێشدەستایە کە سوپای بازاران ڕایگەیاندووە کەمێکی تر بردومانی ئەو ناوچەیان کە تەلەڤیڤ و قودس بەڵێ تەلەڤیڤ زۆربەی ئیسرائیل قودس بەڵێ یعنی ئەوەی خراوەتە ناو چوارگۆشە سوورەکە لە وڵات چوارگۆشە نیە لەو ناوچانە ئەدا بەڵێ ئەگەر بەڵێ جەبۆیە کە ئەمریکا هێناوەتە ناو شەڕەکەوە دۆناڵد ترامپ ئەوەی کە تۆوت و ویتکۆف و ئەوان تەمان دەمەقاڵەشیان بووە کاک زانە بەپێی ڕێکەوتنامەی ڕێگری لە بڵاوبوونەوەی چەکی ئەتۆم NPT کە ڕێکەوتنێکی نێودەوڵەتیە ئێران ئەندامەتیایە ڕاست ئەمریکا ئەندام نیە ئیسرائیل نییە هەموو وڵاتێک مافی هەیە بە شێوەی مەدەنی سوود لە وزەی ئەتۆمی وەربگرێ چکە دنیایەک پێ بەکارهێنانی زانستی و پزیشکی هەیە دروست ئەمانیانوت نەخێر ئێوە ئەمە ئەبێ کۆتایی پێبێنن ئێمە خۆمان بە بەلاشەکان نینێ ئەمریکیەکان ئێران بەمە ڕازی بوو بۆ چونکە وەزیری دەرەوەی عومان ڕۆشتە ئەمریکا جێگیری سەرۆشی ئەمریکای بینی دیجی ڤانس دوایش کە ئەمە زۆر دەگمەنە بۆ عومانیەکان چاوپێکەوتن ناکەن قەت ڕۆشتە سەر کەناڵی CBS ئەمریکا بە ڕوونی وتی
ئێمە نزیکین لە ڕێکەوتن ئەگەر دەرفەت بدرێ بە دیپلۆماسی ئێران ڕازیە هەم ئەتۆمەکەی ڕاگرێ بۆ ماوەیەک پیتاندن هەم ئەوەشی کە زیاتر لە 400-500 کیلۆ هەیە بهێنێتە خوارەوە بە سەرپەرشتی ئاژانسی وزەی ئەتۆمی نێودوڵەتی تەنانەت ئامادەیە گفتوگۆ بکات لەسەر بەرنامەی موشکی و پشتیوانیشی بۆ هێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام دەرفەتیان بەوەنەیە کە ئەم پرۆسەیە سەر بگرێ لەبەرەوە ئەگەر سەیری ئیسرائیل بکەین هەدەفی ئیسرائیل جیاوازە لە ئەمریکا مێکی لە کێشە گەورەکانە ئیسرائیل ئەگەر تێبینی بکەی ئەوێ ئەو بەرنامەی نەوەیەک دژی عێراق و سەدام جێبەجێکرا کە ژێرخانی عێراق وێران کرا یعنی ڕاستە عێراق گەندەڵی زۆری تایە ڕێگر بووە لەوەی بتوانێت خۆی دروستکاتەوە بەس عێراق ئێستش باجی شەڕی نەوەیەکەیە چونکە دوو مانگ ینی پردیان نەهێشت چ جای کارگە و زۆربەی شتەکانی دیکە بەس نە ترامپ ئەو ئامانجی نییە کە لە وەزگەی کارەبا و لە وەزگەی بنزین و شتی نەوتی یا یەکسەروتی بۆستن بە ئیسرائیلەکان بۆتان نییە ئەوە بکەن چونکە من هەدەفەکەم ئەوە نییە کە وڵاتەکە وێران هەدەفەکە شتێکی ترە هەدەفەکەی ترامپ ئەوەیە ئێران لە دوژمنەوە ببێ بە دۆست یاخود تا ڕادەیەک ئەگەر یەکسەریش نەبێ بە دۆست ئەم دوژمنایەتی واز لێ بێنێ ڕەنگە نمونەی سووریا نمونەیەکی جوان بێ سووریا هەتا سۆڤێت هەبوو لەبەرەی سۆڤێت بوو دوایش لەبەرەی ئێران و رووسیا بوو ئەبوو محەممەد جۆلانی هەرای من هەر جۆلانیە هات چوو بۆ کۆشکی سپی وتی کاکە نەوتەوێ تۆ دیفاع لە کوردەکە یا دژی منی نەوتەوێ وەرە شەریکەکانە بێنە بۆ ئەوێ داعش تەوێ من خۆم شەڕی داعش بۆکەم ئیسرائیل تەوێ من زمانی ئەمنیەتی ئیسرائیلەکە بینیمان یەکسەر پشت لە کورد کرا و ئێستا وەصفی جۆلانیەکە لە هەموو شتێکە پیاوێکی قۆزە و ئازایە وایە یعنی هەدەفەکەی ترامپ ئەمەیە ئەمەی کە ڤەنزوێلا بۆ یەوتم ڤەنزوێلا چینەکانی لێبوو ئێرانەکانی بوو لە ڕووسەکانی لێبوو و یارمەتی کوبایە یارمەتی بەشێک لە ڕکابەرەکانی ئەمریکایە ئەم هات دڵسی ڕۆدریگەس کە جێگری با بڵێن مدورۆ بووە بەسەرۆک نەوتی گرتەوە لەوە کۆتایی بە کاریگەری چین و رووسیا و ئێران و ئەمانە شوێنە کێشیان نەماوە لەگەڵیە کێشەکەی لەگەڵ ئێرانە ئەمەیە ینی پەیوەندی بەوە نییە ئێران ئێستا وەکوتم ناتەنیاوەڵێ من 40 ساڵە چاوەڕێ ئەمەم ئیخۆ ئێران 40 ساڵ ئەم بەرنامە موشکی نەبووە بەرنامەی موشکی ئێران کەی دروست بوو دوو سەبەب دروستی کرد بۆیە قەت وازی لێ ناهێنێ یەکیان ینی ڕۆکنی سەرەکی عەقیدەی ئەمنی ئێرانە یەکیان لە شەڕی ئێران وەرەقا سەدام شارەکانی تۆمباران کرد ئەم موشکی نەبوو هەستان چوون بۆ سووریا تەمان ئەمە هەموو نووسراوەتەوە تاریخە حافظ ئەسەد وتی کاکە من ناتوانم وەکو تەکنیکی یارمەتیتان بم چونکە لەبەرەی ئەوان بوو بەس ناتوانم موشکتان بمێ چونکە موشکی ڕووسی بوو زۆربەی سۆڤێتی بوو کرا بوو چوون بۆ لای قەزافی موشکی یانێ چەند موشکێک دوای سەدام کە ئەمەی زانی تەمان لە بەغدادرا لە کەرکووک درا لە هەندێک شوێن درا ئێرانەکان فازڵ بەڕاکی نارد کە ئێمە ئەزانین تۆ ئەماکەی ئەوە بوو تیمەکانی کشانەوە قەزافی لە ژێر زەختی وڵاتانی عەرەبیە ئێران ئەم سیستەمی موشکی بۆیە دروست کرد بۆی هیچ وڵاتێک جارێکی تر لێی نەدات و ئەم نەتوانێ وەڵام باتەوە دوو لەو ڕۆژانە ڤیدیۆش خامنەی بڵاو بۆ پێشتر تۆمارکراوەڵێ من ڕێگر بووم لەوەی موشکی 5,000 کیلۆمەتری دروستکەوتمە 2000 بۆ ئیسرائیل بۆ چونکە زاناکانیان ئەوانەی موشکیان دروست کردو و کتێبیان نووسیوە ئەڵێن کە ئیسرائیل لە بنکەی ئەتۆمی هینیە عێراقیە ئێمە ئەو کاتەوتمان باشە ئەمە ڕۆژێک بێ لە ئێمەش بات چی بکەین ئەبێ وەڵامێکمان هەبێ بۆیە وازی لێ نایێنن ئەم سیستەمی موشکیە بە تایبەتی ئێران پیشەسازی موشکی 100% پشتی بەخۆی بەستوە ئێستا ئەمریکاوان نییە ئەمریکا پێویستی بە هەندێک مادەی زەمینی دەگمەن هەیە بەس لە چین هەیە پیشەسازیەکەی بەس لەوێ هەیە بۆ فڕۆکەکانی بۆ زۆر شتی بۆیە مارکۆ ڕۆبیە هات وتی ئێران لە ساڵێکە 1000 موشک دروستەکە ئێمە ئەتوانین 100 دژە موشک دروستکەین بۆیە ناتوانین بەڵێ بەردەوام بین ئەبێ لاوازی بکەین بەڵام استراتیژی ڕوونیان نییە چونکە هەریەکە وتم ئەجەندایش هەر ڕۆژێ ئەجەندایەک ئەڵێن وە کێشەی گەورەش ئەوەیە کە ئیسرائیل و ئەمریکا دوو ئامانجی جیاوازانێ ئیسرائیل وتەبێژێکیان قسەی کرد بۆ فاینانشال تایمز بەبێەوەی ناوی خۆی بە ئەڵێ کودەتا ببێ شەڕی ناوخۆ ببێ فەوزا ببێ ئێران دابەش ببێ گرنگەوەیە لەم دۆخە دەرچێ ینی ئەیانەی وەکو سووریای لێ بکەن وەکو لیبیای لێ بکەن وەکوان عێراقی خۆمان ینی ئەنجا دوای ئەڵێن ئەتوانن نەخێ دۆخەکە بەرەو کوێ ئەڕوا دکتۆر سڵاو لێبێ پێی ئەو زانیاریانێ لەسەرمان کۆ کردو دوێنێ لە زەڵم بووی بەڵێرە وەڵا دکتۆر شارۆمەرعەلی خۆشحاڵم ینی
ئەکی تشت کۆ کردوەوە زانیاری وردائیم لاتە ماشەڵاوکو سەرچاوی ئاوی زەڵم وایت دایماوی زانیاری زیاترت بۆ دێ ئەخیر ئەبدەیت چییە مەسەلەن دکتۆر مەڵێ وڵا ئێوەتان باش ئینشەڵڵا هەموو لایەک سەلامەت بن خۆشحاڵم کە دیسان بەشک و درێژەش نەکێشێ زۆرە بەڵام هەرە بێ بڵین خۆشحاڵ کێکترە بینینەوە ئایتروا هۆگری یەکتر بووین ئەبێت لەمە دو هین دروستکەین شەڕەکە دروستکەین هەشت کاتژمەی ڕابردووە بە دڵنیاییەوە کۆمەڵە گۆڕانکاری زۆر لە سەراستی شەڕەکە ڕوویانداوە کە ئەکرێت لە چەند ڕوویەکەوە سەیری بکەین بەڵێ یەکێک لە گەرموگۆرترین گۆڕانکاریەکان یان با بڵێم تونترین گۆڕانکاریەکان بریتی بوو لە گواستنەوەی شەڕی ئاسمانی بۆ شەڕی دەریایی بەڵێ ئەمە وای کردووە کە ئێستا گێژاوێکی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بووە ئێران بە تونکردنی دۆخی گەروی هورموز بە تەواوەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خستووەتە ژێر پرسیارەوە کە ئایا داهاتوەکەی بەرەکوێ ڕوات چونکە لە ئەو زانیارانی کە بڵاوەکرێنەوە و ئەو لێدوانە جیاوازانەی کە لەسەرکردە جیاوازەکانی ئێرانەوە چه لاریجانی چه قالیباف چه هێزی دەریایی ئێران و چه خودی پزیشکیانیش کە لە ئەخیر تویتیا سوپاسیانەکە بۆ ئەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ ئەم شەڕەیەوە ئەم جۆرە نەبەردە کە ئەو بە نەبەردێکی پیرۆزی ناوەهێنێ هەمومان خاتە بەردەم ئەوەی کە بەڕاستی تێگەشتن لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژ بە ڕۆژیان چرکە بە چرکە سات بە سات ئاڵۆسترە بێ و شەڕەکە ئێستا لە خۆناغێکی زۆر مەترسیدارایە بۆ ئاراستەی کە هەردوو لا لەگەڵەوەی کە دۆناڵد ترامپ بێمە بینیمان لە بەیانیەوە کۆمەڵێک تویتی جیاوازی هەبووە کۆمەڵ لێدوانی جیاوازی هەبووە بەڵام ئەویان ڕەنگە دواتر بێ مەسەری کە چۆن خوێندنەوە بۆ ئەخیر ئەبدەیتی تێگەشتنەکانی ترامپ بکەین کە تەنانەت گەشتۆتە ئاستێکە ئەمڕۆ لەگەڵ دووسێ ڕۆژنامەنووسی ئەمریکی قسەم کرد ئەوانیش بەڕاستی بەلایەنە بۆتە گرفتێک کە تێگەشت چۆن تێبگەن لە هەڵوێستەکانی دۆناڵد ترامپ بەتەنیشتی ئەمەوە ئەوەی کە بەنسبەت ئێرانەوە تا ڕادێکی زۆر چۆتە بواری ئەوەی کە تەسعید بە ئیشەکەەوە شەکانەوە کا بریتە لەو بۆمبانەی کە خۆی ئەڵێت من گەروی هورموزم من ڕێژ کردووە یان ئەیکەم هەندێک زانیاری زۆر لەسەرەوە هورمز بە تەواوی کەوتە دژە دەستی ئێران بەڵێ هەندێک زانیاری زۆر ئێران زۆر زیان هەندێک ئەو پوینتە هەیە بەس ئەو هینە دروستەکە ئەو پرۆپاگەندەی هەیە ئێستا پرۆپاگەندێکی زۆر تۆخیشەوە بەڕاستیش ئەمڕۆ بە دنیایی لە دوای نیوەڕۆی ئەمڕۆ چاوی میدیای نێودەوڵەتی ئەوەندەی لەسەر بابەتی ئابووری بووە و جۆر جۆرەکان خەریکەوەی لە هاتووە عەتفێکی نێودەوڵەتی جوڵاندووە ئەم بابەتی من ڕێژکردنەی گەروی هورمز ئەگەرچی بەتەنیشتیشەوە وۆڵ ستریت جۆرناڵ ئەخیر راپۆرتی خۆی بڵاو کردەوە ئەڵێ ئێران ئەمڕۆ زۆرترین سوودمەند بووە لە هەناردەکردنی نەوت لە ڕێی گەروی هورمزەوە و گەروی هورمز ڕاگررتنی بە دڵنیاییەوە خۆشی زەرریتیاکە بەڵام ئایا ئێرانەکان ئەم باجە بەخۆیان ئەدەنیان ئەم وڵستی جۆڵنار بە وردی باسیەوەی کردووە کە توانیوێتی بینێرێت و داهاتیشی باش بوو ئەمڕۆ لەولاوە ترسێکی ترکە تا ڕادێک ئێران خەریکە جوڵی پێوە کات بریتە لە داخستنی گەروی بابلمەندەب لەلایەن حوسیەکانەوە و ئەگەری زۆر زۆرەکە لە چەند کاتژمەی داهاتووە ئێمە زیاتر تەسعید و تونندبوونەوەی دۆخەکە لە یەمەن ببینی و حوسیەکان بچنە بگەنە ئاستێکە ئەوان ببنە بەشێکی تر لە توندکردنەوەی دۆخەکە لەم لاشەوە عراقیەکان با بڵین ئەو چەند فەرقە جیاوازی حەشدی شعبی زۆر گلەیان لە ئێکرا لە ماوەی ڕابردووە جۆر جۆرەکان وەکو بڵێ تا ئێران مەدانەکەی پان بوو هەموو لە خزمەتی ئێرانە بوون و سوودمەند بوون لە ئێران بەڵام ئێستا هیچیان پێ ناکرێ ئێستا گەشتون تا ئاستێکە وەکو بڵێ بە خۆداچوونەوەیەکەن ئەمە پرۆکسەکان با خۆمان بسەلمێنین با ئێمەش ڕادیۆیکە سەرەتا زۆرە ترسان بەس ئێستا هەستەکەن ئێران مقاومەکان هێناوتە پێشەوە و ئەوانیش بەشێکن لە وەکو زافێک بۆ ئەوە ڕادیۆی سوپای ینی ئیسرائیل بە زمانی ئەوە نەیخوێنمەوە ڕژێمی ساهیۆنی ئەڵێ هەیە حەزب الله لە دەوری سەد موشەکی بێکەوە ئاراستە کرد حزب الله ئەمڕۆ سەرۆکی حزب الله قسەی کردووە لەگەڵ پامی نردوو بۆ ناتانیاهۆ کە بە دوای ڕێگەی بن بۆ ئەوەی کە هەر جۆرێک بووە تەسعید و ناخۆشی و ناڕەحەتی سەرۆکی لوبنان بەڵێ سەرۆکی لوبنان نەک حزب الله سەرۆکی لوبنان عەزم کرد سەرۆکی لوبنان ئەمڕۆ پەیوەندێکی لەگەڵ ناتانیاهۆیە هەبووە بۆ ئەوەی کە ئەو دۆخەی کە لە باشووری لوبنان دروست بووە و حزب الله بەشێکی سەرەکی ئەوانە لە ئێمە لە ڕووی یاساییەوە ئەوە قەدەغەمان کردووە و ڕێکارەکانی ژەگری نەبەر بەرەو تەواو بێتوانات تواناکردنی حزب الله بەڵام ئێوەش هاوکارمان بن لەمڕۆ بە ئەو بردومانە زۆری کە لەسەر لوبنان هەیە خەڵکی زۆر بۆتە قوربانی ئەمە کەمکەینەوە کە بێتوانیان کرد چۆن توانێت ئەوان ئەڵێن بێتوانایە بەڵام هێشتا شش تارماوێتی ئێمە بیرمان نەچێکاکزانە چ ئەو وەلایانەی حەشدی شعبی کە لێرن چ ئەوانەی حوسیەکانی یەمەن و چ حزب الله هەمویان
چەند ساڵێکی دوور درێژە ئامادەکاریان کردووە بە شێوازی جیاواز و باز لەوە ئەکرێت کە زۆرترین تۆنێلی ژێرزەمینیان بەکارهێناوە بۆ ئامادەکردنی موشکان و درۆنەکانیان بۆ بتوانن لە ڕووی ژێرزەمینیەوە خۆیان بپارێزن و ئەمە سیاستێکە کە ئێران ئێمە بینیمانە لە غەزەش جێبەجێ کردووە زۆر هاوکاری حماسی کرد بۆی کە ئەو تۆنێل لە ژێرزەمینیانەی کە تا ئێساش بۆتە بەڵایەک بۆ گیانی ئیسرائیل و ئەوانە ئەوە بەبەردەوامی بپارێزرێت کەواتە لە کۆی گشتیا توانین بڵێن کە شەڕەکە لە ئێستا قۆناغێکی مەترسیدارتی دەست پێ کردووە ئەویش بریتە لە هێرشە دەریایەکان ئەویش بریتە لە گواستنەوەی شەڕەکە بە تەواوەتی بۆ ناو شەڕێکی ئەگەر بیرت بهێت لە سێم ڕۆژ شەڕەکە باسم کردوتم ئێران ئامانجێتی خاڵێک دابنێ بۆی کە شەڕی اقتصاد دەست پێ بکە شەڕەکە لە 24 کاتژمێر ڕابردووە لە 40 کاتژمێر ڕابردووە بە دیاریکراوی ڕێک ئەم تەرەفەی گرتووە و کاریگەریکی زۆری بەسەر دنیای بەجێهێشتووە ئەمڕۆ بەتەنیشت ئەو شەڕانەوە هەندێک هەوڵی دیبلۆماسیک هەبوون وڵاتانی کەندا و خەریکی ئامادەکردنی ڕەشنووسێکن بۆەوەی کە تەقدیمی ئەنجومەنی ئاسایشی بکەن بە ناوی ڕەشنووسی ئاگربەست و بەندەکانیاندا تا ڕادێکی زۆر داڕشتووە بە هەمان شەو دوو ڕۆژی ڕابردوو رووسیا ڕەشنووسی خۆی تەسلیم کردووە ئەمڕۆ چین و رووسیا هەردووکیان لەسەر خەت بوون و باس لەوە کرێت کە بەرپرسانی چینی سەردانی کەنداوەکەن لەگەڵ وڵاتانی کەنداوە گفتوگۆ دەستی پێکردو و ڕاستیەوەی کە هەر جۆرێک بووە ڕێگای بدۆستنەوە لەولاوە کۆمەڵی وڵاتانی ئەوروپی بە هەمان شەوە لە خەمی ئەویان کە تندبوونەوەی دۆخەکەەوە بە دایبەت کاریگەری لەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست دوو مەترسی زۆر گەورەی بۆ ئەوانە بێ یەکەمیان لە ڕووی ئابووریەوە زۆر کاریگەریە بێت چکە زۆرینەی شتەکان بە تایبەت گاز و نەوت و هەندێک سەرچاوی تری شتروشتی هەمویان بەرەو ئەوروپا لێرەوە دەڕۆن دووەمیشان زۆر ئەترسن لە شەپۆلێکی فراوانی کۆچبەری کە ئەمە هەمیشە بۆ رووسیا بڵێ قەیرانێکی زۆر گەورە بووە بۆ ئەوە بەتەنیشتیەوە گەورەبوون و بەهێزبوونی چین و رووسیا هەردووکیان کە پێشتر لێرە باسم کرد کە هەردووکیان سوودمەندون بە جۆرەکان لەم شەڕە ئەمە تا ڕادێکی زۆر کاریگەری کردووە سەر دۆخەکەەوە ئەوەی کە گرنگە کاکزانێت دۆخەکەمەوە یەک شتە ئەوژەوەیە کە وەکو جنابەت باست کرد لە سەرای بەرنامەکەەوە خەڵک ڕەنگە چاوی لەوە بێت ئایا ئەم شەڕە بەکوێگات بەدڵنیاییەوە ئەمڕۆ بە تایبەت کە دۆناڵد ترامپ لە کۆمەڵە تویتی جیاوازە باس لەو ئەکات کە لە تویتێکیانە ئەڵێ ئەگەری زۆرە شەڕەکە کۆتایی پێبێرین ئەخیر تویتی کە کاتی هاتنی من بۆ ئێرە لە بەردەم ڕۆژنامەنووسانە لە کۆشی سپیایی لە ناو حرەمی کۆشی سپیا وتی هێشتا ئەرکی ئێمە کۆتایی نەهاتووە ئەمە وای کردووە کە تا ڕادێکی زۆر شڵەژاویەک بە دۆخەکەەوە دیارە ئالۆزیەک بە دۆخەکەەوە دیارە و تەمەمژاویەک بە دۆخەکەەوە دیارە ینی گەشتوتە ئاستێک کە بڕوام وایە ئێستێکی لە مەترسیەکان لە بەردەم ئەمریکا دۆناڵد ترامپ ناتوانێت بڕیاری خۆی بدا وەکو پێشتر ئاماژەم پێ کرد ئەو دوو ڕۆژنامەنووسان ئەمریکیش هەردووکیان هاوڕا بوون لەسەرەوە دۆناڵد ترامپ ئەترسێ بڕیاری ئاگربەست بدا بەڵام ئیسرائیل پابەند نەبێت ینی ئێستا ئەم ململایەن لە بین ئیسرائیل و ئەمریکانە هەیە استراتیژێک نییە زۆر هیچ بەرچاوڕوونیەک نییە بەلای ئەمریکانیشەوە ترسی ئەوەشیان هەیە کە ئەگەن دۆناڵد ترامپ بڕیاری ئاگربەست بدات ئایا چەندە ئیسرائیل پابەند دەبێت چکە بە دڵنیایی و ئەمڕۆ و لە دوو سێ ڕۆژی ڕابردووە هێرشە فراوانەکانی ئیسرائیل بۆ ناو خاکی ئێران بەردەوامییان هەبووە و تا ڕادێکی زۆر ئەمڕۆ زۆر زیاتر بوون چ بۆ سەر پاڵاوگەنەوتیەکان چ بۆ سەر بنکەکانی سوپای پاسداران و چ بۆ سەر بزانین وەزارەتی اطلاعات وتەبێژی سوپای ئیسرائیل ئەڵێ چی بێکەوە بینەری بین سەوتەبێژی سوپای ئیسرائیل قسەکە بێکەوە گوێ بیستە بیم زانین ئەڵێ چی ומסירים איומים ויכולות שנבנו במשך עשרות שנים. בקריያን بهێنێت ئێمە گورزی گەورە لە توانەکانی ڕیژێم دەوەشێنین و بەرەو پێش دەچین لە ئۆپراسیۆنەکانماندا لە لوبناان سنجێرێک ئۆپراسیۆنمان لە بەیروت ئەنجام داوە ئەو تاوەرانەش حەزب الله بەکاری دەهێنان و بەکاری دەهێنان بۆ ئەوەی کە لە دشی ئێمە بەکاریان بهێنە یەکێک لەو تاوەرە سەرەکیانەی کە بەکار هاتووە لەلایەن سوپای پازاران و بەکار هاتووەوە تێیدا پلان دانراوە بۆ ئەوەی کە سوودی لێوەربگرێت بۆ چالاکیەکانی ئێران ئێمە کار دەکەین بۆ بەهێزکردنی بەرگریەکانمان لە باکوور ئەمڕۆ سەرۆک ئەرکان فەرمانی کردووە کە هێڵە بەرگریەکانمان لە باکووری ئیسرائیل بەهێز بکەین کە دەکەوێتە باشوور و باشی ڕۆژهەڵاتی لوبناان و هێزەکانمان دەجانگەن بۆ بەگژاتچوونەوەی تیرۆر و پاراستنی سەلامەتی ئیسرائیل و هاوڵاتیانی ئیسرائیل وێڕای ئاستەنگی و سەختیەکان پێویستە هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکانی بەرەی ناوخۆل و لەم ڕۆژانەی دوایی تا دەزانن کە پێویستە چی بکەن بۆ یەکە ژیانتان پارێزن قسەکەی من بۆ مناڵەکانی ئیسرائیل و کەسوکاریانە و دڵنیاتان دەکەمەوە کە ئێمە دەجەنگین لە پێناوی دابینکردن و بەدەستێنی دوا ڕۆژەیەکی ئارام بۆ هەمووتان و هەر کاتێک پێویست کا زانیاری زیاترتان پێشکەش دەکەین کەناڵی 12 پرسیاری هەیە
سەبارە بە ڕێنمایەکانی بەرەی ناوخۆ هیچ شتێکی نوێ هەیە، بەڵام لە ئێستادا لە وەشاندنی موشەکەکان شەپۆلێکی نوێ و زیاتر لە هەرادایە ڕووداوێکی ناوازە و تایبەتەیە بە ڕێسترامپیش ئەڵێت ڕەنگە بەم زوانە شەرکۆتایی بێت چونکە ئامانجەکان تەواو بوون. ئایا ئێمە دڵنیاین لەوەی کە دامەزراوەکان بەتەواوەتی لە ناوبراون؟ با لە سەرەتاوە پێت بڵێم کە پێویستە ما پابند بن بە ڕێنماییەکانی بەرەی ناوخۆی. لەم نیو سەعاتەی دواییدا ڕێنماییەکانمان گۆڕیوە بەتایبەت لە باکووری ئیسرائیل. ئێمە تێبینی ئەوە دەکەن کە حیزبوڵڵاه لە باکوورەوە بە هاوکاری ئێرانیەکان بە شێوەیەکی چەر تەقەمان لێ دەکەن یا موشکمان ئاراستە دەکەن و ئێمە چاودێری دۆخەکە دەکەین. ئێمە زۆر بەباشی ئامادەین چ لەسەر زەمین یا بەهێز ئاسمانیەکانمان یا خۆت وەشاندنی گورز لە حیزبوڵڵاه و بەردەوامیش دەبین. سەبارەت بە پرسیاری دووەمیشت ئێمە وەکو سوپا ئامادەین بۆ بەردەوامبوونی جەنگەکە چەندێک پێویست کات وە پلانی ئامادەشمان هەیە و چونکە هێشتا هەڕەشەکە لە ئارادایە و وە گورزی قوڵتر و کاریگەرتر دەوەشێنن. وەک بە ڕێستەران دەڵێ ئایا ئامانجەکان تەواو بوون؟ ئێمە قسەکانمان و لێدوانەکانمان تایبەت نین بەو لێدوانانەی کە لێر و لەوێ دەوترێتێ. ئێمە ئامانجەکانمان زۆرن و گورزەکانمان کاریگەرن و ئامانجمان کە توانەکانی دژمن بە تەواوەتی لە ناوبەرین و بەردەوامی شەبین تاوەکو بۆ ئامانجە دەگەین. ئایا ئەو موشەکانی کە لەم کۆتاییدا ئاڕاستی ئیسرائیل کراون وا دەکات کە هەنێ بەرەیتە دروست بێت؟ ئێمە ئامادەین و پسپۆڕی و شارەزایی و ئەزمونمان هەیە بۆ ڕوبڕووبنەوەی دژمن لە باکوورەوە بۆ باشوور. لە باکوور کارێکی باش دەکەین و خۆپارێزێکی باشمان هەیە و بە شێوەیەکی گونجاو مامەڵە دەکەین. هیچ شتێکی تایبەتە و تایبەت و دەگمەل تا ئێستا ناتوتە ئاراوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پڕۆپاگەندە لێرە و لەوێ هەنە بۆ ئەوەی کە فشارمان لێ بکەنە. هەچ کاتێک تەقەمان لێ بکرێت و ئەگەر باران بکرێن بە شێوەیەکی تند و یەکلایکەرەوە گونجاو وەڵام دەدەینەوە. گرنگترینشی دەوەیە کە پابند بن بە ڕێنمایە ناوخۆیەکانم. سەبارەت بەو ئامانجانی کە داتان ناوە ئێمە وا دەچینە 12 ڕۆژی جەنگەکە و بە پلانێکیدا ڕێژرا و گورزەکانمان کاریگەرترن و قوڵترن و موشک دەوەشێنن و بەشەیەکی زۆرمان لە موشەکەکان و هەرواسە کۆی تەقانی موشەکەکانی ئێرانمان لە ناو بردووە و ئەتوانی بڵێن نزیکەی لە 8 ئەو سەکۆ و موشەکەکانمان لە ناو بردووە و بەرگری ئاسمانەکانمان لە ناو بردووە بە شێوەیەکی لە ناکاو هێرشمان کرد لە سەریان و لە ناومان بردوو و هەموو سەرکردەکانی سوپامان و هەروەها دەستگا هەواڵگریەکانمان بە یەکجار لە ناو بەردە و ئەگەر سەرکردەی تریش هەبوو بێتەن ئەوەشمان کردە ئامانج. سەرکردەکانی سیستەمی ئەمنی و سوپا هەمویان کراونەتە ئامانج. ئەوان دەیانەوێت تەرمەکانی ئەمە دۆزنەوە بەڵام سەرکەوتونینێ. ئەو ڕیژێمە لاواز بۆ ئێمەش بەردەوام دەبین لەوەی کە گورزیان لێ بوەشێنین. ئایا هێزی ڕزوان چەنە نزیکە لە سنوور و سوپای ئیسرائیلەوە؟ ئێمە بە شێوەیەکی قوڵ و کاریگەر گورز لە حیزبوڵڵاه دەوەشێنین لە ساتە وەختی ئۆپەراسیۆنەکانی تیرەکانی باکوور و درێژەمان بە ئۆپەراسیۆنەکانماندا و هێزەکانی ڕەزوان لە ناو گوندەکانی باشووری لوبناندا بڵاوبوونەوە. ئێمە هێرشمان کردوتە سەریان و ئەتوانی بڵێن لێسادا کەسێکی وایان نەماوە لەوێت. ئەو حیزبوڵڵاه ڕێکخراوێکی تیرۆریستە و لە نێو مەدەنیەکان و هێرش دەکات بۆی کە پەلاماری ئوردوگاکانمان بدات و ئێمە سوپامان هەیە و لە پێشەوە و شەڕ دەکەن و بەرگری لە هاوڵاتیانمان دەکەین و پەلاماری حیزبوڵڵاه دەنێن کە لە نێو مەدەنیەکان دەخۆی دەشارێتەوەوانی و دەیان موشکیان ئاڕاستەی ئێمە کردووە. من نازانم کە حیزبوڵڵاه بەرپەژراوەتە لە ناو لوبناندا یا لاواز، بەڵام ئێمە بە توندی ڕوبەڕێوە بووینەتەوە ئێستا لە چاو سەرەتا شەڕدا زۆر لاوازترەوە. سەرکردایەتەکەیمان لە ناو بردووە و بە درێژای مانگەکانی ڕابردوو بەردەوام بووین لە
گورز بەشاندن لێیان و بۆی کە ڕێگەیان لێ بگرین ئەوان کار دەکەن بە خزمەتکردنی گەورەکانیان لە ئێران و لە دشی بەرژەوندەکانی لوبنان کار دەکەن ئەوانە زیان بە لوبنان دەگەن و خزمەتی لوبنان ناکەن و سەروەری لوبنان پێشێلەکانم زیاد لە 1 ملیۆن مرۆڤ ناچار بوون ماڵەکانیان و یاخود حاڵ و ماڵیان لە باشوور لوبنان بەجێ بهێڵن لە باشوور لوبنان وەروەها لە زاحی باشوور لە بەیروت. הוא לא רק לא מגן לבנון, הוא מרע ללבנון. אנחנו רואים את ההתבטאויות של ראשי הממשל בלבנון. הוא פוגע במדינת לבנון. תראו, מעל 1,000,000 תושבים פונו מבתיהם בלבנון. בין 600 ל-700 אלף. بەڵێ ئەمە وتەبێژ و سوپای ئیسرائیل بوو دەمەوێت هەر لێرە و چوارچەوەی ئەو ڕووماڵەدا بە ناوی خۆم و سەرجەم هاوکارانم لە دەستگای میدیایی کورسات بەداخێکی گرانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی خاڵی خۆش بوو هەواڵ ساڵح موسلیم بکەین کە کەمێک بەر لە ئێستا لە شاری هەولێر کۆچی دوایی کرد و لە تەمەنی 75 ساڵیدا هەواڵ ساڵح موسلیم کەسایەتێکی کورتپەروەر و نەتەوە پەروەر بوو خەباتجێڕێکی ڕۆژاوای کوردستان بوو ساڵانێکی زۆر لە باشووری کوردستان خەباتی کردووە و لە ڕۆژاوای کوردستانیش لە دوای جم و جۆڵەکان و گۆڕانکاریەکان هەمیشە لەوێ بووە کوڕێکی لە سەنگەرەکان شەهید بووە بۆ ماوەیەک هاوسەرۆکی پێ دەبووە بەڵام لە ئێستادا لە دەستەی سەرۆکایەتی بوو بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک نەخۆشی هەبوو تەنها ئەیتوانی کاروبار و چالاکیەکان ڕێکخا ئەوەی جێگەی سەرنجبووی ڕای نەخۆشیەکەی لە سەفەربەریەکەی چەند ڕۆژی ڕاویان ماوەی ڕابردوو ڕۆژاوای کوردستاندا هەواڵ ساڵح موسلیم لە سنوورەکانی تلاغاو وەروەها قامیشلۆ و لەگەڵ حەسەکە چەند شەوێک بە درێژای ئەو شەوانە چۆتە سەنگەرەکانی شەرفانان ئێمە بە ناوی خۆم و هاوکارانم پرسە و سەرخۆشی خۆمان بۆ خانەوادەکەی و هەموو کوردێکی وڵات پارێز ڕادەگەێن بەڵێ دووبارە بۆ گورن دکتۆر ئەسمۆلای ینی درۆن هەبووە لە شاری هەولێر ئەسمەلای هاوکارمان بڕیار سڵاو لێبێ وردەکاری ئەو موشەکانە تا ئێستا لە ئێوارەوە چەند موشەکاتووە و بەچی گەیشتووە زانا لە سعات 6:47 دقەی ئێوارەی ئەمڕۆ تاوەکو سعات 9:05 خولەک لە سێ کاتی جیاواز هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و دەبێت بۆ ئاماژە بۆ بکەم موشک نەبوونا هەرسێکی لە ڕێگای درۆنەوە بووە درۆنی یەکەمیان لە دەوروبەری هەولێر کەوتوتەوە ئەوە دووەکەی دیکەشیان هەر لەسەر ئاسمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەرپەس دراوەتەوە درۆنەکان تێکشکێنراوە بەداخەوە یەکێک لە درۆنەکان بەر یەکێک لە قەزاکانی هەولێر کەوتووە و زەرەر و زیانی هەبووە بەڵام زیانی گیانی نەبووە تەنها زیانی مادی هەبووە دواتر هێزانیەکان گەشتونە تا شوێنی ڕووداوەکە یاخود شوێنی کەوتنە خوانەوەی درۆنەکە و پارچەی درۆنەکان هەڵگیراوەتەوە لەبەر هەندێک لایەنی ئەمنی ئەمە باسلەوە ناکەین کە پارچەی درۆنەکە بارکەم قەزا و کام کۆمەلگای هەولێر کەوتووە بەڵام ئەوەی هەیە یەکێک لە پارچەی درۆنەکان کە لە ئاسمانی هەولێر بە هۆی سیستەمیەوەی کە کاتێکە سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەرپەچی درۆنەکەی داوەتەوە یەکەم درۆن ینی دوای ئەوەی کە 6:47 دقە درۆنێک لە دەوروبەری هەولێر لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و تێکشکەندرا دواتر درۆنی دووەمیان ئەو زەرەر و زیانی هەبووە بە دروستی ساعت 8:55 خولەک درۆنی دووەمیان هاتووە ئەویان زەرەر و زیانی هەبووە زەرەر و زیانەکان وەکوتم لە نزیکی مزگەوتێک لە یەکێک لە قەزاکانی هەولێر بەداخەوە کەوتۆتەوە و زیان بەر چەند ماڵێک و چەند ئۆتۆمبیلێک لەوێ کەوتووە بەڵام زیانی جانی نەبووە درۆنی سێهەمیشیان لە کۆمەلگایەکی دەوروبەری هەولێر کەوتۆتەوە بەڵام ئەویان لە دەشتاییەکی کۆمەلگاکە کەوتێتەوە هیچ زەرەر و زیانێکی نەبووە وەکوتیشم ئەمە لە ئێوارەوە سێم هێرشی درۆنە کە بکرێتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و هەر سێ درۆنەکەش لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە تێکشکێنراوە و تەنها یەکێکیان نەبێت کە زەرەر و زیانی مادی هەبووە ئەوانی دیکە هیچ زەرەر و زیانی مادیشان نەبوو جانیشان نەبوو. بڕیار بە هیوای سەلامەتی بۆ خەڵکی شاری هەولێری خۆشەویست
بە هیوای ئەوەن کە ئەم بابەتە کۆتایی پێبێت بۆ سەر هاونیشتمانیانمان لە شاری هەولێر. بەڕاستی دڵتەنگ بوو بە کۆچی دوای ساڵح مسلیم لەبەرەوەی پیاوێکی زۆر خەباتی بوو. ئەنی هەواڵێکی ناخۆشە بەڕاستی. بێگومان لەناو ڕووناکە بەڵام چەند جوانە ڕەحسان چەند شەرەفیشی گەورەشە تەمەنی وەکو تۆ کوڕی شەید بووە ببەخشێ بە وڵات و نیشتیمانی خۆی هاونیشتمانیانی خۆی و بە سەربەرزیش بڕوات. بە سەربەرزیش بژێت. ڕۆحی شاد بێ ئینشەڵڵا. بێگومان ینی من لەگەڵ وڵاتجان ینی هاوسەری ئەو قسەم کرد لە ماوەی پێشوو کوڕێکیان شەهیدە کوڕێکیان لە کۆبانێ بوو. خۆشیان ئەنی ها کۆبانەی گەمارۆ درابوو. ئەمە ئەم ڕۆحێتە نیشتیمانیە لە ناو کووردا هەیە بەڵام کە ئیبینی لە ناو سەرکردەکانی شان ناو بەرپرسەکانە هەیە نمونێکی جوان بوو دڵخۆشیە. بەڵێ ئەوە وێنەکەیەتی ماوێکی زۆر لە شاری سلێمانی بۆ ڤاڵ ساڵح مسلیم پیاوێکی ئارام و لەسەرخۆ و لە شرۆفەشا زۆر بەدیقەت بوو. دەستان خۆش بێ هاوکارانم وتت ناتوانن ئێستا وتەبێژ و سوپای ئیسرائیل باسی بابەتێک کرد کە هۆشار گوتی ئامادەکاریەکەین بۆ فراوانبوونی جەنگەکە ینی شتەکە گەیشتە ئەوەی کە حەزب الله 100 موشک بنێرێ دکتۆر باسیەوەی کرد حوسیەکان خۆیان مشت و ماڵەکەنەوە لە بارشتر ئێستا راپۆرتێکی مەسەلەن ئەڵێ FBI زانیاری داوە ئەڵێ درۆنەکانی ئێران ئەگەن ئەمریکاش لە کالیفۆرنیاوانە ئەمە ڕەنگە هۆشدارێک بیان بەڵام ڕەنگە ئێران گروپی هەبێ شانەی هەبێ شانەی نهێنی هەبێ هەندێک کردەوە بکرێەوە هەڵەکە شەرواڵێ هەندێکیشی ڕەنگە تویەتی ئێران ئامادەکاری کا بۆ وردکردنەوەی جۆی لە شەڕەکان بۆ ناو ئەمریکا بزەبت کالیفۆرنیا و کەناراوە منتیقەکە ناراوەکانەوەوانە منی پێت وایە ئەمە قوتێکی دیکەی ئێرانە یان کارتێکی دیکە ئێران ئەو شتانی دکتۆر وتی هەمووی بەڵگە یەک شتە جوگرافیای جەنگەکە ئێران کۆنتترۆڵەکە بۆیە وتم یعنی دۆناڵد ترامپ ئەلبەت پێچوانەی دکتۆر من پێم وایە ترامپ ئێستا شەڕ بوەستێنێ نەتەنیاهو نەک شەڕەکە هەر ژیانی خۆی قەرزاری ترامپە یعنی ئێستا لە ژێر لێکۆڵینەوەیە ترامپ زۆر هەوڵەدات لێبوردنی بۆ دەربکرێت بۆی کە سزیندانی نەکرێت لەبەرەوە ناتوانێت ناتەنیاهو زۆر ورد و ژیرە لەوەی لەگەڵ دۆناڵد ترامپ چۆن مامەڵە ئەکا تەنانەت شتێکی دەرکان لەو ڕۆژانەیەوتی کە ترامپ من چوون بۆ مارە لاگۆ پێشەوەی سوێن بخوا بۆ جاری دووەم ببوو بە سەرۆک و توێتی بە شتێ بکەین لەگەڵ ئێرانە ینی ئەمەی کە دواتر ڕوویدا و دانوستان و شت هەمووی بیانی بوو بەڵام ئەوەی کە وتەبێژی سوپای ئیسرائیل ئێڵێت عادەتەن نەچێت چوارچەوەی پرۆپاگەندەوە قسەکان بەگشتی بەڵام ئێمە بیرمانە دوو نزیکەی 3 ساڵ ئەڵێن حیزب الله نەماوە سەرکردەکانی نەماوە ئەوە نەماوە حیزب الله شەڕەکات بۆیە شەڕەکە ناتوانن ببنەوە شەڕێکی ینی استراتیژیەکانیان جیاوازە بەڵام من حەزەکەم ئەوەی کە تۆزە تیشکی بخەمە سەر لە جیاتی ڕووداوەکان وێنە گەورەکەیە کاک زانە ئێمە لە دوای دووەم جەنگی جیهانیەوە سیستەمێک هەبوو تەمان نازیەکانیش و یابانەکانیش کە دادگایی کرانێکێک لە تۆمەتەکانیان تۆمەتی هێرش بوو بۆ سەر وڵاتان ئاکت ئۆف ئەگرێشن لە یاسای نێودەوڵەتی لە پێڕەوی نەتەوەیە گرتوەکانە تۆ ناتوانانی پەلاماری وڵاتێک بێ بەبێ بیان و تەنها توانین بەرگری بکەی لە خۆت ئەمەی ئیسرائیل و هین کردیان بۆ بەریتانیا لەگەڵی نەبوو کە سەرۆک وەزیرانی بەریتانیا ستامر خۆی پارێزەرە خۆی لەو بوارانەیە ئیشی کرۆ قانونیە ئیزانی ئەمە بنەمایەکی قانونی نییە ئەم جەنگە لەبەرەوە ئەمە کاریگەریکی زۆر خراپ بەگشتی لە جیهاناجێڵێ هەر وڵاتێک هێزی هەبێ ئیتر پەلاماری وڵاتیش کایە کە لاواز بێت لە پاڵەوەیە ئەو دامەزراوانەی کە دروست کرابوون کە بتوانن چارەسەرکردن نەتەوەیە گرتوەکان بۆ دروست کرا چونکە پاش یەکەم جەنگی جیهانی تۆ کۆمەڵی نەتەوەکان دروست کرا کاکۆشار مەسەلەن حسابات لەسەر ئەوانە هیچی نەماوە ینی جا کاکزانە ئەمە خەتەرە ئەمە مەترسیەکەی تەنها بۆ وڵاتەکانی ینی بۆ ئێمەشە ینی سەر کوردستان بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش ناوچی ئارام دروست کرا کاتی خۆی بەس من مەبەستم دوای جەنگی جیهانی یەکەم کۆمەڵی نەتەوەکان دروست کرا ئەمریکیەکان نەچوونە ناوی کۆنگرس ڕەتی کردەوە بەڵام دوایی ئەم نەتەوەی گرتوانە بۆی دانرا بۆی ڕێگری لەم جۆرەشتانە بکە ترامپ ئێستا بەدیلی نەتەوەی گرتوەکانی داناوە بودجەی نەتەوەی گرتوەکانی بڕیوە ئەم بۆردی ئاشتیەی کە دروستی کردووە خۆی سەرۆکیەتی تقریباً بەدیلی نەتەوەی گرتوەکانە کەواتە باڵی نەمانی ئەو ڕێسا و یاسانی کە هەبووە لە پاڵ ئەوەشە یەکەم جارە جەنگێکە ئێمە بەرچای خۆمانە ژیری دەستکرد دەبینین لەم جەنگەیە یعنی ئێستا لە تاران لە پارکێکیان ناوە ناوی پارکی پۆلیسە چکە تۆ ئێستا ئیسرائیل و ئەمریکا هەموو ڕۆژەڵە نێمە لە 5,000 هەدەفمان ناوە ئەگەر 5,000 هەدەف دیاری بکرێ و شیکارەکارەکان و خەڵکە شارەزاکە دیاریکەن کاتی زۆرەوێت سیستەمێکەکە نایە ئەو بۆیان دیاریەکان لەبەرەوە
ینی سیاسەتی نێودەوڵەتی گەڕاوەتەوە قۆناغێک کە دامەزراوەکان یاساکان ڕێساکان دەوری نییە هەر وڵاتێک چی بێت قوتی هەبێەوە ئەکە بە تایبەتی ئەمریکا کە ئەمە ئەکات و ئیسرائیلیش بەڵام ئەوەی کە ئیسرائیل ڕازی نابێ بە کۆتایی جەنگەکە ڕازیە بێ ئێران ڕازی نابێ بۆیە یەکێک لە ئێستا لەو قوتێ بەڵێ پێت وایە لەو توانەیە ما بێ ئێستا ئاخر شرۆفەکان کاکوشە شرۆڤە نا ئەزانی خوێندنەوەکان نەخوێندنەوەی بەڵگەکان ئەومان پێڵێن نەخوێندنەوەی جەنابەت ینی بە تەواوی خوێندنەوەکان لەسەرەوەن کە ئێران موشەشی نەماوە توانای موشەشی دوورهاوێژی نەماوە مەسەلەن هەتا لەبەر یەکتر هەڵوەشاون توانای قەراردانیان نەماوە و توانای بڕیارێکی وان نییە کە بتوان خۆیان بگرنەوە ئێستا ئەوان بە دوای ئاشتیاگەڕن هەتا هەندێک گەڵێن تەسلیم بووە بەس لەسەر ئەوە ماوەتەوە ئێران ئەڵێ بەنهێنی بێت ترەمپاڵێ نەخیر بە ئاشکرا بێت تەسلیم بوونەکە زانی خۆی کە دانانی وێنەکە ئاوایە یان داناونی مستەبا خامنەیی بەڵگەی ئەوەیە کە لە ئێران ئەوەی بڕیاری بەدەستە سوپایە و ئێمە بیرمان نەچێت هەموو ئەم شتانە باگراوندی هێکاکزانە سوپای پاسداران بۆ دروستکرا کەی دروستکرا و چۆن دروستکرا کە شۆڕشی ئێران سەرکەوت و خومینی گەڕایەوە متمانەیان بە سوپانە بوو کە ترسیان هەبوو کولەتا بکرێتەوە بەشێک لە ئەفسەرەکان تەمان هەڵهاتن بەشێکیان لە سێدارە دران ئەرتەشی ئێران بەڵێ ئێستا ئەمان خۆناوەکەی بەخۆیەتی سوپای پاسدارانی ئینقلابی ئیسلامی بۆ پاراستنی شۆڕش دروستکرا و تا کۆتایی شەڕی ئێران و عێراق زیاتر ترکیزیان لەسەر ئەو شەڕە و ناوخۆ بوو دواتر باڵیان کێشا بۆ دەرەوە بوون بە هێزی سەربازی و ئابووری و زۆر شتی دیکەش کە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڕیارەکان بەدەست ئەوان بووە هەموو دیبلۆماتکارەکانیش لەوان بووە ئێستا قسەکەری کۆتایی ئەوانانی خۆ لاریجانی عەقڵیشی گەورەی استراتیجیە و یەکێکە لەو کەسانشی کە ئەڵێن بۆیە نەکراوەتە هەدەف ڕەنگە بتوانێت گفتوگۆی لەگەڵ کرد بەس ئەو لەسەر هەمووی تونترا ئەڵێ ئەوان ڕێبەری ئێمەیان کوشتووە بە ئاسانی ئێمە دەستبەرداری ئەمە نابین و لە کۆڵیان نابینەوە وەکو وتم دۆناڵد ترەمپ داینابوو ئامانجەکانی خۆی بپێکێ لە ماوەیەکی کەمە دوو کتێب هەن کاکزانە لە هەموو ئەکادیمیا سەربازەکانی دنیا ئەخوێنرێن و لە بزنس و هینی شابەکارێن ێشیان کتێبی هونەری جەنگی سەنزووە 500 ساڵ پێش داین نووسیوێتی سێ پرنسیپی ئەساسی تایە یەکەمیان ئەڵێت خۆت بناسە و دژمنەکەت بناسە لە 100 شەڕا سەرکەوتووە بی دۆناڵد ترەمپ زیاد لە جارێکە لەم 12 ڕۆژەیە پیشانی داوە کە تێنەگەشتۆ لە ئێران پێش شەڕەکە تەکتیکە یان هەر تێنەگەشت پێش شەڕەکە ویتکۆف کە ئێستا هەموو شتێکی بۆ ئەکا ینی کاروباری هەر ئێرە نییە ئیسرائیل رووسیاش بەدەستیەوە وتی سەرۆک سەری سوڕماوە لە فۆکس نیوز وتی کە بۆ ئێرانەکان تەسلیب نابن من ئەم هەموو هێزم بۆ بردوون یعنی ترۆمپ چاوەڕێیە کرد ئەم هەموو هێزە ئەجوڵێنێ لە ئێران ئەگەر ئەوەی شارەزای ئێران بێ شتێک نییە بە ناوی تەسلیم بوون ینی عەقیدەی بیرکردنەوەی ئەوان شتێک نییە کە تۆ بتوانین تەسلیم بوونی چیش بێمەرج چکە آخر جار کە ئەمریکا داوای ئەمەی کردووە تەنانەت لە ڤیەتنامەکانیش داوای نەکرد لە تاڵیبانیش داوای نەکرد لە دووەم جەنگی جیهانیە بوو کە خۆتە زانی ملیۆنان کەس زین بوو ئەڵمانیان داگیر کرد دوایش بە ئەتۆم لە یابانیان نا ئەنجا ڕازی بوون دوو جار ئەنجا بە ئەوە ڕازی بوون ئەمەشی کە دۆناڵد ترەمپ ئێستا دۆخەکە لە دەستی دەرچووە بەڵام نازانێت چۆن کۆتایی پێبێنێ ئەمە تەمان قسەی من نییە ئەمە قسەی کێیە قسەی ئەوانەیە کە زۆر نزیکین ئێستا بۆ نمونە کۆمەڵێک کەس هەن لەوانە یەکێک ستیڤ باننە کە پێشتر لە کۆشکی سپی لەگەڵی بوو ئێستا لە دەرەوە بەرنامە شتوانەیە هەیە و یەکێک بوو لەسەر ئەوانەی کە زیندانی کرا کە ترەمپ لەینانەما ئەم بنکە جەماوەرەی دۆناڵد ترەمپ دابەش بووە اینجا حەزەکەم نمونەیەک باسکەم لە شەڕی ڤیەتنامە کاتی گفتوگۆکانە بێ بە دەمەقاڵەیان ئەمریکی و ڤیەتنامەکان ژەنراڵ ژیاب کە ڤیەتنامی بوو بە ئەمریکان پێڵەن ئێوە قەت لە مەیدان لە ئێمەتان نەبردەوە شەڵێ بەڵێ وایە ئێمە شەڕی ڕێی گشتیمانەکرد نقطەی زۆعفی ئەمریکا لە ئەمریکایە ڕێی گشتی ئەمریکایە چکە سەدا هەشتای دروست بووە لەسەری سەدا هەشتا لەگەڵی نەبووە تۆ بەراوردی کە بە شەڕی عێراق 2 ساڵ ئامادەکاری بۆ کرا ینی ئەمریکەکانی بۆ حازر کرا پاش 11 سێپتەمبەر بوو بوش هەوڵی دا هاوپەیمانی دروست کرد هەوڵی دا بچێت نەتوێگرتۆکان پاوەڵی ناردە ئەوێ وتاری یا ڕوونی کردەوە حسابیان بۆ هەموو وردەکاری کرد و قەنەعەتیان بە سەدا هەفتەی خەڵکی ئەمریکا هێنا کە سەدام مەترسیە ئێستا سیناتۆرەکان خۆیان ئەڵێن ئەم ئیدارەیە درۆ ئەکا ئێران بڕیار نەبوو هێرش کاتە سەر ئێمە هیچ مەترسیەک لەسەر ئەمریکا نەبووە ئێمە دەست پێشخەری ئەم شەڕەمان کردووە بۆیە ئێستا
لە ئێران لاریجانی بێ شەڕ بوەستێنێ بەدەست لاریجانی نییە ئێستا بەدەست سوپای پاسدارانە ئەجا لەم کاتەشا بەهۆی ئەو هێرشەی هەیە لە سەریان تونند و تۆڵکردنەوەی هینی ئەمنیەوە بە ئاسانی ڕەنگە نەتوانن ئەو پەیوەندیانیان هەبێ یان ئێستا کە ڕابەر هەڵبژێردراوە زۆرێک لەمانە ڕەنگە ڕابەر پەیوەندیان لەگەڵی نەبێت. زۆر باشە ئەوەی ئێستا لەسەر شاشە ئەیبینین ئەوە موشکەکانی حەزب اللهی لوبنانیە کە گەیشتونەتە ئاسمانی ئیسرائیل کە ئاراستەی چەند ناوچەیەش کردوون بەتابێت تەلەبیب و قودس و ئەوانە بە شێوەیەکی بەربڵاو. ئەوە لە هێزێکە چێ لە ناوچوو بێ؟ لە ناوچ ئەخر منیش ویستم ڕێک و پرسیارە ئاڕاستی دکتۆر مۆمین حەسەن نەسروڵڵا 5-6 پلەی فەرماندەیی پەیجەرەکان تۆکی وۆکیەکان هەمووی وێران کرا کە چی هێت بەردەوام من و ئێستا و تەبێژین ئیسرائیل لە مشتێکی زۆر سێرە ئەڵێ ملیۆنە کەس ئاوارە بوون ئەمان وتیوانە بێت شغڵیکەن خەڵکەکەیان هاوارە کردووە کەچی؟ طبعا کەواتە ئێستا لە هاوڕێ جانەگەرەوە لەوە دەست پێ بکەین کە وتەبێژی سوپای ئیسرائیل وتی کە ئەڵێ ئامادەکاریمان کرد بۆ فرامبوونی جەنگەکان وەکو لەگەڵ کاکۆشاریش گفتوگۆمان کرد دکتۆر مۆمین ینی قسەیەکی لەسەرەوەی ئەڵێ ئێران توانای نەماوە لەلایەکشتر ئەو ئەڵێ تۆزێک شتەکان ئەم ئێوارەی گۆڕانکاریان بەسەرات زانا ئەوەی کە ئێران توانای نەماوە مۆزوعێکی تەواو جیاوازە لەوەی کە ئایا هەر بەڕاستی چی پێکرێت ینی ئێمە بیرمان نەچێت بەشێکی ئەم شەڕە هەر لە سەرای دەستپێکردنەوە هەتا ئێستا بریتی بووە لە شەڕێکی میدیایی کە دۆناڵد ترەمپ بە بەردەوامی جۆرەکان یاری بە هەستی نودۆڵتیەکە دەتویتە جیاوازەکانیە بەگەلی ئەمریکا بە خەڵکی ئێران بە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی کەندا و ئەمە نادڵنیاییکی تەواوی دروست کردووە لە کۆی پرۆسەکەیە ئەوەی کە ١٩٠ توانای موشکی ئێرانمان کۆتایی پێناوە ئەوەی کە هەموو بنکە و پایگا موشکیانی ئێرانمان کوتاوە ئەوەی کە هیچ ئێران هیچ توانایەکی جارێکی تر توانای وەبەرهێنانی ئەتۆمی نییە ئەوەی کە جارێکی تر ئێران نابێت ڕەشە بۆ سەر هیچ وڵاتێک هەموو ئەمانە قسەی دۆناڵد ترەمپن هەموو ئەمانەی لێکدانەوەی سوپای ئیسرائیلی ئەم وردەکاریانی کە دۆناڵد ترەمپ ئەیکات و ئەم خوێندنەوانەی کە دۆناڵد ترەمپ لە ڕوانگەی خۆیەوە بۆ دۆخەکانیەکە دوای کردووە کە تا ڕادەیەک هەر بەڕاستی تێگەشتن لە دۆخی شەڕەکە تەواو ئاڵۆز بووە ینی ڕەنگە ئەگەر جۆ بایدن بواە ڕەنگە ئەگەر ئۆباما بواە حتا ڕەنگە جۆرج بەش بواە زۆر بە ئاسانتر بە کۆمەڵێک ڕێکاری با بڵێن ئەوەی کە کۆمەڵێک بنەمامان هەیە بۆ تەحلیلی شرۆڤە و بۆ تەحلیلی دۆخەکان کە زیاتر لە 5 تا 7 بنەمامان هەیە بەم ڕێگەی ئەتوانی لە شەڕەکە تێبگەی بەڵام کاتێک گەیتە سەر دۆناڵد ترەمپ و یاریکردن بە وشەی جیاواز و مامەڵەکردن بە شێوازی زۆر خێرا کە هەندێک جار وەکو ڕۆژنامەنووس مامەڵاکە هەندێک جار وەکو سەرۆکی وڵات مامەڵاکە هەندێک جار وەکو فەرماندەی سەربازی مامەڵاکە هەندێک جار وەکو کەسایەتێکی یەقتصادی مامەڵاکە هەندێک جار هەر بەڕاستی ڕاتە ناو قاوەکەی خۆی و بزنسمانێکی گەورەیە وای کردووە کە بەڕاستی تێگەشتن لە دۆخی شەڕەکە بە تەواوەتی ئاڵۆز بێت حزب الله بەشێکە لە بەرەی مقاومە کاکزانە بەرەی مقاومە چییە بریتیە لە مێژوویەک بە تەنیشت کۆماری ئیسلامی ئێرانەوە کۆماری ئیسلامی ئێران ئەگەر وردی کەینەوە بریتی بووە هەمیشە بریتی بووە لە دوو کۆمار کۆمارێک لە ناوخۆی ئێرانە کۆمال دەرەوە ئێرانە بەرەی مقاومە پێکهاتنەیەک بووە لە دروستکردنی هەژمونی مەزهەبی شیعە و استراتیج و پلانی کۆماری ئیسلامی ئێران کە خودی ڕابەری پێشووی ئێران ئایەتوڵڵا خامنەی سەرۆکایەتی کردووە لە ڕێگەی کۆمەڵێک کەسایەتی جیاوازەوە پایەسەرەکیەکانی بەرەی مقاومە کێ بوون لە ساڵی 2020 تا لەسەر 3 کەسایەتی کۆ بێتەوە قاسمی سولەیمانی مەهدی مهندس لەگەڵ حەسەن نەسڕڵڵا ئەم 3 کەسایەتی ئەبنە پای سەرەکی هەندێک باز لەوە شکرێک کە یحیا سنوار یەکێک بوو لەوانە بەڵام ئەو کاتێشتا یحیا سنوار زۆر دەرنەکەوت بوو کە بریتی بوون لە پایەسەرەکانی با بڵێن جوڵێنەر یان بزەونەری بەرەی مقاومە لە دەرەوەی ئێران کە وەکو کۆمارێکی تری ئیسلامی ئێران لە دەرەوەی ئێرانەوە کارا بوو و کاریە کرد ئامانجەکانی چی بوون یەکەم بریتی بوو لە دوورخستنەوەی ئاگر لە کۆماری ئیسلامی ئێران چونکە تەقدیسی کۆماری ئیسلامی ئێران لەناو سیستەمی ڕابەرایەتیە لەناو نووسنگە و بەیتی ڕاهبەری خودی ئایەتوڵڵا خامنەیە وای لێ هاتبوو کە پارێزگاری لە بەیتی ڕاهبەری کۆماری ئیسلامی ئێران واجبە لەسەر هەموو موسڵمانێک بۆیە ئەوان پێیان وابوو کە ئەمە بەشێکە لە پارێزگاری لەم بەیت ڕاهبەری و لە دەروی کۆماری ئیسلامی ئێرانەوە کاریان بەم ئاراستەیە کرد بۆیە ئەم وردەکاریانە کاتێک دەرکەوتن بۆ ئەمریکەکان بۆ CIA بۆ خەڵکی تریش کە زانیان بۆ نمونە کاکزانە لە بەشێک لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی دراوسێ ئێران کاتێک کە سەفیر دائەنرا سەفیری ئێران پێکاتەکەی چۆن بوو لە هەندێک لە وڵاتەکانە کە زۆر پێویست بوون سەفیرەکە سەر بە حکوومەتی ئێران بوو بەڵام جێگری سەفیرەکە سەر بە سوپای پاسداران بوو
لە زۆربەی کاتەکانی شات جێگری سەفیر لە سەڵاتی زیاتر تا سەفیرەکە چکە بۆ کۆماری ئیسلامی ئێران بەم شێوەی مامەڵە لەگەڵ ئەم کۆمەڵە وڵاتای کرد کە لە دەوروبەری خۆیان بوون و تا ڕادێکی زۆر وەکوتم زمینەیەک بوون جوگرافیایەک بوون بۆ گەشەی بەرەی مقاومە لە لوبنان بەو شێوەیە لە عێراق بەو شێوەیە لە سووریا بەو شێوەیە لە وڵاتانی تریش تا ڕادێکی زۆر کە هەژمونی کۆماری ئیسلامی ئێران هەبوو ئەمە تەنها دۆخێکی سیاسی نەبوو بەڵکو مامەڵەیەکی تەواوی جیاوازی سێکتەرە جیاوازەکان بوو کە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران لە چوارچێوەی دامەزراوەی خاتەم الئەنبیا ئیشی تیا کرد و دواییش هات لێرە لە عراق حەشدی شعبی بە هەمان ستراکچەر دروست کرایەوە هەمووی ئامانجەکان ئامانجەکان زۆر بەرفراوان کران ئامانجی اقتصادی تیا بوو بریتی بوو لە فەندکردنی کۆماری ئیسلامی ئێران وەکو فەندێکی وەکو چۆن ئێستا تۆ مزگەوتێ دروستەکەی پێویستی بە چییە پێویستی بە پرۆژەی خێرخوازی هەیە ئەوان پێیان وابوو کۆماری ئیسلامی ئێران و خودی بەیتی ڕاهبەری ئەوەندەی مزگەوتەکە پیرۆزە بۆیە لە چواردەوری کۆماری ئیسلامی ئێران هاتن فەندیانە کرد و هەموو ئەو پرۆژانەی کە ئەچونە چوارچەوەی بزنسی کۆماری ئیسلامی ئێرانەوە خاتەم الئەنبیا و سوپای پاسدارانەوە لە دەروی وڵاتەکەی خۆی بەشێک بوون لە پرۆژە بازرگانەکانی کۆماری ئیسلامی ئێران دووەم لە ڕووی هەواڵگریەوە ئەمانە بوون بە مەصدەری سەرەکی بۆ ئاڵوگۆڕی هەواڵ ئاڵوگۆڕی زانیاری لە ڕۆژهەڵاتی دامەڕاست لە وڵاتانی دەرەوە و هەتا کۆمەڵێک لە وڵاتانی ئەوروپیشی گرتبوویەوە ئەم پرۆژەیە ڕاستە بەرەی مقاومەتی وڵاتی ئەوروپیان نەبوو بەڵام بە هەمان ستراکچەر سەفیر سەر بە حکوومەت بوو جێگری سەفیر سەر سوپای پاسداران بوو بۆ مامەڵەکردنی هەواڵگری لەگەڵ ئەمەشا کۆمەڵێک سێکتەری جیاوازی پێویستی بۆ کۆماری ئیسلامی ئێرانی گرتبوویەوە کەواتە حیزبوڵڵا ئێستا پێکهاتێکە لەو مێژوو درێژە وەکو عەرزم کردی ئەمە بۆ سووریاش ڕاست بوو ئێمە لە سووریاشا لە ماوەی 15 ساڵی ڕابردووە کە هەتا ئەو کاتێک کە کۆتایی بە ڕژیم بەشار ئەسەد دێت کۆماری ئیسلامی ئێران پایەکی سەرەکیە لە جوڵەی سووریا و کۆماری ئیسلامی ئێران بەشێکە لە ئەو مامەڵە گەورەی کە لە دۆخەکەی هەیە و کاریگەری ڕاستەوخۆی بەسەر سووریاوە هەبوو لە دوای کۆتایی هێنانی ڕژەمی سووریا کە ئەو بەڕاستی بابەتێکی تەواو ئاڵۆز و پڕ نهێنیە کە ڕەنگە ئێستا پێویستمان پێی نەبێ بچینە قوڵاییانەوە هاتن چیان کرد سەیری دۆخەکانی تریانە کرد بۆ نمونە لە فەلەستین باسی زۆر لەسەرەوە کرد کە یەحیا سنوار لە دوای ئایەت الله حەسەن نەسڕوڵڵا بە متمانەترین کەسایەتی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە کە ئەگەرچی سونەش بووە بەڵام ئەوەندە متمانەی پێ بووە بە کەسی تری نەبووە ئایەت الله خامنەی لەولاوە کاکزانە دۆخی بەرەی مقاومە گەشتە ئاستێک کە بەڕاستی ئێستا بەرەی مقاومە کێیە بەرەی مقاومە ئێستا خۆی بە درێژە پێدەری کۆماری ئیسلامی ئێران زانیل دەرەوەی خۆی وەکو چۆن لەسەر تاوە هاتووە بەڵام ئەم هەوڵدانانەی پێم وانێ سەرکەوتوو بن و ڕەنگە بەشی ئەوەندە نەکا کە زۆر بنە سەنگەرێکی دکتۆر لە دۆناڵد ترامپ بگرین بزای ئەم جارە ئەڵێ چی ئەرمیان ناوەستێنم فەرموو 28 کەشتی مین چێنەرمان لەناوە بردووە و ئێمە ئەو چەکانەمان بەکارهێناوە لە دژی ئەو کەسانەی کە بازرگانی بە مادە هۆشبەرەکان دەکەنن شەڕێکی گەورەمان کرد لە ناو دەریادا لە ناو ئەودا شەڕمان کرد و لەسەر وشکان شەڕ دەکەن کە ئاسانتر دەبێت ئێستا من هاتوومە تێرە بۆی کە سەردانیم کۆمپانیا بکەم دەمێکە ناتۆم بێر ئێوە لێرە کارێکی زۆر باش و ناوازتان کرد و سپاسان دەکەم پیرۆزبایتان لێ یەکەم کاڵک ئەمانە هاوڕێی منن ئەی سەبارەت بۆ خەڵکانەی کە کارت بۆ دەکەن نەخێر ئەمانە هاوڕێن هەر خۆشحاڵین هەر بۆیە بێکەوەین و کاری باش دەکەن پیرۆزباییتان لێ دەکەم کۆمپانیایەکی زۆر گەورەیە سپاسانەکەم سپاس هەمووتانەکەم ئەما لەوە هایۆ بۆ قسەی کرد لە کردنەوەی کۆمپانیایەک بوو لە هەموو شوێنێک دەرفەتێک دۆزێتەوە قسێکی تیاکە با بچینە بەغداش لا بێسون لە بەغداوە لەگەڵمانە بێسون سەلام پەیامنێری کورسات نیوز بێسون سڵاو لێبێ باز لەوە کرێت کە لیژنەکانی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵەبژێرێن لیژنەی ئەمنیشی تیابێ چی زانیاری لای تۆ هەیە بە تایبەتیش لەسەر دۆخی ئەمنی بەغدا بەڵێ زانە بێگومان ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماوەیەکە لە هەوڵێەوەدا لیژنە هەمیشەیەکانی خۆی دەستنیشانکە بەڵام بەهۆیەوەی کە هەندێ گرفت هەبووە لە پێکێنان یاخود لە سینشانکردنی ئەندامەکانی نێو لیژنەکان بۆیە دواکەوت بووە پێرێ وا بڕیار بۆ ئەو پرسەیەک لای بکرێتەوە تەنها لیژنەی یاسایی بۆ بودن لیژنەی یاسایی دەستنیشان کرا
و بڕیاردرا بۆ هەر لیژنەیەک سێ ئەندامی کوردی تێدا بێت و لەگەڵەوەیشدا ژمارەیەک لیژنە دەستنیشان کراوە بۆی بەرکوورکە پشکی کوورکەوێ. من دەمێ بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو لیژنانە بە تایبەتی لیژنەی ئاسایش و بەرگری ئیسە بەڕێز مازن غەریبم لەگەڵایە ئەندامی ئەنجومەنی نێرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی. کاک مازنم کاتت باش. دواخکەوتنی پێکێنانی لیژنەکان تا چەندێک ئاستەنگیە و بە تایبەتی لیژنەی ئاسایش و بەرگری یەکێکە لەو لیژنە گرنگانەی کە لەم دۆخە پێویستەکە زۆرتر و چالاکتر بێ بۆ چاودێریکردنی ئەو دۆخە کە بە تایبەتی دەبینین لە زۆرێک لە ناوچەکان موشک ئاراستەی هەرێمی کوردستان یاخود درۆن بۆ ناوچەکانی دیکەش دەکرێت. ئێوە کەی دانیشن کۆبنەوەکە کرێت و لیژنەکان دەستنیشانەکرێ. سپاس ڕەمەزانی هەموو لای پیرۆز بێ خی گەڵ ڕۆژ و تاعاتی هەموو لای قبولکە. ئێمە ئەمڕۆ ئینشاءالله دەنگدانە لەسەر لیژنەکان بە تایبەتی ئەو لیژنانی کەوا زۆر بایەخ و گرنگی هەیە لەم زروفەی کەوا ئێستا ئێمەتیایەن. بۆ نمونە لیژنەی ئەمن و دیفاع کەوا لەم زروفەی ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو کەرکووک عێراق چوار دەورمان بایەخێکی زۆری هەیە و پێویستەکە ئێمە ئیشی خۆمان بکەین لەم بابەتەیە. ئەمڕۆ ئینشاءالله دەنگدانی لەسەر دەکرێت. لە ڕابردووش کە تۆزێک کێشمە و گرفتی لێ دروست بوو هەر لەبەر پێکنەهێنانی هێزولایەنە سیاسەکان بوو بۆ تەشکیلکردنی حکومەت و سەرۆک کۆمار و ئەمانە تۆزێک بایەخێکی بەوەینەوە هەبوو یان پەیوەندیەکی هەبوو بۆ بم بابەتەوە. بەڵام ئێستا ئینشاءالله پێم وایە تقریبا 6-7 لیژنەیەکش ئەمڕۆ پێرێ لیژنەی قانونی یاسایی کەوا دەستنیشان کرا و ئەمڕۆژ ئینشاءالله باقی لیژنەکانی تر کەوا گرنگن دەنگی لەسەر دەدرێ. کاک مازن وەکو زانیمانەک ئەم جلسەی کە ڕۆشت پێشتری ژمارەیەک لە سەرکردە باڵاکانی سوپا بڵێم مەبەستمەوەیە فەرماندە باڵاکانی سوپای عێراق هەواڵگیری بەشداری کۆبوونەوەیەکیان کرد تایبەت بە دۆخی ئێستای عێراق. چه هەنگاوێک گیراوەتە بەر بۆ پاراستنی خاکی عێراق ئاسمانی عێراق هەروە خاکی هەرێمی کوردستانیش. من دەستخۆش ئێمە هەر لەو لیژنێ لەو دانیشتنەشە بۆ زانیاری بۆ هەموو هاوڵاتیان لیژنەیەک لەلایەن ڕئیسی مەجلیسی نوابەوە ئەنجومەنی نوێرانەوە لیژنێک پێکێنرا بۆ بەدواچوون بۆ هەموو بابەتانی کەوا پێوەستە بە عێراقەوە بەو شۆرانی کەوا زەریان پێگەشتووە لێدراون لە هەردوو تەرەفەکەەوە بۆ نمونە لە هەرێمی کوردستان چەندین درۆن و موشکیان بەرکەوتووە یان لە شوێنەکانی تری عێراقش لیژنەیەکیان پێکێنا لەو لە لیژنەی ئەمن و دیفاع لەو ئەو برایانی کەوا پێوەستن بەو بابەتەوە. ئێمە ئینشاءالله لەم دوسێ ڕۆژە دەستەکەین بە ئیش و کاری خۆمان لەم بابەتە بە دواچوونەکەین لەگەڵ سەرکردە پیادەکانی مەقسەد هێزە ئەمنیەکان و سەربازەکان پێکەوە بە یەک دەست بەرە ئەو بابەتە و خەرلەکان دەستنیشانەکەن ئەوانی کەوا چۆن بووە و چێ کردوەتی و چی بکەین بۆی ئەمانە دوای ئەوەش ئێمە اقتراحێکمان کردە دامانە هین وەکو هەموو ئەندامانی ئەنجومەن بۆ ڕئیسی پەرلەمان و بۆ حکومەتی عێراق کەوا پشتگیری وەزارەتی دیفاع و داخلی بکەین بۆ ئەو پێویستانی کەوا لەم زروفە پێویستیان پێیەتی ئێمە پشتگیری ئەو بابەتەشمان کرد. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مازن غەریب کە لەگەڵمانە بوو. زانە وا بڕیارە بوو کاتژمێر نۆکۆبنەوەکە دەست پێ بکە بەڵام تا ئێستا دەستی پێ نەکرەوە. من بە پێ و زانیاریانی دەستم کەوتووە هەموو لایەنەکان کۆکن لەسەرەوەی کە ئەمڕۆ لیژنەکان دەنگی لەسەر بدێت و تەنها ئەومێنێتەوە سەرۆکی لیژنە و جێگر و بڕیاردەرەکەی ئەوش دەمێنێتەوە دوای پێکێنانی حکومەت ئەوانە دەستنیشانەکرێت. سپاس بۆ پاملێرمان بێسون سەلام لە بینای ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمان بوو لە بەغدا. سپاس ئەو شاشانی لە تەنیشتی بێسونەوە یانی ئەو وێنانی ئەیبینن ئێستا لەسەر شاشەی کورسات ئەوە بەیروتەکەمێ پێشەستا فڕۆکەکانی سوپای ئیسرائیل بردومانیان کرد کە ڕاستەوخۆ ئێستای بەیروتە. ئەمەش دیارە لە بەرامبەر ئەو هێرشەیە کە حزبوڵە سەد موشەکی ئاراستەی لوبنە ئیسرائیل کردووە. ئەو شەبێ باشە کاگۆشیان کەواتە ئێمە ئەتوانین چ خوێندنەوەیەکی دیکە بۆ ئەو جەنگە بکەین بەڕاستی لە ڕۆژانی داهاتوودا مەسەلەن ئێمە وا یعنی وێنایەک دروست بوو کە تەواو پرۆکسیەکان هیچ تاو تااقەتیان نەباوە فعلن واش دەرەکەوت ینی تەنانەت لە ناو عیمارەیەکە لە بەیروت لەو شوقەیەدا کە پێویستی پێی بوو لەو یەکەی نیشتە جێبوونێدا کە پێویستی بێ مەسەلەن دوێنە شەوە ڕووی داوە
ئەوە بینین مەسەن ئەڵێ ئاسمانمان کۆنتترۆل کرد کە شتەکانمان کۆنتترۆل کرد مەسەەن موشکەکان 1970 بۆ 90 کۆنتترۆڵە ئەمە دۆخەکە ئەوە بەو شێوەیە ئەیبینین ینی ئەمە دوا تیرە یان سەرەتایەتی وەکۆی عباس عراقچی ئەمڕۆوتی وتی ئێمە ئەمڕۆ دەست بە جەنگەکەکەین یەکەم شت خۆیان هیچ میلەتی حاڵی بە ئێمە نەبێ ئەم هەموو دنیا لە ئاگرایە هێشتا لیژنی بەرگری دروست نەکراوە لە عێراقا کاک زاناجان طبعا پەیوەندی نێوان ئەوەی کە پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێران و کامانە قەت بریکار نەبوون خۆی زیاتر پیانەڵێن پرۆکسی ئیسرائیل و ئەمریکیەکان و من لێش ناشارمەوە هەر لە شەڕی 12 ڕۆژەیە من بە مەبەست هیچم نەوت چکە ماشەڵە ئەمەنە شارەزامان نەبوتم بۆ حاڵی کورد وایە یعنی ئەوەنە شارەزای ستاجی و سەربازی نەدەوڵەتیمانێ بەس ئێستا بەتایبەت سەرەتا شەڕەکە دەستی پێکرد هەل و بانگەوازێک بوو کوردی تێبخەن عێراقی تێبخەن لە پەرلەمانی عێراق بینیت عێراق سن نەود نانێرێ یعنی ئەم وڵاتی ئێمە هەرێمی کوردستان بەرگەوە ناگرێت بەتایبەت باسیەوە کرد درۆنراوە بە هەولێرەوە ئێران بووە بە بڕیاری ڕسمی ئەڵێ کاکە ژیان لێتان هەیە ینی خوێندێەوە یەک وتاری تایبەتی وتەبێژی هێزەکان ئێران لەسەر کوردستان بوو ینی ئەمە ڕۆشتووە بە هەموو ژوورەکانی بڕیارە هەموو دامەزراوەکانی بڕیارە هاوڕان لەسەر ئەمە بۆیە من ویستم ینی قسە بکەم و ینی قسەکەەوە نیە بڵێ لایەنگریەکەم بۆ ئێرانیا بۆ ئەمیا بۆ ئەو بەس لایەنگری کوردەکەم زاناژان لێرە چیە لە مێدیا ئێمە ئەبێت لایەنگری بۆ ملەتەکەت بی سەلامەتی و ئاسایشی وڵاتەکەمان و میلەتەکەمان حزب وڵا کەی دروست بوو کە ئیسرائیل بۆ لە ناوبردنی فەڵەستینەکان چوە لوبنان هەشتا فەرماندەکانی ئێران هەندێکیان ماون کتێبیان نووسیوە ئەچن بۆ لای خومینی لەن کاکەجان داوای یارمەتیمان لێکەن ئەڵێ ئەمە ناتوانین هێز بنێرین خۆمان لە شەڕین بڕۆن ڕایەنانیان پێ بکەن حزب وڵا وا دروست بۆ ئیسرائیل ئێستا بەتەمایە تازە بچێتەوە ناو لوبنان وانە تا 2000 لە لوبنان داگیری کردبوو بە شیش 2000 بەجێ هێشت مۆزوعی فەڵەستینیەکان ئێران قەت ئیسفادەی استراتیجی لێ نەکردووە حەماسیش نەبووە هەفتان و حەماس نەبووە یاسر عەرەفات چوە ئێران لەگەڵ خومینی دانیشت باڵوێزخانی ئەمریکایان نابووان بیکەن بە باڵوێزخانی فەڵەستین قەزێکە لای ئەمان قەزەیەکی مەبدەئی و دینی بووە یعنی هەم خومینی باوەڕی پێ بوو هەم ئایەتوڵا خامنەیی زۆر قەنەعەتی بە قەزەی فەڵەستینی هەبوو ئەوەی کە دکتۆر وتی بۆ یحیا سنوار سونێ قەت ئەمەی نەخوێندوێتەوە باشە یعنی لە ڕووی استراتیجیەوە بە هیچ شێوەی قەزەی فەڵەستینی ئەسڵەن ئێران ئەم شتانی نەکردای ڕەنگە ئەمڕۆ لە بژێرە مێرشیان نەبووایە بەو نوعی ئێستا منەچمەوە سەر ئەو پرینسیپین کەوتم باسی ئەو سەنزوم کرد کلاوسفیتسە هەیە لەسەر جەنگ دوو پرینسیپ دیاریەکە یەکیان کلاوسفیتسە تەعاً کاتی ناپلیۆن خۆی ئەفسەر بووە لە ئەڵمانیا شەڕەکانی ناپلیۆن لە ئەوروپا ئەڵێ شەڕ سیاسەتە بە ئامرازی تر ئێستا لە ئەمریکا هەموو ئەڵێن کاکەجان ئامانجی سیاسی ئێمە چییە چکە ئێوە هەر ڕۆژە شتێکمان پێڵەن بە ئیدارەکەی دووهەم من بۆڵم ئێران جوگرافیاکە کۆنتترۆڵەکە ئێران ئەوەی سەنز و پرینسیپێکی هێڵێ خۆت بە دوور بگرێت لە خاڵی بەهێز پەلاماری خاڵی لاواز بە کەوتمان پرینسیپی یەکەم ئەڵێ خۆت بناسە و دژمنەکەت بناسە ترامپ سەلمانویەتی تێناگا لە ئێران شەڕی بەرەخۆ ئەزارێ هەموو کەسێک کەزانێ ئێران ئەو تەکنۆلۆژیایی نییە شەڕی هین بکات شەڕی ئەمریکا بکە مستحیلە شتیوە ئێستا دۆناڵد ترامپ وتی چی ئێمە 20 کەشتیمان لەناو بردووە ئێمە ئێمە هەموو هێزی دەریای ئێرانمان بینی و هێزی دەریای ئێران شتێک نییە کە بتوانێت ڕوبەڕووی ئەبراهام لینکن و نازانم فۆرد و ئەمە بێتەوە ینی خۆ گومانی تیانە ئەم شتە بەس ئێران شەڕی نابەرامبەرەکە یعنی ئێستا بۆ نمونە ئەمڕۆڵێن موشکی نەماوە سەدا هەشتایمان لەناو بردووە بەچیا تۆ ئەزانی ئەمە سەرکەوتونە بۆ کاکزانە ئەبێ سەیری عەقیدەی سەربازی ئیسرائیل بکەی ئیسرائیل لە دروستبوونیەوە بۆ نمونە 1967 وەکو نمونەی تاریخی کە ئێمە زۆر جارم مێژوومانە لێبێ بە مێوژ بیرمان نەچێتەوە 67 لە 6 ڕۆژە میسر و ئوردن و سووریای خست ئەمە ئەمنیەتی بۆ هێنا نەخێر 73 پەلامار درایەوە لەلایەن میسر و سووریاوە ئەمنیەتی بۆ هێنا نەخێر فەڵەستینەکان دروست بوون باشە عەرەفاتیان لەناو برد بە حساب ئەمانە هینن و ئەگەر بۆ نمونە حەماس هەبێت دەوڵەتی فەڵەستین دروست دابێ 7 ئۆکتۆبەر تەقیەوە بە دەموچاویانە ئەم ئیسرائیل ئێوێ چی بکە ئێستا 2006 چوونە لوبنان جارێشکە نەزانم بیرتەیان نە کۆمەڵێک سەربازی ئیسرائیلی ژیران پەلاماریانە
ئۆڵمەرد سەرۆکۆزیران بوو بوشیش لە دۆستیان بوو دوای 33 ڕۆژ شکستیان هێنا چکە هێرشی زەمینیان کرد زۆریان لێ کوژرا جا شتێکی خۆشیشە پێ بڵێم 2006 و 7 پرۆفایل قاسم سلێمانی لەلایەن دێکسترە فیلکینز لە گۆڤاری نیویۆرکەر گۆڤارێکی زۆر دیارە لە ئەمریکا نووسراوە فەرماندەی سێبەر ڕەبتیشی هەیە بەوەی کە دکتۆر باسی کرد ئەڵێ قاسمی سلێمانی ئەو کاتە تەمان خۆی کە کوشتیان ڤیددیۆیەکی بڵاو کردەوە باسی ئەو شەڕعکە 40 دقەیە زۆر شتی سەرنجڕاکێشی تایە ئەڵێ کە گەڕاوەتەوە لە لوبنان نامەیەکی ناردووە مامجلالیش هەندێک جار ئەو نیشانەی ئەگەیان بە پەتریۆس بۆ پەتریۆس بە تەلەفۆن ئەڵێەوە ماوەیەکە دیارنیم لە لوبنان بووم مەشغوڵ بووم باکشتی و پێ بڵێم باڵێزی ئێستای عراق قودسە سوپای قودسە ئەوەی دوای ئەوی ژەروە ئەبێ من ئەبێ لەگەڵ من قسە بکە گەبتەوە بکەی شتێکی زۆر سەرنجڕاکێشی تاریخی بوویستم بێڵێ 2006 ئیسرائیل شکستی هێنا عەقیدەی ئەمنیان گۆڕی وتیان ئێمەی تر کافی نییە تەنها شەڕی مەیدانی بکەین شەڕی ئاسمان ئەبێ بنکەی مەدەنی بکەینە ئامانج ئەبێ پشتی ئەمانە خەڵکیان لە پشتە ئەبێ پشتی ئەمە بشکێنی ئەگە بیری بێ لە ڕۆژی یەکەمەوە ئەیانوت ئێمە لە غەزە هیچ کەسێکی بێگوناهی تیان نییە چونکە ئەمانە کاتی خۆی دەنگیان بە حەماس زاوە لە حەقیقەتی 650 خەڵکی غەزە تەمەنی ئەوەی نییە 2056 دەنگی یابێ هەمووی گەنجە 100,000 کەسیان کوشت زانکۆیان نەهێشت هیچیان نەهێشت چکە پێیان وابوو ئەمەوە ئەکە ئەم خەڵکە ڕوبەڕووی حەماس بێتەوە ڕووی یا لەوێ ئێستا دەرکەوتووە استراتیژی ئیسرائیلەوە بوو ئەگەر سەرکردایەتی ئێران لە ناوبەری خەڵکی ئێران ڕاپەڕن لەم کاتی جەنگایە کێ زاتەکە ئەوە بکە بەتایبەت ئەگەر ئاشنای تاریخی ئێران بی شیرین عەبادی ئۆپۆزیسیۆنێکی دیاری ئێرانە خەڵاتی ئاشتی نۆبڵی بردووەتەوە دوێنێ لە کاکە بۆستێ شەڕەکە ئەڵێ ئێمە کەوتومانە بە پەلامار بدرێمە بەسمانەمە نەبوو خەڵکی مەدەنی بکوژرێت ینی دوێنێ وێنێک بڵاو بۆتەوە مناڵێکە کارمەندی فریاگوزارێکە ئەڵێت نازانم چۆن لە خۆم خۆش بم پێڵێت دایکە سەلامەت ئەڵێ دایکشی مردووە 4-5 ساڵە باشە ینی زەریف کاتی خۆی جواد زەریف فەیوت بزانن یەک مەسول ناکوژرێ هەر خەڵکی مەدەنیە کوژی ئەزانی لە تاریخی جەنگە ئەمەی کە ڕووی داوە بۆ ئێران و بەرەی ئێران نەبووە کەسی یەکەم بکوژرێ بەونەوە ئەیە فەرماندەکان بکوژرێ یعنی ئێستا تۆ یەحیا سنوار کەتایبی عەزەدین قەسام کاکزانە لە چیەوە هاتووە لە سیەکانە عەزەدین قەسام ڕوبەڕووی ئینگلیز بووەوە لە عەشکەوتێکا بەگیریان هێنا تا ئاقدەقە شەڕی کرد ئەمە بوو بە ڕەمز یەحیا سنواریشە بێ بە ڕەمز حەسەن نەسروڵڵا پێت وایە ئەوانە سەرهەڵەدەنەوە بێگومە ئەزانی فکرەمانە من نمونەی هاوڕێجان کە شەڕی هین دەستی پێ کرد بۆ سەر ئیسرائیل بۆ سەر هین بۆ سەر غەزە بەڵێ طبعا لە هەفتەی یەکەمە بەقەت ساڵێکی ئەمریکا لە ئەفغانستان موشکی بەکارهێنا هیچ تەسەورکە چ موشکی بەکارهێناوە کەسێکی پرۆفیسۆرێکی ئیسرائیلی خۆی بە عیبری یەکێک لە نوقسانیەکانی ڕاگەیاندنی ئێمە چییە ئێمە ڕێی ڕاگەیاندنی ئیسرائیلی زۆر کەمەگەیەنین بەڵێ هەیە لە یوتیوب زۆر کەسی ئەتوانن سەیریکەن لە ئێکس هەیە لە شوێنان ئەڵێ کاکەیان ئێمە ناتوانین بیبینەوە بێژەرەکە ئەڵێ بۆی ئەڵێ شتێک هەیە ئەمان هەیەە ئەم مسلمانانە ئێمە نیمانە ئەویش وشەی سەبرە ئەڵێ لای ئێمە نییە لە هینی جوولەکە ئەڵێ کابرا دەستێ بڕی بە دەستەکەی تر شەڕەکە ئەم دەستێ بڕی ناتوانانی لیبەری چکە عەقیدە و باوەڕە ئێستا دەستخۆش بێ دکتۆر مۆمین قالیباف قسەیەکی کردووە ئەڵێ مانی کڕۆکەکەی ئاوایە نازانم بینیتیانە ئەڵێ ڕۆڵەکانی ئێوە سەربازەکانی ئێوە شەڕەکەن گیانی خۆیان بەختەکەن ئێوەش سەنگەری شەقامەکان محکەمکەن بێکەوە بن لەبەرەوەی ئەڵێ ئەمە سەری لە دوژمن شێواندۆ عەسەبی کرد ڕێی کردووە ینی ئەمە لەناو ئەمریکا ئێستا دیموکراتەکان خەڵکە بێستەر بخۆنن کاکە ئەم 100,000 کەسە 10,000 کەسە لەسەر خەتە یعنی چی ئەوتانە خەڵکە ڕاپەڕێ کەواتە ئەمە پێشهاتەکان بەو شێوە گۆڕانکاریان مەسەلەن حەزبوڵا بۆی هاتووتە سەرخەت بە زەخمی شەقام جارێکی دیکە بە توند و تۆڵی دێتەوە پشتی ئەمە چی ئەگۆڕێ کاکزانە ئێران ئەو کارتانی کە بەدەستیەوە بوون هە لە سەرتاوە تا ئێستا زۆر جار ئەڵوگۆڕیان تیاکە با بڵێن وەکو چۆن هەر یاریزانێک لە ناو مەیدانی یاریە ئاڵوگۆڕ بە یاریزانەکانیەکە ئاڵوگۆڕ بە تەکتیکەکانیەکە ئێرانیش بە هەمان شەوە لەگەڵ ئەم دۆخەیە مامەڵاکات ینی مامەڵەکردنی ئێران لەگەڵ ئەم شەڕەیە بەشێکی پێوەست بووە بە جۆری مامەڵەکردنی ئەمریکا و بەشێکی پێوەست بوو بە جۆری مامەڵەکردنی ئیسرائیل ینی بۆ نمونە لە بەرامبەر هەژمونی ئیسرائیلە
ئێران هێرشێکی فراوانە کات سەبڵاتانی کەندا و لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی شەڕەکەەوە تا ئێستا کە ئەگەرچی کەمکردنەوە هەیە بەڵام هەر بەردەوامی پێداوە بۆچی چکە ئەوێ بە ڕۆژهڵاتی ناوەڕاست بڵێ ئەگەر من نەبم ئیسرائیل خراپتتان پێکە و لە هەموو حاڵتێکە لە کاتێکە ئێوە دەرگا بۆ ئیسرائیلەکەنەوە ئەم هێرشانەی من لەگەڵتانە بەردەوامە بن ئەمە پەیامێکی زۆر ڕوونە کە ئێرانەکان گەیاندوێنە بە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەڵێ بەدڵنیاییەوە آخر بۆ کار دوو ببوورە چونکە ئیسرائیل ڕێکوتنامەی ئیبراهیم لە چیوە هات چوو بە وڵاتانەی وتوتی کاکە کەس ناتان پارێزێ ئەمریکا من تەکنۆلۆژیا و هێزم وەرن ڕێکەوین دژی ئێران جا ئێستا ئێران کۆتایی بەو استراتیژی ئیسرائیل هێنێ بۆ هێرشان ئەمە یەک دوو بەتەنیشتی لێدوانە جۆرا و جۆرەکانی ترمپەوە کە تۆزە پێشسا باسم کرد دقەیە وەکو بزنسمان قسەیکات دقەیە وەکو فەرماندەی سەرباز ئێران هاتووە ڕۆڵەکانی دابش کردووە زۆر بە ئاسانی ئێرانەکانیش مامەڵ لەگەڵ دۆخە جیاوازەکان ناکەن یعنی بۆ نمونە قالی باف دێت ئەڵێ ئەلعین بالعین چاو بە چاو چیم لێ ئەەکەی من ژەوت لێ ئەەکەمەوە ئەم قسەیە مەرجنیە بڕاتە سەر بەڵام قسە دوجار ورەیەکە بۆ ئێرانەکان و مەدانێکی دیبلۆماسییان لەناو میدیایە بخۆی کاتەوە کەناڵێک بخۆی کاتەوە لاریجانی ئەڵێ چی ئەڵێ گەروی هورمز تەنیا بۆ دوو حاڵت بەکاردێت زیاتری نییە یان ئەبێتە سەرچاوێکی ئاشتی بە ڕۆژهڵاتی ناوەڕاست یان ئەبێتە سەرچاوێکی شەڕ کامیان تای وەرن مامەڵە گەڵا بکەن ئەم قسەیە ڕێگەمان بەسێتەوە بە وەڵامێکی ڕاستەوخۆ بۆ دۆناڵد ترەمپ کە لە قسەکانیان ورد قسە ئەچنێ ئەمانیش بم شۆی مامەڵە گەڵاکەن پزیشکیان بۆ خۆی باڕاستی جیاواز دەگەڵ ئینەکانە مامەڵاکە ئەمڕۆ پزیشکیان زۆرترین پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ دەرەوەی هەبووە لەگەڵ سەڵتەنی عەمانە هەیبوو لەگەڵ رووسیا هەیبووە لەگەڵ وڵاتانی کەنداوە بەشێکیانە قسەی هەبووە و لە هەموو قسەکانیشیا ئەمەی تۆخ کردوێتەوە کە ئێمە ئامادەی ئاشتین بەڵام کام ئاشتیەکمان ناوێت ئەمڕۆ ڕاگرین سبێن دەست پێ بکەینەوە کەوە استراتیژی ئیسرائیلە ئەمە قسەکەی دۆناڵد ترەمپ پیشەکە ئەو ڕۆژە وتی پێرێ دۆناڵد ترەمپ لە یەکێک لە قسەکانی وتی چی وتی من نامەوێت ئێستا شەڕا بگرم دە ساڵ کە دەست پێ بکەمەوە بۆیە وەڵامدانەوەی ڕاستەوخۆی ئێرانەکان بە شێوازی جیاواز هەتا بۆ نمونە دۆناڵد ترەمپ وتی لە کەشتیەکی ئێمە بە گەروی هورمز تێپەڕێ دوێنێ شەو هین وتی قالی باف وتی وەڵام مەگە بە پلەیستیشن هەر بە قسەکە وای کرد وتی مەگە بە پلەیستیشن لێوە ڕادیکەن کەواتە ئەمانیش هاتوون مامەڵ لەگەڵ ئەم جۆری مامەڵ دۆخەیەکەن بەتەنیشتی مۆکاک زانە شتێک کە زۆر گرنگە چاوی بخەینە سەر بریتە لە ئایا داهاتووی ڕۆژهڵاتی ناوەڕاست و داهاتووی جیهان بە لە دوام شەڕای بەکوێیەکات چونکە ڕەنگە قسەکردن لەسەر شتەکانی ئێستا هەواڵەکانی ئێستا تەحلیلی خێرای دۆخەکە بەشێک بێ لە بەدڵنیایی و ڕوئیا کە ڕویا بدا بە ئێمە و بە بینەریش بە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان کە جۆرە جۆرەکان لەسەر چ بنەماگەتوان مامە لەگەڵ داهاتوی خۆیان بکەن ینی بۆ نمونە سەروەتمەندە گەورەکانی ئێمە و بەرهێنەرەکانی ئێمە ئێستا نیشانەی پرسیاریان لەسەری شوکاریان دروست بووە ئایا چۆن مامەڵە بکەن هەر لێرە چەند ڕۆژی ڕابردوو باسی شتێکم کرد لە ساڵی 2022 تا 2024 280 بەرهێنەری گەورەی بەریتانی لە بریتانیا لە تاکس ڕائەکەن دێنە دوبەی دانیشن بەڵام دۆخی دوبەیمان بینی کە بە چاڕاست وێنەی دوبەی تەواو شێوە باشە ئەمە بۆ هەموو ناوچەکە کاریگەری ڕاست و خۆیە بێت یەکێک لە گەورەترین کاریگەریەکان کە ئێستا پسپۆڕانی بواری ئابووری باسیەکەن بریتە لە ئەگەری بەرزبوونەوەی نرخ کە زۆر مەفشارێک سەر دۆناڵد ترەمپ و ئیدارەکەی زۆر تەنیا ئەمریکانی ئەم مۆزوعە کە زۆر مەترسی ئەم شەڕە دروستەکە کە ئەگەری زۆرە کاک زۆر ئێمە بینیمان بۆ نمونە کۆرۆنا کە هاتە پێشەوە خۆ کۆرۆنا حاڵەتێکی زۆر نۆرمالیش بوو نەشەڕێکی بوو نە هیچ بەڵام استراتیژێک بوو کە دنیای گرتەوە لە دوای کۆرۆناوە گەستێتکەی هەموو شتێک بە شوازی شەوەزگان نرخی گۆڕا هەڵاوسانێکی زۆر وانە هەر نرخی بازار کەشتومە خەڵک ئێستا بۆ نمونە ئەڕواتە مارکێتێک کەروپەلی ماڵی ئەم مانگی خۆی کڕێ نرخەکان گۆڕاوە پێش 2020 ئەیتوانی بە 100,000 دینار بۆ نمونە حسابی مانگێکی خۆی بکە ئێستا گەشتە 170,000 دینار بۆ نمونە من پسپۆری ئابوورین بەڵام لە ڕووی ژمارەیەوە ئەڵێم ئەم دۆخە مەترسی گەورەکە پسپۆری ئابوورینە من لەناو خەڵکای گیرفانی خۆشمانە بینی ستاگفلیشن چییە بریتە لە بەرزبوونەوەی نرخەکان بە تەنیشتی هەڵاوسانی اقتصادی گەورەوە نرخ کاریگەری زۆر لەسەر دروستە بێ و ئەگەری زۆرە ئەمە بێتە نیشانێکی پرسیار و بابەتێکی گەورەی توێژینەوە بۆ توێژێرەکانی بواری اقتصاد کە بێن لەسەر ئەمە بۆ 5 ساڵی داهاتوو بەرنامەی خۆیان دابڕژن و هاوکاری خەڵک بکەن دووەم بابەت کە زۆر گرنگە و تا ڕادێکی زۆر ئەتوانم بڵێم سەرداوەکانی دەرکەوتون بریتە لە گۆڕانی یان گۆڕینی هاوکێشە ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕۆژهڵاتی ناوەڕاستی گەورە ڕۆژهڵاتی ناوەڕاستی نوێ کە ئەوەی کە ئێستا ئیسرائیلەکان بانگەشەی بۆکەن سەرداوەکانی دەرکەوتون کامیش بەچیەوە هاتووە یەکەم شت خەریکە وردەوە دەوای لێ دێت ئێمە لە دەوڵەتی ناوەندیە ئیتر
خەریکە ون نەبین یعنی خەریکە دەوڵەتی ناوەندی دەوڵەتی دەسەڵاتی ناوەندی لای ئێمە وردە کاڵە بێتەوە و ڕۆژهاتی ناوەڕاستە یان تۆ بەرژەوەندی لەگەڵ ئەمریکا و هێزەکانە هەیە یان دۆخت لە مەترسیایە و ئەمە تا ڕادێکی زۆرمان خاتە بەردەم ئەمەی کایە چۆن بتوانین سەری دۆخی ڕۆژهاتی ناوەڕاست بکەین لە چیەوە لە شفتێکا کە دروست بووە لە ئاڵگۆڕێکا کە دروست بووە لە بابەتێکی انتقالێکە هاتووە ئێرانمان هەیە تا ساڵی 2024 تا 7 ئۆکتۆبری 2024 باوادا 23 تا وای دابنی ئێرانمان هەیە بە هەژمونێکی فراوان لە ڕۆژهاتی ناوەڕاستە بەڵام لە دوای ئەوە ئیسرائیل دێت ئێمە لە هەورامان کاکوژە قسێکمان هەیەڵێ بەفر بێ باران بێ هەر باران بێ هەر لە بەفرەچێتەوە یعنی بۆ ڕۆژهاتی ناوەڕاست ئێران حکومی بکاوەکو هەژمون ئیسرائیل بکات جیاوازێکی نییە کورە ئیسرائیلەکان هێشتا چنە بۆڵێن ئەنجارنەوەی تووشکایە نافتەلی بەنێت سەرۆک وەزیران بووە ئێستا ئۆپۆزیسیۆنە کە سەری دۆخەکەی کاریگەری جیاوازەکان ئەبینی کاکزانە یەکێکی تر لە بابەتەکان کە ئێستا ئەگەری زۆرە ئێمە بتوانین لی تێبگەین بریتە لە ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێ بێتە سەرچاوی وزە بۆ ئەوروپا بۆ دەرەوە بۆ نمونە هەندێک حاڵەتی جیاواز مامەڵی پێوەکە ئێستا رووسیا لە حاڵتی بەهێزی خۆیان رووسیا بە چاوخستنە سەرم شەڕە بینی کە جار لەلایەکەوە ئەو خەریکە بۆ خۆی لە ئۆکرانیا شەڕی خۆی کات و کەس ناچە بەلایەنە میدیای کەڤەریەکانە وڵاتێکی ئەوروپی ئیدانەیەکانە هیچ کەس لەم لاوە چین لە جوڵەی خۆی بەردەوامە چین لە ڕۆژهاتی ناوەڕاستە دوو ئامانجی سەرەکی هەیە یا دوو استراتیژی سەرەکی هەیە دانێکیان بریتە لە اقتصادی ئاسایی دانێکیان بریتە لە AI و ئێستاش تا ڕادێکی زۆر خەریکە مامەڵەکان لەگەڵ ڕۆژهاتی ناوەڕاستە لەگەڵ واتانی کەنداوە ئەگاتە ئاستێک ئەوێت جێگرەوەی ئەمریکا بێت لە داتابیسەکانی کەمێک پێ سەبەسمان کرد کە ساڵح موسلیم کۆچی دوای کرد ئێستا تەرمی بەڕێزیان بەرەو خوا لێ خۆش بوو بەرەو ئەوە بەڕێکرێ ئەمە ئەو ئەمبوڵانسێ کە تەرمی خوا لێ خۆش بوو ساڵح موسلیمی تێدایە ڕۆحی شاد بێ بەرەو تۆ بەعەدلی یان پزیشکی دادی بەڕێکرێ لە شاری هەولێر بڕیار سڵاو لێ بێ چ زانیاریەکەت هەیە لەسەر کۆچی دوایی خوا لێ خۆش بوو ساڵح موسلیم سەیری وێم کردو ساڵتان لێبێت دیارە ئێواری ئەمڕۆ لە یەکێک لە نەخۆشخانەکانی قەزای عنکاوە لە شاری هەولێر ساڵح موسلیم بەهۆی نەخۆشی گورچیلە گیانی لەدەستداوە وەکو ئێستاش لە دیمەنەکان بینیتان تەرمەکەی گەشتە پزیشکی دادی هەولێر ئەم شەو لێرە دەمێنێتەوە و بەگوێرەی ئەو بەرنامەی کە دانراوە بەیانی سعات 8 لە پزیشکی دادی هەولێر بەڕێ دەکرێت بۆ ڕۆژئاوای کوردستان وەکو ئێستاش ئەگەر کامێرەمانەکەم نیشانی بدات خەڵکێکی زۆر لە هاوڕێیانی لێرن کۆبوونەوە بە شێوەیەکی گشتی لێرن دەیانەوێت ئەو لە دەم چەند کەسێکیان وەربگرن زانم پەیامی ئەوان قسەی ئەوان سڵاوتان لێبیت ڕاستە و خۆ لەگەڵتان باشە پەیامیوە چینە وەی کۆچی دوای ساڵح موسلیم نەری بۆ ساڵح موسلیم زۆر باشە دیارە ئەمانە بەشێکی دیکەش کە لێرن دیارە تەرمی دیکەش لێرە هەیە و بەشێکی دیکە کە ئەوانەی لەکوانە بوون ناویست قسە بکەن نانەوێت دەرکەون زانە چونکە خۆ دەزانی بەشێکیان کە لێرن حەز ناکەن خەڵکی ڕۆژاوای کوردستان بەڵام نایانەوێت قسە بکەن لە بەردەم کامێرە بەڵام ئەوەی هەیە وەکوتم مەراسیمەکە بەو شێوەیە دەبێت بڕیار وایە بەیانی ساعت هەشتی بەیانی تەرمەکەی لە هەولێر لە پشتیم لە پزیشکی دادی هەولێر بەڕێ دەکەوێت بۆ ڕۆژاوای کوردستان و دواتر هەم لە ڕۆژاوای کوردستان پرسەی بۆ دادەدرێت هەم لە هەرێمی کوردستانیش پرسەی بۆ دادەدرێت دەمەوێت ئاماژە بۆش بکەم ڕۆژی چواری ئەم مانگە ساڵح موسلیم لە نەخۆشخانەیەکی قەزای عنکاوە خوێندراوە چونکە ماوەیەکی زۆرە نەخۆشی گورچیلەی هەبووە بەوتەی یەکێک لە کەسوکارەکەی کە بە کورسادنووزی وتی لە مێژە ینی چەند ساڵێکە کێشەی گورچیلەی هەبووە و باسیشی لەوە کرد ماوەی چەندی ساڵە لە نەخۆشخانەکانی سلێمانی لەوێ چارەسەری وەرگرتووە و ینی بەگوێرەی ئەو ڕێنماییانەی کە پزیشک بۆی داناون هەفتانەیە چەند ڕۆژدارێکە گورچیلەی بۆ شوراوە یاخود غەسلی گورچیلەی بۆ کراوە و کێشەی نەبووە بەڵام دواتر ڕۆژی چواری ئەم مانگە هێنراوەتە یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێر وەکوتم لە شاری هەولێر و بەداخەوە ئێوارەی ئەمڕۆ بەهۆی وەستانی گورچیلەکانی گیانی لەدەستداوە و ئێستاش وەکو بینیتان تەرمەکەی گەشتە پزیشکی دادی هەولێر و بەیانیش لە مەراسیمێکدا لە هەولێرەوە بۆ ڕۆژاوای کوردستان بەڕێ دەکرێت چونکە خۆی خەڵکی کۆبانەیە خەڵکی ڕۆژاوای کوردستانە بۆیش دەبردێتەوە لەوێ بە خاک دەسوێردرێتن و دواتر لەوێ پرسەی بۆ دادەنرێت و لە هەرێمی کوردستانیش پرسەی دیکەی بۆ دادەنرێت.
بەڵێ بڕیار سپاس دەکەم سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکان سەرنجێتەوەی کەم ئەو قسانی کە گرنگ بوون بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست و بۆ دنیا عرضم کردی لە ڕووی اقتصادیەوە ئەوە باسم کرد کە ئەگەری بەرزبوونەوەی نرخ بۆ تەویەکی لە بابەتە گەرمەکان کە بە هیوان مەمە بە زووی چارەسەر بکرێت بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست چونکە کاریگەر ڕاستەوخۆی لەسەر تاک بە تاکی کۆمەڵگەکان هزار تن مادەیە لە دەریایە ینی لە دوبەی هەندێک شەریکەڵێن تاو شت نانێرین چکە هیچ هینێک نییە دووەم شت کاکزان عرضم کردی بریتێ لە هەوکێشەی ڕۆژهڵاتی ناوەڕاست کە تا ڕادێکی زۆر گۆڕانکاری بەسەرا دێەوە سێم بابەت ئەوەیە کە ئایا بۆ عێراق چی گرنگێکی هەیە زۆربەی تێگەشتەکان بەو ئاراستەیان ئەگەر عێراق بتوانێت سەقامگیری سیاسی خۆی بگرێتەوە و ئەو باڵانسەی کە لە عرضم کردن لە 12 ڕۆژەوە تا ئێستا بەردەوامی پێداوە سوودانی وەکو عرابی ئەم باڵانسە ئەناسرێ درێژە بەم دۆخە بدات ئەوە عێراق توانێت بێتە سەرچاوێکی وزەی گرنگ بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ ئەوروپا و بۆ دەرەوە و ئەمە تا ڕادێکی زۆر کاریگەری لەسەر داهات تاکی عێراقیەکانە بێت چونکە عێراق ئێستا زمینێکی زۆر باشە بۆ گەشەی اقتصادی ئەگەر وەگوتم بتوانێت ئەم هاوسەنگە ڕابگرێت و دیبلۆماسیەتی خۆی پەرە بێدات بابەتێکی تر کە ئێستا زۆر گرنگە لە دنیاە کاری لەسەرەکرد بریتێ لە پیشەسازی درۆن ئێمە پێشتر بینیمان ئەمریکا چەند جارێک لە ئەکرد بۆ نمونە خەڵکی تر وڵاتانی تر ڕخنیان لە ئێرانە کرد وڵات تۆ درۆنە دەی بە رووسیا بۆ شەڕی ئۆکرانیا و تا ڕادێکی زۆر نمونەکان شەم بڵاو کردەوە ئەو درۆنانی کە لە ناو ئۆکرانیا بەکارە هاتن ڕووسەکان بەکارێنە ئێستا بەرەوە ئەو ئەڕوات ئایا هەر بەڕاستی ئەم هەڕەشە گەورەی کە بەلانی کەم بۆ 5 ساڵی داهاتوو لەسەر دنیای دروسە بێت ئەم درۆنە بۆ چمە بەستێکی تریش بەکاردێت تەنیا ئەمە بەستی شەڕە یان ئەکرێ وەکو مادێکی ئاشتیش سوود لە درۆن وەربگیرێ بۆیە هەندێک وڵاتانی ئەوروپا ئەمڕۆ بە دیاریکراوی هەندێک لە ئاژانسەکان باسییانەوە کردووە کە وڵاتانی ئەوروپا بیلەوەکەنەوە کە پیشەسازی درۆن گەشە پێ بدەن بۆەوەی کە درۆن تەنیا وەکو کچێکێکی مەترسیدار بەکار نێت بە پێچەوانەوە ئەکرێت بۆ کۆمەڵێک کەناڵی ئاشتی بەکار بهێنێت کەواتە لە کۆی گشتیای ئێمە ئەبینین ڕۆژهڵاتی ناوەڕاست وە بەشێکە بێت لە گۆڕانکاری گەورەکان کە تەنها خۆی ناگرێتەوە بەڵام کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دنیاشە بێت لەسەر ئاراستە جیاوازەکانی بیرکردنەوەی اقتصادی ئەبێت لەسەر ئاراستە جیاوازەکانی پەرەپێدانی پیشەسازی ئەبێت و لەسەر ئاراستە جیاوازەکانی سەرچاوەکانی وزا بێت کە ئەکرێت لە 5 ساڵی داهاتوە کوتم جۆرێک جۆرەکان ئەو هەژمونەی کە لە ڕابردووە بینیومانە بە ئاراستەی گۆڕانکاری بەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە دوور نییە کە شەپۆلی پێچەوانش دروست بێتەوە بە کاریگەریەکان ئەم جا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە کاریگەریەکان بۆ ئەوروپا و بۆ وڵاتانی خۆراوەش دەست پێ بکەن بەڵام شوێ نامێنێتەوە کاکوشەر ینی پزیشیان لە یەکس پۆستێکی کردووە ئەڵێ پەیوەندیم کردووە بە سەرۆکی رووسیا پاکستان مثلەن دکتۆر باسی کرد بەڵێ عەمان دکتۆر باسی کرد چینیەکان بەنیازن بێنە وڵاتانی کەنداو پێت وایە مەسەلەن لە ڕووی دیبلۆماسی و سیاسیشەوە ئەم وڵاتانەی کە دۆستی ئێران بوونیان ئێران دۆستیان بوو ئیدی قسەیەکەن وەکوڵە قسە ئەەکەم ئیتر قسە ئەەکەم تان سەرەتا شتی سێر هەیە لەم شەڕەیە یان ئێستا ئەمریکا ئەو درۆنی شاهدەی هینی خۆی کۆپی کردووە بە باشتر بە حساب نەزان بینیتانیانە نە ئەمریکا ئەوەی ئێرانی کردووە و ئەینێرێتەوە بۆ زلێنسکیشتی زۆر سەیرە ئەڵێت ئەمریکەکان و ئەو وڵاتان داوایان کرد ئێمە یارمەتیان بین چکە چەند ساڵێکە دەجرویان هەیە لە ئینانی شتی زۆر زۆر سێر هەیە درۆنم نردووە ئەوەی پزیشکیان تەمان رووسیا لەم شەڕایە و ئەمریکەکان بەڵێ ئێستا بۆ نمونەیەک تێمێ باڵێستخانەی ئەمریکا لە ڕیاس گەورەیە گۆشەیەکی سیایەتیایە ئێران لەو گۆشەیەوە کە سیایەتیایە ئەمریکەکان ئەڵێن ئێران ئەم تەکنۆلۆژیا ئەم سەتلایت و ئەمینەی نییە ئەمەیە رووسیا یارمەتی هەتا پوتین بەڵێ هەتا پوتین کە ترامپ قسەی لەگەڵ کردو بەشێکی بۆ ئەمە بووە ئەمڕۆ ویتکۆف وتی پوتین ئەڵێ من لەم شەڕیانیم تەمەن وهاڵێ خۆ ناڵێم شەڕێم چینیش بە هەمان شێوە بەڵام بە کورتی و پوختی کە زانە ئەمە قۆناغێکە بوو پێوتە پاکس ئەمریکانە زاڵبوونی ئەمریکا ئەم شەڕە شەڕی زاڵبوونە ینی ڕۆژهڵاتی ناوەڕاست نەکبەتەکەی ئەمە لە چیایە ئەم میلەتانی ناوچەکە بە کوردیشەوە ینی هیچ وڵاتێک هیچ زلهێزێک نەیتوانیوە حکم بکە لە ئاستی دنیاە بەبێ کۆنتترۆڵی ئەم جوگرافیایی ئێمە تیاژین هەتا پێش وزە ینی لە خۆناغی پێش وزەشە لەو ڕۆژۆی ناپلیۆن هاتۆتە میسر ناپلیۆن کاتی خۆی بۆ هات میسری داگیر کرد کاک زانە هات لە ڕێگەی میسرەوە ڕێگە لە با بڵێن بەریتانیا لە هندستاندا ببڕێت چونکە هندستان سەرچاوەیەکی گەورەی ئابووری بوو بۆ بەریتانیا کەنداوی سوێز دروستکرا بۆ نمونە ئەمەی گەروی هورمز هەیە کەنداوی فارس لە پاڵ ئەوروپا
لە پاڵ ئاسیایە سێ شوێنی استراتیژی بوون بۆ ئەمریکا بەتایبەت ینی نیوەی یەکەمی سەدەی بیسەم چکە شەڕەکان لەوێ بوون ئەمریکا زۆر تەرکیزی لەوێ بوو ئەم شەڕی زاڵبوونە یعنی سەباسی عێراق کرا کاکتۆر باسی کرد بۆ وتی من مالیشیم قبوڵ نییە بۆ سوودانیان بەدڵە لە هەزار کۆبوونی دیپلۆماسیا بە ئێمە یان تو ئەڵێن کە سوودانی زۆر ڕازین لە ئەوروپیۆم شەکان چکە ئەڵێ کەسێک توانم قسەی لەگەڵ کەم و لە شوێنی شاپێویست بێ بە قسە مەکە ئەمەی ئێرانیش ئەمەیە ینی بەڵگەکەش چییە ڕۆژێکەڵێن بەرنامەی ئەتۆمی ئەزانی من لە شتێکە لەگەڵ دکتۆر کۆک نیم ئێران مێژووی جیۆپۆلیتیکی ڕوبەرەکەی و ئەخوازێ لەم ناوچەیە نییە بێ ئەزانی بەرنامەی ئەتۆمیەکە شادایناوە ئەو سێ دوورگەی ئێستا ئیمارات داوایەکات زۆر جەناوەکانیانم بیرەچێتەوە لە کەنداوی فارزە هورمز و کیش و ئەبوو موسایەکیان ئێکیان ئەبوو موسایە و ئێکیان گەورە بچووکێکی لەگەڵا بەس بیرمەچێتەوە ئەمە هەفتاویەک شادەسی بەسەراگرتەوە ئەزانی موسا سەدر کاتی خۆی کە چووە لوبنان شاناردی بۆ ئەوێ لە پەنجاکانە ینی سێ وڵات هەن لەم ناوچەیە چونکە پیانەوترێ وڵاتی شارستانی تاریخیان هەیە قوڵاییان هەیە یەکیان ئێرانە یەکیان تورکیا یەکیان میسر ئەوەی کە لە دەوری ئێمە نزیکە تەڵان وڵاتی دیکەشان دوورتر ئەم وڵاتانە دامەزراوەیان تایە من بۆیە ئەڵێم ترامپ کەوتۆتە هەڵەوە یاخود ناتەنیاوە باڵی برۆ بتوتی ئەگەر سەرکردایەتێکە ئەوە فرسەتە لە ماڵی خامنەی کۆبوونەوە و هەموو فەرماندەکان لەیان بین ساپەنجای شەکەمان تەواو بووە ئەمە ڕەنگە بۆ سیستەمی شار ڕاست بوو بێ کە شار ڕۆژ داڕوخا ڕەنگە بۆ ئەسد ڕاست بوو بێ ڕەنگە بۆ سەدام و قەبەر بۆ ئێران ڕاست نییە ئەمە بۆ تورکیا ڕاست نییە بۆ میسر ڕاست نییە چونکە ئیسەبوونە لە تورکیا دنیایەک دامەزراوی هەیە تۆ سەرۆکیش نەمێنێ چوار وەزیریش نەمێنێ خۆ حکوومەت دەوڵەت و دامەزراوەیە هەیە لە میسر بۆ نمونە بە هەمان شێو بینیمان مبارەک ڕۆشت با بڵێن هەڵبژاردن کرا نا پێش سیسی دوای کودەتای کرد بارحاڵ مەبەستم ئێرانیش مرسی ئێرانیش بە هەمان شێوە بۆیە ئەمە هەڵەیەکی زۆر استراتیژیە یعنی ئەزانی ئێستا ئەم ڕۆژەنڕاڵێکی پێشووی ئەمریکیەکان کتێبێکی نووسیوە ئەگەر گەڕامەوە وەکو بیرەوەری ئەمڕۆ قسەیە کرد لە کەناڵی MSNBC ئەڵێ ئێمە لە پێنتاگۆن تەبعاً هەموو بۆ هەموو سیناریۆیەک خۆیان پێڵێن وۆرگەیم وەکو یاری ڕۆڵەکان دابەشەکەن کە ئەگەر شەڕ بوو هێزەکان چۆنە بەرەوکوی ئەڕوا ئەڵێ کردومانە ئێمە ئەمەیان نهێنیش نەبوو لە ئیسفهاندا بەزوین بەرەو تاران بڕۆین ئەڵێ قورستر بووە لە داگیرکردنەوەی ئەوروپا لە دووەم جەنگی جیهانیە بۆ ئێمە خۆ ئەوەی عراقچی لە هەموو دنیا و ئەمریکا بڵاو بۆتەوە کە بێژەرەکە وتی ئەوە ئەترسم داگیر بکرێت و سەربازی زەمینیوتی ناچاوەڕێیانی ئەزانی زۆر دەنگیاوەتە لە ناو ڕاگەیانی ئەمریشیا اینجا استراتیژیەکەیان جیاوازە کاکزانە من بۆیە ئەڵێم ئێمە نابێ وەکو کورد بکەینە هەڵەوە ئێرانەکان شەترەنجەکەن دکتۆر وتی ئەمڕۆ ئەم ئەجوڵێنێ ئەو ڕۆ ئەجوڵێنێ ئەمڕۆ دەست بۆ ئەوە ئابا بەس نقطەی زۆعفی ترامپ ناو ئەمریکایە کەسێک هەڵەسێ ئەچێت بنزین بکرێ سەرێکا گران بوو هەر بنزین نییە چکە هەموو شتێک بە سوتەمەنیە هەموو شتێک بە تایبەتی ترامپ لە هەردوو خولەکە کە کاندید بۆ توتی من سەرۆکی ئاشتی دژی بوش قسەی کردووە وتێتی ئێمە غەڵەتمان کرد قەزافیمان لابر غەڵەتمان کرد سەدامان خەڵاتینەوە بڵم دەنێ بەڵێ ئەمڕۆیتر بایدن بە هیچ شێوەیەک هیچ شتێکی نەما لە کرپتۆیە ئەمڕۆ جا لە مەبەستم ئەم وەکو سەرۆکی ئاشتی چکە خەڵکی ئەمریکا کاکزانە ماندوون ئەمریکا کە ڤێتنامی دۆڕاند حتاکو نەوەیە کە بەرامبەر بە سەدام بە حساب سەرکەوتو بوون هەر سەدامیش مایەوە لە ترۆمایە بوو سوپای ئەمریکا ئێستا تۆ هاتووی دوای 20 ساڵ لە ئەفغانستان سەرکەوتو نەبووی باشە لە ئەفغانستان ئێستا ئەمانەڵێ مەسەرەکەوین لە ئەفغانستان هێزی هاوپەیمانی هەبوو لە حکوومەتی دروست کرد هەموو ئاسمانی بەدەستەوە بوو نازانم 50 و 60,000 هێزی هەبوو ناتۆی لێبوو نەتیجەی هەبوو لە ڕووی سیاسیەوە ینی کۆنتترۆلی ئاسمانی لە عێراقا تۆ بیری نایە کەسێک بە نعلێکەوە بە کلاشین کۆفێکەوە شەڕێ کرد بۆیە ئەمەی ئێران کاک دکتۆر شەڕی نابەرامبەرە من زۆر جارێ شوبێنم بە شەڕی خۆمان شۆڕشی خۆمان تۆ بیری لێ بکەرەوە سەدام گەورەترین هێزی هەیە ترسناکترین دەستگای هەواڵگری هەیە پێشکەوتوترین چەک و تانکی هەیە پێشمەرگەیە بە کلاشین کۆفێکەوە ئەمە شەڕی پارتیزانی نابەرامبەرە ئەوەی سەنزووە کە پێم وتی تۆ لە شوێنێکە دەیکە نقطەی زوعفە ناچیت پەلاماری بی خۆ تۆ بە ئێستا ئێران ناتوانێت شەڕی بچێت لە دەریایە یا لە زەمینە لێت بێت پەلاماری ئەوەی ئەمریکا بە بەس کۆمەڵگەی ئەمریشی زانی بوش کە 11 سپتەمبەر ڕوویە پشتیوانی بۆ بوش سەدان 90-95 بوو ئێستا یەکێکی لە ناوە ناشرینەکان لە ناو ئەمریکایە لەبەر شەڕی عێراق تۆنی بلێر
گەورەترینەوە حوت سەرکەوتنی لێ تاریخی حزبی کرێکارانە بەدەستێنە لەسەر شەڕی عێراق سومعەی لەدەستدا یعنی کەس نابێت بۆیە ئەم پسە بەریتانیەکانیش سڵاکەنەوە بە کورتی و پوختی کات لە بەرژەوەندی ئێرانە جوگرافیاکە ئێستا بۆ نمونە ئەم وڵاتانی عەرەبیانە بۆیە کورد زۆر خەتەرانە زۆر ئاگای لە خۆی بێ کاکزانە لەنەوە یەکەوە کە سەدام کۆیتی داگیر کە سەدام بوو بە مەترسی بەسەر ئەم وڵاتە عەرەبیانە کۆیت دوایی سعودیە دوایی بەحرین دوایی قەتەر ئەزانی قەتەر ئەندامی نانائین هاوپەیمانی ناناتۆیە لەگەڵ ئەمریکای ئەمریکا نزیکترین پەیوەندی استراتیژی ناتۆیە کە بەپێی مادەی 5 ئەبێ دیفاعکە ئەو پرسیارم لێ کردی ساڵێ لە ئەنجومەنی یاسایش بەحرین تەرحێکی کردووە بۆ ئەوەی کە ینی تەرحێکی کردووە شەڕ بوەستێ یەک خاڵیتیە رووسیا لەگەڵی نییە رووسیا چین ڤیتۆیان نەکردەوە بەڵام لەگەڵیشی بۆ چونکە تعبیرێکی تیا ئیدانەی ئێرانەکەن لاڤرۆڤ بەڵێن نەخێر شەڕەکە ئیسرائیل و ئەمریکا دەستیان پێ کرد بەبێ ناوهێنانی کە سەر ئەوەیە بڵێن شەڕەکە بوەستێ کێشەکە لەسەر عەربی شەروان وت سیانزە وڵات کۆنگرێکی کە قسەی کرد کاک دکتۆر کاک زانە ئەم وەزعی کە خەریک و تووشمانکە لە ڕۆژەڵات و ترامپ قورکا بەسەرمانە پشوبانیان بە نەوە یەک سۆڤێت لە داڕوخان نابوو چینیش تیانە منسکۆ ڕوویدا بوو وەزعی خراپ بوو لەگەڵ ئەمریکا بوون ئێستا لە ئەنجومەنی ئاسایش ئەم دوو وڵاتە لەگەڵ ئەمریکا نابن ینی لەبەرەوە ئەوەی کە هەرێمی کوردستان هەیە ئەم دۆخە هەیە بڕیاری ئەنجومەنی ئاسایشە تا ئێستا ماوە تۆ زمینەیەکی نێودوڵتەنانەت تورگوت ئۆزال ئێران ئەو کاتە چوون وتیان کاکە ترسیان هەبوو لە قەیرانە مرۆیەکە و ئاوارەکان ئەوانیش لەگەڵمان نابوون هەر فەڕەنسا و ئەمریکا ئەوانە نەبوون مەبەستم چییە لەمەیە جوگرافیای شەڕەکە کاتەکە زۆر شتی ئێستا ئەمریکەکان 6 سەرباز کوژداوە ئەمڕۆڵێن 80 کەسیش برین نارە لە ئێران چەند کەس کوژداوە 2000 کاریگەری دانانا لە ناوڕێی بۆ چکە دووەکو ئەمریکانیە ڕێی گشتی دەوری هەبێت کەس لەوێ سەربازێکە کوژرێت خەڵکەڵێ کاکە ئەم سەربازە بۆ کوشراوە بێ زەحمەت دیفاع لە بەرژەوەندی و ئەمنی قەومی ئەمریکا نەخێر ئەمە شەڕی ئیسرائیلە ئەبێ کۆتایی پێ بێنرێ لەبەرەوە ترامپ یەکشت بکەن بە پێوەرکە زانە کە ترامپ بوتی وەزعمان زۆر باشە دڵنیا بە وەزعەکە باش دڵنیا بە چکە هەر وایە تەبیعەتی وایە ینی خەبەرەکان کە دێن ینی بەڕاستی بەس ئێمە ئێستا من ئەوە ئەڵێم ئەمە ئێستا بەشێک نین لەم شەڕە ئەتوانین ئەم درۆنوشتانش زۆربەی لە ناو عێراقەوە پێشتریشە بوو خۆتە زانی چکە زۆر خەتەرە بێت لەسەر ئێمە ئەگە بەردەوام بێ ئەتوانین ڕێگەی لێ بگرین بە بڕوای من بە ڕێگای دیبلۆماسی ئەو کەناڵانەی کە هەیە عێراقیش هەوڵەدا سیاسەتێکی باش پێڕەوکاتە لە ئێستاە تۆ وڵاتانی کەندا و هەمووی لەژێر هێرشە داوای ڕاگررتنی شەڕەکە مانای وایە شتێک زیاتر لە تۆ ئەزانی خۆ ئەو بە قووەت بێ بە دەوڵەت بێ بە سەرمایە بێ بە هەموو شتێک بێ لە تۆ زۆر بەهێزترە لە عێراقیش بەهێزترن بۆیە بۆ کورد زۆر گرنگە جارێ تەماشاکەر بێ بەڵام من بۆ خۆم ئەو فاکتەرانی ناو ئەمریکا کە سەیری یەکەم ئەو فاکتەرانی ناو ئێران کە سەیری یەکەم دڵنیان ئەم شەڕە بە وەکو سەرکەوتنی سیاسی چکە جەنگیش وەکو وتم ئامرازێکە بۆ دەستکەوتی سیاسی گەرێران ئەو ژێمەنە گۆڕەکەواتە سەرکەوتووە بەس بمێنێتەوە سەرکەوتووە بەڵام لەوە خراپتر بە بڕای من ئێران لە ڕووی عسکەریەوە تونترە بێتەوە هانی ڕۆڵی کۆمەڵێک دامەزراوەی لاواسترە بێ وەکو میسری لێدێت کە میسر هەمیشە سوپا پارێزەری دەوڵەت بووە ئەم سوپای پازدانە بەڕاستی ئەبێ بە پارێزە وەکو سەرەتای شۆڕش و ئەوەی کە خامنەی لە مانگی ڕەمەزان لەگەڵ عایلەکەیە وەکو ئیمامی عەلی وەکو کەربەلا و ئیمامی حەسێن شەهید دەکەن ئەمە خوێنێکی ترەکاتەوە بەناو چکە ئەم سوپای پازدارانە بیری نەچێت کاتی شەڕی ئێران و عێراق وەکو وتم هەمویان 1970 ساڵ بوون دوای بوون بە فەرماندەوە ئەوە جیلێکی نوێ دێتە پێشەوە کە تونترە بێت لەو جیلە چکە ینی ئەگەر لە دیدگەی ئەوە دکتۆریش ڕەنگە بتوانێت لەسەرەوە تۆزێ قسەمامۆ بکە لە دیدی شیعەیە تۆ خامنەی کەسێکی ئاسایی نەبووە کە تۆ ئاوا بیکوژی وە سەرەتاش وایان لێکردوتیان ئەمە خۆی شاردۆتەوە ئێستا هەموو دانی پیانن لە ناو ماڵەکەی خۆیان بووە هیچ خۆی نەشاردۆتەوە چکە خێزانی لەگەڵ بووە مناڵ و کوڕەزا و بووکی لەگەڵ بووە ئەوەشتی کە تۆ ئەیبینی لەسەر جادە کاک هەزانە ئەم ئەمریکەکان سەریان سوڕماوە چکە من زۆر متابعی سیاست وینی ئەمریکاکە ینی ئەو هەموو خەڵکە بکۆ بێتەوە لە مەیدانی ئینقلابە ئەمڕۆ کۆمەڵێک فەرماندە وەزیریان ناشت ئەڵێن هەیلەوە ئێوە بە ئێمە تاوت خەڵک ڕاپەڕێتیشی حکوومەت ئێستا پێچەوانەکەی ئێستا ڕێک وستمەوە بڵم هەواڵەکان هەندێک پێچەوانە ئەبن ینی بۆ ئەوەی تۆ بەڕاست و دروستی بێ ئەبێ لە هەردوو لاوە سەیریکەی لەموو گۆشەکانەوە سەیریکەی یعنی ئێستا ئیسناڵێ خەبارگوزاری فارساڵێ ئەو لە زاری پارێزگاری هورمزگانەوەڵێ
ڕاست نییە بەندەر عەباس و سار بەندەرانوانە کاری تێدا کرد زم زۆڵی تێدایە و شتێکی وانە ئەڵێ ئەوە هەمووی پروپاگەندەیە چکە زۆرترین نەوتی نردووە کاکە لەم ئەو پروپاگەندانەی بەردەوام ینی شتێک ئەڵێ ئەو ترێکە ئەلەساس تەواو هەم شتێک کۆتایی هاتووە باسم کردێک بەشێک لە شەڕەکە ئەوەی کە مامۆستا کاکوشاش باسی کرد ئەو سێ هینەی کە ئەڵێن جەزیرە بچووکە هەمە بە موسا هەم تونوی گەورە تونوی بچووکی بەڵێ ینی هەر سێکیان بەشێکن لە ئەوەی کە زۆر ئیمارات زۆر بەدوایانەوەیە و ئەگەر سێرچی بۆ بکەی کاتی خۆی ئینگلیزی لێ ئەڵە داگیرکراوەکانی ئیمارات بەڵام ئێستا ئەمریکا ئەوێت چی بکە بەشێک لەو شەڕێکە لە باشووری ئێران دروستی کردووە بریتێ لە شەڕێک ئەوێ هەر جۆرە بۆ وڵاتانی کەندا و هەمدا بۆی کە ئەوە بەشەکەی خاکەی خۆتان بۆ گێڕینەوە ئەگەر توانیمان داڵبین بەسەر شەڕەکەیە کاکزانە مامەڵەکن لەگەڵ دۆخی ئێرانە لە چەند ڕوویەکەوە باسی دیکەین لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی خۆبرەکان ئەنجومەنی شارەزایان بۆ هەڵبژاردننی ڕابەری نوێی کۆماری ئیسلامی ئێران کە لە چوارچێوەی باوەڕیانە بە پاراستنی مقدس بریتە لە ئایەتوڵا خامنەی بریتە لە کۆماری ئیسلامی ئێران بریتە لە بەیتی ڕاهبەری و ئەمان کار بەو ئاڕاستەیە ئەکەن کۆ پێیان وایە پاراستنی مقدس واجبە لەسەر تاکی هەموو تاکێکی مسلمان لە هەتاوە ئایەتوڵا سیستانی ئەڵێ جیهادی کیفاییە جیهادی کیفایی ینی ئەکرێ کۆمەڵێک خەڵک بیکەن کۆمەڵێکیان نەکەن بەڵام لای ئێرانیەکان لای زانایانی قوم بریتە لە جیهادی عین ینی تاک کە بوو بە جیهادی تاک ئەو کاتە مەجلیسی خۆبرەکان وەکو جیهاد مامەڵ لەگەڵاکە مەجلیسی خۆبرەکان کێیە با حەزەکەم یەک ڕوونکردنەوەی زۆر بچووکی لەسەر بدەم خۆی ئەوە زۆر گرنگە ئەو سیستەمە ئالۆزەی ئێران تی بگەین ئەمە سیستەمێکی ئالۆزەیە هەژوێ لە قوڵایەوە هێنێ کاکزانە ئەم هەشتا کەسەی مەجلیسی خۆبرەکان کێن ئەمانە بریتین لە نوێنرانی پارێزگا جیاوازەکانی ئێران کە نوێنراتی ئەکەن بۆ ماوەی 4 ساڵ و مەجالیان هەیە کە 4 ساڵتر خۆیان هەڵبژێرنەوە کە بچنە ناو ئەنجومەنی شارەزایانەوە کێکێک لە گەورەترین ئەرکەکانیان بریتە لە چاودێریکردنی مادەی 111 دە قانونی ئەساسی ئێران کە بریتە لە مامەڵەکە لەگەڵ ڕابەرە چاودێری تەنانەت لاشی بەنەگەر لە هینی ئەگەر کێشەی عقلی ئەنجومەنی خۆبرەکان ئەگەر بڵێ ئەگەر کێشەی ئەوان دایانێن ئەگەر کێشەی مردنی بۆ دروست بۆ ئایەتوڵا خامنەی کە تا ئێستا ئەم 88 کەسە چۆن هەڵبژێرن لە ناو هەموو پارێزگاکانە پشکی جیاوازیان هەیە بۆ نمونە پارێزگای تاران 16 کەسی بەرەکەوێت پارێزگای خوراسانی ڕەزەوی 6 بەرەکەوێت پارێزگای سنەی ئێمە بڵێ کوردستانی خۆمان دوانی بەرکەوتووە کە هەردووکیان ئەوە مامۆستا ڕۆستەمی کە ئیمام جومعەی شاری سنەی وە لەگەڵ مامۆستا لالودی هەردووکیان دوو کەسایەتی سونەی کوردن و نوێنەراتی کورد دەکەن لە ناو ئەنجومەنی خۆبرەکانە بە هەمان شێوە لە کرماشان دوو زانامان هەیە کە ئەوان زانایانی ئەهلی شیعین و نوێنرایەتی کرماشانەکەن بۆ ناو ئەنجومەنەکە لە ئیلام بە هەمان شێوە کەساتی تری کوردمان هەیە لە سونەکانی زاهیدان و بەلوچستان نوێنەریان هەیە لە ئەنجومەنەکەیە ئێستا هەواڵێک لە دوێ بڵاو بووەوە ئەڵێ 1800 مامۆستای ئاینی لە سنە بەیعەتیان بەڕابەرداوە بەیعەت بریتی لە چی بەیعەت بریتی لە دانان لە ڕووی مەزهەبیەوە بە کەسایەتیەک کە ئەکرێت بڕواتە جێگەی تەقدیس جێگەی مقدس خۆی ئێمە کێشەیەکمان لەگەڵ هەڵبژاردنەکەی هەبوو چکە بەپێی هەموو ئاماژەکان هەتا ئاماژەکان ناو خودی ئێرانیشەوە لە ترسی هێرشەکان نەتوانرا کۆبوونەوەکە بە سەلامەت سەر بگرێت چونکە لە سێم ڕۆژی شەڕەکەیە باز لەوە کرا کە بارگای سەرەکی ئەنجومەنی خۆبرەکان لە شاری قوم کراوەتە بەرهێرش و بەڕاستی ژوێنەکانی بڵاوبوونەوە بەڵام کۆبوونەوەی تیان نەبوو ئیسرائیل یەکەم جاوتی کوشتومان بەڵام کەسی تیان نەبوو چکە ڕۆژە تعتیل کرابوو لە دوایەوە چەند هەوڵێک هەبوون بۆ کۆبوونەوەکە بەشێکیان لە زانیاریەکان لەن کۆبوونەوەکە بە ئۆنلاین کراوە بەشێکە لەن نەخێر کۆبوونەوە بۆ دیاریکردنی ڕابەر ئەوەندە ئەرکێکی گرنگە و بەشێکی لە جیهادە کەواتە ناوێت بە ئۆنلاین بکرێت چیان کردووە دوو ڕێگاریان کردوتە بەر بەشێکیان نامەی ڕاستەخۆیان بردووە فۆرمیان بردوتە ماڵەکانیان و گەڕاندویانەوە بۆ بەشێکیان کۆبوونیان پێکردوون لە مەجموعە ئێمە ئەزانین کە بە 53 دەنگ کە بە پێی وتێ زۆرینە توانرا کە ڕابەر هەڵبژێرێت ئەنجومەنی خۆبرەکان زۆرینەیان ڕۆڵیان هەبوو لەمەیە بۆ ئەمە هاتن لە ڕووی مەزهەبیەوە دوو شتیان تۆق کردەوە یەکەمیان برتی بوو لە سلۆگانی خامنەی دروشمی خامنەی ئێمە زانین 36 ساڵە خامنەی وێنەکەی ناوەکەی ڕەمزەکەی بەشداریکردن لە کۆڕە شیعریەکانیە پەیوەندی کۆمەڵایەتەکانی پەیوەندی سیاسەکانی ئاخر گرنگە کاکزانە یەک زانیاری بڵێم لە ساڵی 1970 کە ئایەتوڵا خامنەی بۆ بەڕابەری کۆماری ئیسلامی ئێران یەک سەفەری دەرەوەی وڵاتی نەکردووە یەک سەفەری دەرەوەی وڵاتی نەکردووە ئاخیر سەفەری کە کردوێتی لە 79 بووە چەند مانگێک پێش کۆتی دوای ئایەتوڵا خومینی ئەو کات سەر کۆماریان بۆ چۆ بۆ چین و بۆ کۆریا لە دوای ئەوە سەفەری دەرەوەی وڵاتی سەفەر ناکە هەموو کەسێک بچێ بۆ لای مەرجع بەڵێ سەفەری دەرەوەی نەکردووە کەواتە گرنگی تەقدیسەکە لەمەیە ئەمان هاتن چیان کرد هاتن جگە لە داڕشتنەوەی سلۆگانەکە
ینی بۆ نمونە لەناو ئێرانە ئێستا ئەو دروشمانەی کە ئوترێنەوە بۆ ئاەت الله هەڵبژاردننی ئاەت الله خامنەی مشتبا خامنەی کەمتر ناوی مشتباش بەکارێنن هەرم ئاەت الله خامنەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بۆ هێشتنەوەی ئەو ذهنیەتەیەکە لە ئەو یادەوەریەیە ئەو تەقدیسەیە دوای ئەوە چیان کرد پرۆسەی بەیعەت دەستی پێکرد لەناو ئێرانە پرۆسەی بەیعەت بۆ داڕشتنی دوویش بوو یەکەمیان بۆ پەردەپۆشکردنی ئەگەر کەم و کورتێک هەبێ لە بڕیاری ئەنجومەنی خۆبرەگان ئەنجومەنی شارەزایانە بۆ هەڵبژاردننی ڕابەر دووەمیان بۆ زیندوو هێشتنەوەی خوێنی ئاەت الله خامنەی بوو بەیعەتیان دروست کرد و بەیعەتیان ڕاگەیان لە کۆماری ئیسلامی ئێران پاش ڕاگەاندنی ناوەکەی کاتژمێر 3 هەزاران کەس لە تاران لە مەشهەد لە قوم لە شارجیاوازەکان هاتن بڕیاری بەیعەتیاندا بە ئاەت الله خامنەی کە مێزان بەیعەت بریتە لە بابەتێکی تەواو ئاینی ئێمە لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەلام لە دوای کۆچی دوای پێغەمبەر لە مەدینە کۆبوونەوە و بەیعەتیان بە ئەبوبەکری سیدیق دا وەکو خەلیفەی یەکەمی موسڵمانان لە دوای وەشەر بەیعەت بەردەوام هەبووە خاڵێک کە تا ڕادێک جێگەی پرسیار بوو بۆ خەڵکی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان شەڕەکەی ناو ئیسلامیش لەسەرەوە بوو کە بەشێکیان ئامادە نەبوون حەسەن و حوسێنەوەان بەیعەت بن یەکێک لە بابەتەکان کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێستا جوڵەی باسوخواسی لەسەر هەیە دوو نقطەیە یەکەمیان ڕەخنەکردنی 1800 مامۆستای ئاینی کە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێران ئەڵێ پەیوەندیان کردووە بەڕابەرەوە بەیعەتیان داوە بەڕابەر 1800 مامۆستای ئاینی ئێمە ئەزانین کە لە کوردستانە بۆ نمونە لە قوم لە هەندێک لە شارەک لە عەفو لە قورووە لە هەندێک لە شارەکانە شیعەمان زۆرە هیچ کەشێکی تیانی لە دەگوڵان هەمانە لە کرماشان هەمانە لە ئیلام هەمانە لە خوراسان هەمانە لە ورمێ هەمانە ئەمە تا ڕادێک دووەمیان برێتی بوو لە چی هات ئێران بەرامبەر بەمە کۆمەڵی ڕێکاری کردوتە بەر ینی زانیاریەکانی ئەمڕۆ پێمانڵێن کۆماری ئیسلامی ئێران لە دۆخی ناوخۆیان زۆر تون بووەتەوە ئەگەر بیرت بێ جەنابەت هەر لێرە باسم دا سیناریۆی کرد بۆ ئێران کە بریتی بوو لە ئێرانستان بریتی بوو لە وڵاتێک بۆ دەرەوە کراوە بۆ ناوەوە تونت ئەوەی کە کاکشاری باسی کرد هەر وەزم سێم شەوی شەڕەکە بوو لێرە باسم ئەمڕۆ ئێران جارێکی تر چۆتە نائەمنە هەندە زانیاری ئەڵەن چی لە ناو گەڕەکەکانی تارانە لە ناو گەڕەکانی شارە گەورەکانە چی کراوە پرزین دانراوە با بڵێن خاڵی پشکنین دانراوە و پشکنەکان زۆر توندر لەگەڵ خەڵکە و ترسی ئەویان هەیە هەمیشە ئەو وروژاندنەی کە هەیە چکە بیرمان نەچێ ئێمە قالی بافەرەڵێ مەسەلەن ئەو پەیام عاتفیانی کە قالی بافێڵێ کاک زانە پێک هاتەی گەلی ئێرانی حەزەکەم یەک زانیاری زۆر کورتی لەسەر بڵێم ئێمە ئێران 90 ملیۆن کەسمان هەیە لە 90 ملیۆن کەسەکە 125 تقریبا 120 نزیکەی 20 ئەوەندە ملیۆنی لە خوار تەمەنی 18 ساڵیەوەیە 9 ملیۆن موچەخۆری تایە موچەخۆری فەرمی لەگەڵ موچەخۆری تەقاعد بەتەنیشتیەوە نزیکەی 5 ملیۆنمان هەیە کە سوودمەندە لە بنیادی شەهید باشە بە کۆی گشتی نزیکەی 5 ملیۆنترمان هەیە کە سوودمەندە لە بنیادەکانی ئەویان جیاوازە ئەوە هەموو ئێران نەگرێتەوە ئەو پێوتە یارانە بریتە لە پێدانی پارەیە کە ئێستا بزانام گەشتوت نزیکەی ملیۆنێک بۆ هەموو تاکێکی ئێرانی کە سەری مانگەڕات حسابەکەی ئەوان بابەتێکی جیاوازە بەڵام بەبستم لە سوودمەندی ڕسمیە لە ئێرانە ئێستا یەک لە سەرسەی خەڵکەکە سوودمەندە لە کۆمەڵگەی ئێرانی لە حکوومەتی ئێرانی یەک لە سەرسەی چ بە بنیاد شەهید چ بە پرۆژە خێرخوازەکانی وەکو بنیادی ئیمام خومینی چ بە موچەخۆری ڕسمی چ بە تەقاعودەکان کەواتە ئێران گەلێکی فراوانە و هەژمونی کۆماری ئیسلامی ئێرانیش لەناو خود ئێرانەکانە بەقووەتە ئێمە ناتوانین نکۆڵی لەم ڕاستی بکەین بەڵام شوناسێکی نیشتیمەوەکو عێراق نییە عقایدی بەڕاستی یەک بابەت کە گرنگە بیزانین کە سیستەمێکی تەواو ئاینی لە ئێرانە جێبەجێ کراوە ئەمە یەک دوو کاکزانە ئێران بەرامبەر بەو هەژمونەی کە هەیە چ وروژاندنی دۆناڵد ترامپ کە لە یەکەم ڕۆژی شەڕەکە لەسی پێ کردووە داوا لەگەڵ ئێرانەکەم بێنە دەرەوە ئەمە بکەن ئەمانش کۆمەڵ ڕێکاریان گرتوتە بەر لەلایەکەوە ئێمە زانین کە هێرشەکان بۆ سەر بنکەکانی سوپای پاسداران بۆ سەر بنکەکانی اطلاعات بە بەردەوامی چڕبوونەوە و ئەمە وایلی هاتووە بۆ بە هەدەفی ڕئیسی ئیسرائیلەکان لەولاوە هێرشکردنەک سەر بۆ سەر کۆمەڵێک بابەتی بۆ نمونە بنکە تەندروستەکان قوتابخانەکان کە تا ئێستا نیویۆرک تایمز ئەخیر راپۆرتی خۆی ئەڵێ چی ئەڵێ ئەمریکا بە هەڵە هێرشی کردە سەر ئەو قوتابخانەی میناب کە 175 منداڵێکیان کوژرا بە هەڵە نیویۆرک تایمز ئێستا بەس هەڵە نەبووە بەدڵنیاییەوە هەڵە نەبووە بەڵام ئەوێ چی بکە ئەمە ڕێگە خۆشکردنەکە بۆ مامەڵەکردنی دۆناڵد ترامپ بۆ چەند ڕۆژی داهاتوو ئێمە ئەزانین میدیا هەمیشە جۆرێک ڕاستە ئەکرێت کە تۆ بتەوێت بەرنامە ڕێژی بۆ کۆمەڵە ترامپ ئێران خۆی تاماوەکی هەیە کە دووسێ وڵات هەیە بۆ عێراقی شەر جاران وایانەوە دەگە بیرت بێ وتیان لە خورماڵ چەکی ئەم بابەتەیە کاکتۆر یەک نقطەی کۆتایی بڵێم کاکشان عەفو بۆی لە خزمەتا بم لەولاوە ئێران چیەکە ئێران ئێستا ڕێوشوێنێکی توندوتۆڵی گرتوتە بەر وتەبێژی پۆلیسی تاران ئەڵێ ئێمە
لە ناوخۆیان هەر جوڵەیەک بکرێ وەکو ئیسرائیل مامە لەگەڵاکەین ئەو خیانەتکار مامەڵی لەگەڵ چۆن دەبین لەگەڵی وەکو خیانکار مامەڵا گەڵاکەین و هەموو ڕێگارەکانێکی نەبەر ئەمانە ئەم دۆخن کە لەسەر ئەوانی زیاتر چڕیان کرد بەڵام لەو لاوە یەک ڕاستی هەیە بیزانین ئێرانی ئێستا ئێرانی پێشەڕەکە نییە ئێرانی ئێستا توانەکانی جارانی نییە بۆیە گرنگە یەک کاکزانە ئەگەر ئیجازەم بەی ئەم ئەوکردنەوەی بدەم دوای لەم خزمەت یەک دوو زۆر کورت یەک خاڵکە زۆر گرنگە هەمومان چاوی لێ بکەین دۆناڵد ترەمپ بەڵێ چی ئەڵێ تەسلیمبوونی بێمەرج تەسلیمبوونی بێمەرج شەکە لەسەر ئەوەیە ئەمڕۆ زۆر شرۆڤەی بۆ کراوە لەلایەن جیاوازەکانەوە بەڵام لە کۆی ئاگەین یەکشت ئەمە بریتە لە مەحاڵێک قەت سەر ناگرێت ئێران چ شتێکی هەیە بە وەکو مەرجدای بنێ بۆ نمونە ئەوە پرۆکسیەکانی کۆتایی پێ گریمان کۆتایی پێهات بابەت نەوەیەکی کۆتایی پێهات کاکە لەگەڵ مەزهەبا شەڕ ناکرێت لەگەڵ ئایدۆلۆژیا شتێکی کۆتایی پێشەوی یەکەم یان دوم بۆ پرسیارە هەمان ینی وتم من ئەو قسەی ئەەکەم ئایدۆلۆژیا مامەڵی لەگەڵ ئاکرێت کۆتایی پێ ناهێنرێت ئایدۆلۆژیا و باوەڕ باوەڕ یعنی سەبۆ نێمە میلەتێکین ڕۆژگارێک شەڕمان کردووە بە باوەڕەوە بەرامبەر هێزێکی زۆر نابەرامبەر یانی لەوە ناکەیت کاتە کاکزانە ئەم قسەیە با ئەخی قسەی من بێ ئایدۆلۆژیا مامەڵی لەگەڵ ئاکرێت کۆتایی پێ ناهێنرێت ئەوە ڕاستێک قسەکەی من لەسەر ئەوە بوو ویستم سەرنجەکە ئەوە بێ بەڕێز دکتۆر مومین مەسەلەن قسەکەی مە لەسەرەوەنی کە ئێرانێک ئەتوانێت تەزدیری شۆڕش بکات تەزدیری موشک بکات بۆمبی ئەتۆمی کاڵین واقع حال ئێمە قسە لەسەر قسەیەکی دۆناڵد ترەمپەکەین یان ئیسرائیلەکەین کە ئەڵێ تەواو لە ناومان بردووە لەسەر سعات و ڕۆژ و دقی خۆی ماوە لە کۆی گشتیا ڕۆژات ناوەڕاست لە لاوازبوونی کۆماری ئیسلامی ئێران عملی لەوانە بینین کاکزانە لە کۆی گشتیا ڕۆژات ناوەڕاست لە لاوازبوونی کۆماری ئیسلامی ئێران کۆمەڵە سوودی هەیە بەڵام ئەگەر حاڵەتی بەهێزبوونی ئیسرائیلیش بگینەوە لەسەر ئەوە بوەستە بۆ ئێمە بۆ عێراق کە دراوسێین ئێران چ تەسیری شێبێ ینی ئایا ئێران لاوازیش ببێ ڕەنگە وەکو جارە نەتوانێت بەرامبەر ئەمریکا بۆستێ بەس بۆ ئێمە با پرسیارێکی ڕاشکاو بکەم ینی بەڕاستی هەنی ئێستا دۆخێک دروست بووە ئەگەر بڵێ ئەگەر بڵێ جا هیچی بە ئەمانەوە نێشتەوە لاکارم باش چی بکەم ئەو لە ڕۆژی یەکەمەوە ئەوە بەندەری سەڵاڵەیە لە عمان جا من ئەوەی پزیشکیان کە بیرم چوو باسیکردێکی لەو هۆکارانی قسەیان کردو ئەم بابەتەیە ینی ئەو یەکە لە فشارەکان ینی دکتۆر با لە کاتێکا عمان لەگەڵ شاه لەگەڵ ئەم کۆماری ئیسلامی هەموو وڵاتان هەمیشە ناوبژی کرد بۆ قەت بەشێک نەبووە لە من ئەمڕۆ ئێران لەیداوە بۆردومانی کردوەوە جارێکی دیکە ئەگەر ئێستش لێ بێ دووەم جارە چکە عەسریش بە هەمان شێوە بە شەو ئێستا ئەیسووتێت بۆ هیچ کەمێک پێش ئێستا ئەو بەندەرە بە تەواوەتی سووتاوە سەڵالە لە عمان لە عمان بەڵێ ئەمە بەندەری سەڵاڵەیە لە عمان کە پێشتریش چەند جارێک بردومان کراوە بەڵام لە ئێستادا وەکو بینین ئاگری لێ بەرزەبێتەوە کە بە تەواوەتی وێران کراوە تێکشکێنراوە ئەمەش بەشێک لەو بازرگانیی هورمز وە دووبەی گوازراوەتەوە بۆیە ئێران ئەوێ بڵێت ناهێڵم ئەوەی بابلمەندە بژێتە سەری ئەوەی استراتیجەکە ئێران استراتیژیکی وردی هەیە ئێران باش ینی قسە ڕاشکاوەکە ئەوێ دکتۆر ئەگەر جەنابیش لەگەڵ ماوی مەسەن ئێستا ئەڵێ ئەگەر تۆ دژی ئێران بی کەواتە ئۆتۆماتیکی لە بەرینەتەوایەتیای ئەگەر لەگەڵ ئێران بی لەبەرەی وەکو مۆزوعی عراقەکە و موچەکە وانە کە زۆر جار لێرە شرۆڤەمان کردو ئەوە بەنی گوتم قسەکە ڕاشکاوەکەم جاشیت ینی ڕێک وایە وانە ئێستا شرۆڤەی حەقیقەکە کامەیە بۆ کورد بەڕاستی ئێمە مەسەلەن ڕۆژاوەمان لە بەردەم چاوە باشوورمان لە بەرچاوە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە ئێستا لە چه حاڵەتێکە ئەمە توانین سمەی ئاهێز گەرنتێکەیە ئیسرائیلێکی بەهێز لەو ناوچەیە هەبێ بتوانێت کورد بکا بە دەوڵەتێکی گەورە یان سەقفێکی بۆ دروستکە مەسەلەن یان ئێرانێکی بەهێزمان بینیوە ئەو گومانی تیان نییە ئێرانمان بینیوە زێتی کوردی داوە کوردی لە سێدارەداوە کوردی بچوو کردوەوە دژی بووە هەمووانە ئێران کاکزانە کورد لە سێدارە نەدراوە هەموو لە نامونەتەوەکە لە سێدارە دراوە بەڵام سوودی کورد ئێستا لە چیدا ئێمە توانین بە کلاشن کۆفێکەوە لەسەر قسەیەکی ترەم کە هەر سعاتێک لەسەر وڵاتەکەی خۆی قسەیەکەکە بڕۆینە پێشەوە ئەمە پرسیارە گرنگەکەیە ئەزانی هەموو وڵاتێک ئاسایشی نەتەوەی خۆی هەیە قازانجی نەتەوەی خۆی هەیە بە پێی ئەمە هەنگاوەنە ئێمە ئەمەمان نییە بداخەوە تەمان پەیوەندی کورد لەگەڵ ئێرانە زۆر جیاوازە لەگەڵ پەیوەندی کورد لەگەڵ تورک و عەرەبە ینی زۆر جیاوازە بەڵێ و ئێران کە کۆماری ئیسلامی ئێران دروست بووە
سەرەتا گفتوگۆشە بووە لەگەڵ کووردا دوای نەگەشتووە بە نەتیجە. بەڵام ئەوەی کە ئێران چی بەسەر دێت چکە ئەوەی کە کورد چی بکە زۆر وازەحە بە بڕوای من. جارێ هەر ئەوەی کە ترەمپ تۆ نازانی ئاسایە ترەمپ هەر ئەوەی کە تۆ نازانی سبەینێ دوو سبەی کۆتایی پێێنێ تۆ نابێ بچیتە ئینەوە چکە تۆ کاکە ئێران ئەزانی جوگرافیای ئێرانی شەزانی هێزی کوردی 50,000یش بێت چی پێ ئەکرێیانی و شارەکانی ئەوێ بە وێران کاری لەبەرەوە لە ئەساسە کاک زانەجان ئەمەی دۆناڵد ترامپ هەمووی 4 هەفتە نابێ وتی جاخۆ کوردی ئەمە پارەمان پیاون ڕێیان کردووە. ئێستا چۆن تۆ بە قسەی کەسی چیوە ئەنج سەرکردایەتی کورد حکوومەتی هەرێم سەرۆژی هەرێم کە دوێنێ کۆ بنەوە کاکە تێگەشتون لە ئێستا ئێمە چەند سەرچاوی وزە و کارەبا و ئینمان هەیە ئاوا ئاگری تێبەربێت گەڕێتەوە یە کاک زانایژان من وەک وتم تێلێکماندا ئەخرێ کاریگەری پاڵنەری من سەلامەتی کاکە 100 ساڵی ڕێکە چی شەڕەبی ئەم کووردە لێ کوژی با لەم شەڕەیە ئێمە چاوەڕێکەین لە یەکەم جەنگی جیهانی وزانین چەند کورد کوژراوە هەرچی شەڕە بۆ ئێمەی تیا بووین ئەوەی کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە و ئەوەی کە مجتەبا خامنەی باسکرا ئێستا پێشەرەن ئایەتوڵڵا یەک شتێکە باس نەکرا زۆر گرنگە پێش بە ئامانجکردنی باوکی ئایەتوڵڵا خامنەیی ئەو پەیوەندی کوڕ و باوکە نقطەی زۆعف بوو لاوەخاڵی لاواز بوو بۆ مشتەبا چونکە لە 2009 لە هەڵبژاردننی ئەحمەدی نەژاد زۆرجار لە خۆپیشاندانەکانەوە دایم ئەویان لۆما کرد چۆن لای خۆمان ها مەسئولێک خراپە ئەڵێ وڵا خۆی چاکە دەوروبەرەکەی خراپە ئەویشان و ئەوە ڕابەر نییە بۆ نمونە مجتەبایە لە سێبەرە ئەوە ینی ئەو پەیوەندی خوێنیە نقطەی زۆعف و دوو خۆمەینی قسەی زۆر زۆرە ئایەتوڵڵا ڕوحڵڵا خۆمەینی ڕابەری یەکەمی شۆر لەسەر مەوزوعی پشتا و پشتی دەسەڵات لە ناو کۆماری ئیسلامی ئێرانە کە قەدەغەیە بە هەموو شێوێک نییە لە دەبێتی شیعەشە بەڵام ئەو بە ئامانجکردنی خۆی و عایلەکەی وەکو دکتۆر وتی بوو بە خاڵی لاواز عفو خاڵی بەهێز لە خاڵی لاوازەوە دوای ئەوەش ترامپ هات بۆیە ئەڵێم کاکە لە ئێران تێناگا باشە وتی نابێ ئەو دانێن خەڵکی ئێران مەجلیسی خبرەکان تۆرە ئەندامی مەجلیس بە بڵێ من وەڵا لەگەڵی نیم لەبەرەوە بەڵام ئەمە بۆ ناو ئێران ئێستا ئەگەر تەنیا ئەو خاڵە بڵێ ئەو خاڵم جێبەجێکرد خۆی بەسەکەوتووە زانێ تەواو ئەگەر تەنیا بڵێ وەڵام منەوە ینی ترامپ بوتی ڕابەر دانەنەی مستەبا دانەنەی من دامنا کاتە سەرکەوتوم ئەنجا یعنی لەمای خۆی بەسەرکەوتووە زانێ ئەوەی کە دکتۆر لەسەر شێوازی پرۆسەکە باسی کرد ئەم هەنگاوە بۆچی بوو بۆ سەقامگیری ناوخۆ دڵنیایی ناوخۆیی بوو طبعا نهێنی بوو ئەو ڤیدیۆ هەڵبژاردننی خودی خامنەیی دوای بڵاو کرایەوە حتمما دکتۆر بینیوێتی کە ڕەفسنجانی ئەڵێ کاکەژان ئێمە چونە لای ئیمام خومەینی وتمان کێ هەیە کەس نییە وتی بۆنە چکە جێگرەکەی لابرا بوو لەبەرەوە هەڵوێستانی کە هەی بوو ئاغای خامنەی خۆی هەڵەسە لە کاکەیجان چکە و کاتە حجەت الئیسلام وەڵێ من هەر لەم مەجلیسا هەیە پلێ لە من زیاترە کە من لێرە قسەم نەڕۆ ئەمە چ جۆرە هینەکە بێ وە قەرار بوو بۆ ساڵێک بێ وای ڕیفراندۆم بکرێ بەڵام بینیمان بوو بە هەمیشەی ئەمەی مشتەباش ئەو پرۆسەیە تەئسیری نابێ بەڵام خۆی دوو تەحەدایەک بولانی بە دوو شێوە تۆ ئەتوانی لێ بڕوان یەکیان بۆ ناوخۆی ئێرانە بە بڕوای من ئێران هیچ نەبێت لە مەرحەلەی ماوە کورتە و ناماوناوەندا بەرەو سەربازی ئەچێت چونکە دەرکەوت ئەم دەستگا هەواڵگریانە وجودیان هەیە و لە خۆپیشاندانەکانی مان کە کابینیمان هەندێکیان چەکیان پێبوو دزیان کردووە کە چاودێری ماڵی ڕێبەر کراوە پێش بە ئامانجکردنی جگەل لە بەکارهێنانی تەکنۆلۆژیات ڕەنگە خەڵکیش هەبوو بێت جاسوسی کردبێ لەبەرەوە تونند و تۆڵترە بێت و لە ڕووی ناوخۆییەوە باشە بۆ دەرەوەش لە ئێستا ئێران ناتوانێت استراتیژی بگۆڕێ بەڵام لە ماوە درێژە ئەکرێت وردە عێراق بۆ هەندێک وڵاتی دیکە سیاست و استراتیژی خۆیان هەبێ و کەکزانە حەزەکەم یەکش زۆڕم بێ چ ئێران چ تورکیا کە لە عێراق یان لە وڵاتێکی ترەوە ئەچن بەهانایانەوە و زۆر جار ئێرانەکان نین خۆیە چێ بەلایەوە ئێستا بۆ نەقەتەر ئابلوقە دراپەنای بۆ تورکیا برد سەربازی تورکیا برد بۆی خۆی بپارێزێ لە عێراق هەندێک جار لایەنەکانی کوردستان و عێراقی خۆیان ئەچن بۆ لای ئێران کاکە وەرە تۆ نەبی من ناتوانم ئەوەی نیمەشنیان دروست کرد کاتی خۆی بەڵێ بەڵام ئەم شەڕە بە دڵنیاییەوە هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم سیاسەتی جیهانی ئەگۆڕێ و من پێم وایە ئەو قۆناغێکە ئیتر ئەوەی کە ئەمریکا ئەوێت یەک جەمسەرێکە بپارێزێ کۆتایی هاتووە بە تەواوی و ڕۆڵی رووسیا و چین زیاترە بێت لە سیاسەتی جیهانیە و وەکو وتیشم
ئێران زۆر بەباشی ئەزانێ خاڵی لاوازی ئەمریکا چییە؟ چکە تۆ هاوڵاتیشی ئەمریکیت هیچ نازانی لەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست. ئاگەش لەم شەڕەنی ئەچیت سێرەکەی هەموو شتێگران بووە، ئەمە کاریگەریەک لە کاتێکا کە شەڕی ئۆکرانیا دەستی پێکرد لە ئەوروپا و لە ڕۆژاوال بە گشتی هەموو شتێک نرخی زۆر بەرز بوو بۆ هاوڵاتی ئاسایی. ئەی بەستمەوە بۆ قسانێکە و پرسیاری تۆ کردی کە کورچی بکە سەرکەوتوو بە تۆ هاوڕێجان نەشەر هەڵگرسێنەری نە ئەتوانی فاکتەری یەکلاکەرەوە بی. یعنی من ئەم لە 100 ساڵ یەکجار دەرفەت دێتە پێشەوە ئەو قسانە ها زۆر جوێت لێ بێ این کام دەرفەتەیە بەڕاستی. ئەزانی هاوڕێجان گرفتەکە لە ئەمایە. من ئەم قسەیەم کردو هەنی بۆچی ئێستا ئەمریکا و ئیسرائیل یانێت کورد بەکاربێنن. ئەزانی هێرشەکانی پێشتری سەر کوردستان هەر بوو ئەم سەبەبە بوو. ئەزانی 10 ساڵە بێ ئێرانەکان بە ئێمە یاوەتووە ئەتان لێرەوە ئەیانوێ بێن زیانمان لێبن. تازەنیە لەبەرەوە ئەم بەرنامەیە زۆر دیارە. من ئەگەڕێمە بۆ یەکشت ریچارد نیکسن کە شار ڕۆژ پێی ناخۆش بوو ئەو کاتە کە ئەو سەرۆک بوو پەیوەندی هەبوو لەگەڵیا ئەڵێ شا باشترین دۆستی ئێمە و ئیسرائیل بوو لە کاتی شەڕی 73 سوتەمەنیە بە کە شتێکانمان وە پشتیوانی کوردیشی کرد بۆی سوپای عێراق ببەستێتەوە نەیان پەرژێتە سەر ئیسرائیل و ئەمانە کەکە تکایە یەک سەدەی ڕابردوو ڕەنگە تەجروبەمان نەبوو بێ ڕەنگە ناچار بوو بێتین ڕەنگە لاواز بوو بێتین بەکاری هێنراوین. ئەمە با دەستپێشێکی نوێ بێ ئاسایشی نەتەوەی تۆ ئەمنی قەومی تۆ لە چیایە بەو ئاراستەیە بەتایبەتی ئەڵێ قسەیەکی کردو دەوڵەت باخچەلی لەو چەند ڕۆژە لە فراکسیۆنی مەهاپا ئەڵێ کوردەکان نەبۆ فرۆشتنن نەبۆ بەکرێدانن قسەیەک زۆر ئەڵێن کە هەروە خۆی ئەو بۆ معلوماتی ئەوان کە لەگەڵ ئۆجلان کەوتنە گفتوگۆ ئەیانزانی ئەم پلانە هەیە. یعنی پارکە لە ئێران درا باخچەلی وتی دوای ئەوان نۆرەی ئێمە ئێستا ئیسرائیلەکان خۆیان ئەڵێن چونکە ئیسرائیل هاوڕێجان بەبێ جەنگ ناژی و هەرچی ئەکات ئیسرائیل چەکی ئەتۆم 200 چەکی ئەتۆمی دروست کرد لە 60ەکانە ئەمە پاراستویەتی ینی کۆمەڵگەی ئیسرائیلی هەیە کە ئاها دەوروبەری خۆی و هەیمەنەی خۆی فراوان کرد بێ و 2000 ناتوانێت ئیسرائیل وەکو ڕووبەر وەکو دانیشتوان وەکو توانە کەکە ئیسرائیل ئەگەر ساڵێک ئەمریکا یارمەتی نەدا و ئیسرائیلە نابێت هاوڕێجان بۆیە ئەمە ئەمریکای ناتوانێت ئەو سەرکردایەتی بکاکو ناتەنیاهۆ ئەڵێ کە ئێمە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕی ئیسرائیل ئەتوانێت بە ئیبتیزاز شت بکە ئێستا بۆ نمونە سەرۆکی سەرکردەی لە وڵاتانە بە قسەی نەگاتوانە بڵێوە دەزانم لە شوێی موشەکێک ئاراسم مەگەر ئەمە بکایە چکە هەرچی نۆرم هەیە تێکی یاوە هەرچی ڕێستا و بنەماکانی جەنگ هەیە تێکی یاوە ینی ئێستا بۆ نمونە چی ماوە لە لوبنان بیکە وێرانی کردووە هێشتا ئەو خۆی بە مەغدورە زانێت ئەوش بەشێکی لەبەرەوەی کە فەڕەنسا هاتوۆتە سەرخەت سووریا کە حافظە سەد ڕووخە یەکسەر چووە ناو خاکی سووریاوە 800 ئۆپەراسیۆنی کرد ئەوەی کە چەک بوو بە کەڵکی ئەوە هات لێرە بۆی بیهاوێژی هەمووی لێن چکە ئەوێ وڵاتەکانی ئەو دەوروبەری هەمووی بێدان و بێدەنوک بن و هەر کاتی ئەم چیویست بیکە بەس لێرەیە ئەوێ چی بکە با بڵێن ئێران حەزبوڵای بەکارهێناوە وەکو ناتەنیاهو ئەویت ئەڵقەیەکی ئاگرینی بۆ ئیسرائیل دروست ئێستا ئەو ئەوێت تۆ بگا بە حەزبوڵای ئەم منتیقەیە کوردستان بکا بە سەکویەک بۆ لێدان لە ئێران نەتیجەکە چییە بێ حەماس نەتیجەکەت ئەوەی لوبنانە بێ نەتیجەکە دەوەی غەزا بێ چونکە بووە بە استراتیجیشیان نییە بڵێم ڕاست زۆر جار ئێمە پێمان وایە لە دڵ پاچ خۆمان وا بیرەکەینەوە چەترێکمان بۆ دروستەکە ئیسرائیل دەوڵەتیان بۆ دروستەکە زۆر کاکە بۆ ڕۆژاوا زۆر قسەی وایان نەکرد هەندێک شرۆفەکار وا قسە ئەکەن هەندێک کەناڵی میدیایی بە ئاشکرا وا قسە ئەکەن ئەخە تێنەگەشتون کاکە لە شتێکزانە خۆی بابەتی با بڵێن ئەوەی کە لە بەردەم کوردایە کوچۆک و دەرفەت چۆت و وەکو ئاڵنگاریان مەترسی ئەبێ تۆزە قوڵتر سەیریکەین من هاوڕام لەگەڵ کاکوشیارە ینی ئەم سەرپێی سیرکردنە ینی بۆ نمونە چاوەڕێی هەڵوێستی تون دەکەن لە هەرێمی کوردستان لە کاتێکا کە ئەگەر ورد بینەوە هەرێمی کوردستان پێگەکەی دۆخەکەی ئەوەندە هەستیارە دوور نییە لە کاتی ناندان بە ڕۆژهەڵاتی کوردستان خۆمان لە بەرسا بمرین دوور نییە لە حاڵەتی فیتکردنی کوردەکان براکانمان هاوڕێیانمان ناونیشتیمانان خزمەکانمان لە ڕۆژاوای کوردستان خۆمان ناوچین وەکو ئەمە ئەمە واقعەکە کە وەکو خۆمان ئەبێ لە بەرچاوی بین ئێمە بۆچی لەگەڵ ئێرانە بگەین بەم بە دۆخێ کاکزانە بەداخەوە ئێران لە ماوەی 47 ساڵی ڕابردووە بەرامبەر بە کورد وڵاتێک یان دەوڵەتێکی بێمەتمانە بووە لە چییە؟ بەتابەت کوردی ڕۆژهەڵات دەڵێم باسی هەرێمی کوردستان ناکەم چونکە من نەزانم پەیوەندێکی قوڵ لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و پەیوەندەکەش تا ڕادێکی زۆر بە شێوازەکان لە سوودی هەرێمی کوردستانە بووە چ لە کاتی
کۆڕەوی هەرێمی کوردستان لە ساڵ 1990 کە زیاد لە چەند ملیۆن هاوڵاتی هەرێمی کوردستان ئاواری ئوردوگاکانی ئێران بیرمانە و دەرگان بۆ کرایەوە و بەشێکی زۆریان لەوێ بوو و کوردەکانیش و دواتر لە ساڵ 2023 جارێکی تر ئێران هاوکارێکی زۆر باشی هەرێمی کوردستان بوو بۆ ڕوخاندنی ڕژەمی سەدام و بەشێک بوو لە چەستاندنی فیدرالیزم کردنەوەی نوێنەرایەتی دیبلۆماسی وەکو یەکەم و دواتر لە دەستوری عراقیە ئێران پشتیوانێکی زۆر باشی کورد بوو کە ئەمە زانین لە یادەوەریەکانە لەناو کتێبەکانە هەموو وردەکاری هەن و خاڵێکی تر لە ساڵ 2014 بە هەمان شێوە لە کات شەڕی داعشا ئێمە بینیمان چ هەولێر و چ ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئێران پشتیوانێکی زۆر باش بوو پارێزەرێکی زۆر باش بۆ هەرێمی کوردستان بەڵام بەنسبەت ڕۆژهەڵاتی کوردستان و دۆخەکە تۆزێ جیاوازترە ئێمە لە کاتی دروستبوونی شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵ 1979 هەمومان بیرمانەیان با بڵێن هەمومان خوێندومانەتەوە گەشتوینتە کۆمەڵێت بەڵگەنامەی ورد کە کورد بەشێک بوو لە شۆڕشەکە کورد لە پێگە جیاوازەکانیە چ کوردی چەکدار چ کوردی پەروەردەیی یا بانکخوازی کە ئێمە لە هەرێمی لە ڕۆژهەڵاتی کوردستانە دوو جۆر کوردمان هەیە بە شێوازە گشتەکەی جگە لە سیاسەتە کولتوریەکەی کە ئەوە تاڵادێک تێرمێکی تازەی هاتە ناوە کۆمەڵێکمان هەبوون وەکو بابەتی بانگەواز کە ئەو کاتە شورای شەمس بوو شورای ئیسلامی دواتر دابش بوو بۆ مەکتەبی قورئان و تەنظیمی ئیخوان موسلیمین لە ناو کۆماری ئیسلامی ئێرانە مەکتەبی قورئان کە خودی مامۆستا ئەحمەدی موفتی زادە و شورای شەمس و ئیخوان موسلیمین مامۆستا ناسری سبحانی هەردووکیان جۆر جۆرەکان لە ناو پەیوەندیا بوو لە کۆماری ئیسلامی ئێرانە و بەشێک بوو لە شۆڕشی ئیسلامی ئێران ئەگەر چی دواتر با بڵێن کە وردی خەیتەوە ئێمە بینین کە کۆمەڵێک تەوەژمی جیاواز لە ناو ئێرانە دروستە بن مەکتەبی قورئان دابەشە بێ بۆ دوو تەوەژمی جیاواز مامۆستا سعدی قوڕیشی و مامۆستا حەسەنی ئەمینی و دواتر ئیخوان موسلیمین حزبێکی تازە ڕائەگەیەنێ بە ناوی جەماعەتی داوا و ئیسلاح و ئێستا لە پەیوەندێکی زۆر باش لە کۆماری ئیسلامی ئێرانە و لە تاران ئۆفیسی هەیە ئەو مامۆستا پیرانی بەڵام لە بەرامبەر ئەوەیە ئێمە بزوتنەوەنتەوەیەکانی خۆمان چ کۆمەڵە چ دیموکرات چ پژاک چ پاک و چه سازمانی خەبات کە بە فۆرمی جیاواز لەگەڵ ئێرانە مامەڵەیان کردووە گەشتوونتە یەک باوەڕی زۆر گرنگ ئەو ژەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە کوردی ڕۆژهەڵات قسەکانی بێمتمانن ئەمە وای کرد کە ئێستا زۆر جۆرەکان کاتێک کە دۆناڵد ترامپ باز لە کورد دەکا کە جوڵە بخاتە ناو ئێرانەوە کورد بە دوای دەرفەتێکا بگەڕێ چونکە ئەو بێمتمانەی کە دروست بوو ینی ئەو کێشە گەورەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانە و ڕاستەوخۆش پێم وایە سەرکردایەتی سیاسی کوردستان لە هەرێمی کوردستان نەقدی کردووە ئەو مامەڵەیە کە مامەڵەیەکی جۆرەکان ناتەبا بوو لەگەڵ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان یعنی بۆ نمونە خوێندنی زمانی کوردی چ مەترسێکی گەورەیە بۆ سەر ئێران بۆچی ئەوەندە بە کێشەیەکی زۆر گەورەی ئەبینن لە قۆناغی خاتمەیە زۆر کرانەوە دروست کرانەوە بەرزبوونەوە ئێمەزانین باشتریش بوو بۆ ئەو جۆرە مامەڵەیە ئەو جۆرە مامەڵەیە لە ناو ئێرانە ڕوویداوە هەمیشەی لێک ئاستان نەبووە فۆرمی جیاوازی بەهاتووە پێشەوە وەکو پشتیوانێک بۆ قسەکەی تۆ کە ئەم شتان عێراق نمونەیە کاکە خۆ تۆ ئەم مافانە دراوە بە کورد عێراق چ زەرێش کردووە لەوێش کاتی خۆی کە خاتەمی هات ئەمڕۆ بۆ جێگیری وەزیری بەرگریدانە وانە بۆ کوردان دێت مۆزوعی حیجاب ئەو هەموو شتەی لەسەرکرا ئێستا لابراوە چ زەرێکی ئامادەکاری بۆ نەورۆزێکی زۆر گەورە کاکزانە ئەم مۆزوعە بۆ ئێران لە چیایە ئێمە وەکو عەرزم کردی وڵات حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کاوپەیمانی پارتە سیاسیەکانی کوردستانی ئێرانیان ڕاگەیاند بە هەنگاوێکی گرنگی یەکبوون سیرکرا چیان کرد بەم جۆرە مامەڵەیان لە ڕۆژهەڵاتی کوردستانە کرد کە وەکو نقطەیەکی دەرفەت سەیریکەن و مافی خۆشیان بوو لەڕۆ هیچ گرفتێک لەمەیان نییە وەکو عەرزم کردی چ ئەمان خەباتێکی پیرۆزیان هەیە دایان ساڵە بە دوای ئەمەوەن بەڵام ئێستا دۆخەکە جۆرێکە کە بەڕاستی و بەوریایی و مامەڵەکردن زۆر زۆر پێویستە بۆیان ئەمە خاڵێک خاڵی دووەم ئەوەی کە ئێستا لە میدیاکانە باسەکرێت ئەوەیە کە چەند سەرچاوەیەک لە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان باسییان لەوە کردووە کە ئێران پەیوەندی پێوە کردوون و ئامادەی دانوستانە بە مەرجێک ئێستا بێدەنگ بن تا ئەم دۆخە تێپەڕێت ئەمە ئێستا ئامارگی بڵاوی کردوێتەوە هەندێک لە ئاژانسەکانی تریش گرنگیان پێداوە و بە دقیقی بە سەرچاوی ورد باس لەوەکەن کە کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی کردو بە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە فۆرمی جیاوازە لە ڕێی کەسایەتی جیاوازەوە کە ئامادەین دانوستانتان لەگەڵا بکەین بۆ هەندێک لە مافەکانتان بەڵام ئایا ئەم قسە چەندە جێگی متمانە ئەبێت ئەمە بەڕاستی ئەبێ هاوڕێیانمان ڕۆژهەڵاتی کوردستان خۆیان وەڵام بنەوە ئەوان لە هەموو کەس باشتر ئێرانەکانە ناسن ئەوان لە هەموو کەس زیاتر مامەڵەی ئێرانەکانیان بینیوە لەسەر خۆیانەوە ئەوان لە هەموو کەس زیاتر تینوێتیان هەبووە بۆ مافە کوردیەکان بۆ مافە کللتوریەکان بۆ مافە فەرهەنگیەکان بۆ مافە زمانەوانیەکان و بەڕاستیش لە جیاتی ئەمە منێک لە سلەیمانیەوە هاوڕێکم لە هەولێرەوە کەسێک لە دۆکەوە ناتوانین بڕیاریان بۆ بدەین کاکزانە ڕاستیەک هەیە ئەوان مافی خۆیانە
کە بەدوای ئێمە بەس توانین پشتیوانیان بکەین ئێمە بەدڵنیایی و توانین پشتیوانیان بکەین وەکو چۆن مقتەدا سەدر ئەڵێ ئێمە ئامادەین بۆ هەموو جۆرە هاوکارێکی مرۆیی پێم وایە هەرێمی کوردستان زۆر باشترە بێت لە شیعەکانی عێراق بۆ هاوکاریکردن لە هەر جۆرێکا بێت و ئەو ڕاوێژە باشەی لە مامجەلالەوە خوا لێ خۆش مامجەلالەوە هەتا ئەگاتە ئێستا چ لە ئاستی پارتی دیموکراتی کوردستان چ لە ئاستی حیزبەکانی تر بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە نزیکەی ئەوەندە ساڵ لە هەرێمی کوردستانە لە باشترین دۆخی ژیانی خۆیان بوون هاوکارێکی زۆر باشیان کراوە ئەمە گرنگەکە ئێمە لێکتر جاکەینەوە دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان دۆخێکی جیاوازە بۆ ئەوان و ئەوان توانن بڕیاری خۆیان بۆ بدەن بەنسبەت هەرێمی کوردستانەوە بەدڵنیاییەوە دۆخەکەی بەتەواوەتی لە هەستیاریایە هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراق ئەتوانێت سەری مافی خۆی کات و بەدڵنیاییشەوە دەستوری عێراق پێمانڵێ کە ئایا ئێمە چەندمان پێکرێ بچینە پێشەوە چەندمان پێکرێ بینە دواوە دوجار دۆخەکە دۆخێکی هەستیارە بە هیوایەوەی کە هەموو لای سەلامەت بن پەیوەندی مێژووی کولتوری زۆر شتی ئێمە تەمان کاڵی ئێران گەلانی ئێران بەڵام باسی هەفتانۆت کرد یەکسە شەڕ دروست بوو لە بینی پێکاتەکان پەیوەندی کوردوین ئازر ئالۆز بووانی کاگنەشوان کورد و عەجەمی نووسیاڵێ ئەمە ڕوویدا ئەم ڕووداوە شەڕ بوو یەکسەر وتم هاتم ئەم تاریخەم لەسەر نووسی ئەمە دوای لێکردمە کتێبە بنووسم کاڵی متمانە کاکتۆر لە سیاست تا شتێک نییە مەنای متمانە ئەگەر تۆ متمانە بە ئەم عێراقی ئەمڕۆ بکەی هەڵی ئەوەی لە سیاسەت بڕیاردا قووەتی خۆتە ئەم شەڕ و ئاگرە کورد بەشێک نەبوو کاکە ئەمریکا بەم هاوپەیمەنی ستراتیژیانی خۆی لە مەنتیقەکان نەوتووە بە هاوڵاتەکانی خۆی نەوتووە بە بیانووی ئەوەی کەشفە بێ بە هیچ وڵاتێکی نەوتووە خۆی و ئیسرائیل بڕیاییداوە ئەم شەڕی کردووە لە کاتێکا کە هەوڵەکەی سەری نەگرتووە لە قۆناغیەکەمە ئەڵێ تۆ وەرە من پارە و چەکتەیەمێ ئەگەر کورد بێتە سەر ئەوە بێتە سەر ئێمە ڕاپەڕینمان کرد لێرە خۆ پارە و چەکیەوانیشمان نەبوو کاک بەڵام ئەم بابەتە گرفتەکەی لە چیایە تۆ نازانی استراتیژی خۆی ترامپ چییە یعنی ئەندامانی کۆنگرێس هەڵێن کاکە پێمان بڵێن ئێوە ئەتانەوێت لە عێراق لە ئێران ئەم شەڕە چیتان دەستکەوێ بۆ نمونە ئێستا سیناتۆرێک قسەی کردووە برنی سێندەرس بێرنی ساردەرزەوە هیچ هەر خۆی بەردەوام قسە ئاکا بەڵام ئەمڕۆ کریس مەرفی قسەی کردووە دوێنێ ڕیچارد بلومنثاڵ قسەی کردووە ئەڵێ کاکە من ترسم هەیە ئەمانە نازان بەرەو شوێمانە بن مۆزوعەکە لێرە کاک زانە زۆر جە بەراورد دەکەی بەنەوەی وەکوتم دۆخی نێودەوڵەتی وەکو کاتە نییە ئەو کۆڕەوە نەبووایە ئەوەی نەوەیەک ڕووی نایە چونکە جۆرج بوش کەوتی بە خەڵکی عێراق شتەکە بگرنە دەست دوایە ئەو کاکە من مەبەستم کودەتا بووە خەریکی ڕاوەمازی بوو لە فلۆریدا ڤیدیۆکەی هەیە جیمز بیکەر کە وەزیری خارجی بوو تاان هاوڕێی خێزانی بوو تا ئاو ڕۆژەشی مابوو هات ئەنا ئاوارەکان تەلەفۆنی بۆ کردبوو ئەڵە لە هەلیکۆپتەرەکەەوە پێم وت کاکە شتێ بکەین چونکە ترسیان هەبوو وێنەی شەڕەکە کە سەرکەوتوو بوون بەهۆی ئەم قەیرانە مرۆیە گەورەوە باشە چکە هەموو ئەوروپا و دنیای گرتبوو ئەنواع فەنڕێزینگ و کۆنسرت و شتێکرا کە کورد فریای کورد کەون ئەمرێ لە برسا ئەخی هەڵبژاردنەکەشی هەر دۆڕان یعنی لەبەر کورد نەبوو کەکە ئۆزال نامەی نرد تورگت ئۆزال ئێرانەکان چوون خۆیان فەڕەنسیەکان زۆر دەوریان زیاتر بوو بەریتانەکانیش بە هەمان شێوە مەبەستەکەم ئێستا ئەو کاتە شەڕەکە شەڕێکی زۆر فراوانتر بوو بنەمای قانونی هەبوو نەتەوەیەکگرتوەکان کۆمەڵی بڕیاری بۆ دەرکرد بوو وڵاتانی عەرەبی و هاوپەیمانی تیا بوو ئێستا عەرەب بەڵێ با بوەستێ لەناو ئەمریکا داوای وەستان یەکرین ئەوروپیەکان وەکو دکتۆر باسی گەڕڵێن هەموو دنیا داواکە بوەستێ من معقولە لەم کاتەیە کە بچمە ناو شەڕەکەەوە نەزانم ئەو سەری چییە ئەبی بە سوتەمەنی و ئاگرە با پەلە نەکەین گفت و گۆ زۆر شتی دیکە هەیە بۆ کردن بۆ داهاتوو بەڵام بچینە ئەم شەڕەوە هەر فارز نییە زۆر نەتەوەی ناو ئێرانەکەی بە دوژمنی خۆ چونکە یەکێک لە حساسترین شتەکان بۆ هەموو خەڵکی ئێران یەک پارچەی خاکی ئێرانە و کە ترامپ ئەڵێ دوای ئەم جەنگە مەرجنیە خاکەکە وەکو یەکتر بێ ئەمە ئەوەشی کە زۆر دژی حکوومەتی ئێرانی و تا دوێنێ لەسەر شەقام بوو بەرگریە کات لە وڵاتەکەی بەڵێ سوپاس بۆ بەڕێز بەشار عومەرعەلی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان سوپاس دەکەم ماندوومان کردن سوپاس بۆ هاوکاری عەزیزم دکتۆر مومین زەڵمی سپاس بۆ جەنابیش سپاسان هەر بژی زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ ببورن کاتەکە زۆر بوو ماندوم کردن بەڵام وا پێویستەکە سپاس ڕووماڵەکەمان بەردەوامە بێ لەگەڵ هاوکارم دکتۆر عەلی کاشە و میوانێکمان هەیە بەڕێز محەممەد مێرگە سووری چاودێری سیاسی گفتوگۆکەمان بەردەوامە بێ هەڵبەتە باشە هەڵبەتە کۆمەڵی گۆڕانکاری ڕووی داوە ئەوەی ئەمڕۆ کە ئەبیندرێت کە
یەکێک لەوانە حزب وڵای لوبنانی ئاشکراتر پاڵپشتی کرد و زەربەی لە ئیسرائیلدا جەبهەیەکی بەرفراوانتری لەگەڵ ئیسرائیل کردەوە و کەمێک پێش ئێستاش ئیسرائیل ڕاگەیاندووە یان سوپای ئیسرائیل ڕاگەیاندووە کە هەندێک ناوچەی بەیروت چۆڵ بکرێ و دەجار ئەم شەو 10,000 بردومانی هەندێک شوێنیان باشووری بەیروتی کردووە. ئەمە وەکو بەیروت لەلایەکی دیکەوە لە شەوی ڕابردووە ئەو پێشهاتانە ڕوویاندا لە شەوی ڕابردووە و گۆڕانکاریانە ڕوویاندا کە بەڕاستی ینی دوای ئەوەی کە وترا ئێران هیچ موشکێکی نەماوە بەڵام ئێران بە جۆرێک وەڵامی داویە بە جۆرێک موشکی ئاراستە کرد کە جێگەی سەرسوڕمان و سەرنج بوو بۆ خەڵکی ناوچەکەەوە بۆ چاودێرانی سیاسی و تەنانە سەربازیش. ئەمە بەلایەکی دیکەوە ینی حەزبوڵات و تەسەرخەت بەلایەکە حوسیەکان پەیامیان هەبە بەلایەکی دیکەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە جم و زۆڵێکیان کردووە و بابەتێکی کە گرنجیان پێداوە بابەتی شەقامە کە ئەمڕۆژ قالیباف سەرۆکی پەرلەمانەڵێ کە یەکێکە لە سەرکردە کاریگەرەکان کە شەقام بەرمەدەن شەقام چۆڵ مەکەن پاڵپشتی برا سەربازەکانتان بکەن. لەلایەکی دیکەوە بردومانی سەر تێهران و بردومانی سەر مەشهد سەر مەسەلەن شارە جیاجیەکانی دیکە بە شێوەیەکی گشتی بەردەوام بووە بۆ ڕۆژهەڵاتی کوردستانی. تەنانەت ئەمڕۆ لە مەریوان لە ناوچە گونشینەکانیش بردومان هەبووە لە سەقز لە ناوچە گونشینەکان هەبووە لە پاوە بە ئەمان شێوە یعنی بە گشتی ئەو ناوچانە بردومان کراونەتەوە. بەڵێ ئەو ڤیددیویانەی ئێستاش بڵاو کرێنەوە لەسەر شاشەیەوەی بینن ئەمە بڵێ کەناڵی فەرمی ئێرانی بڵاوی کردوتەوە کە موشک ئاراستەی تەلەبیب کراوە ئێستا گەیشتۆتە ئاسمانی تەلئەبیب و گەیشتۆتە ئاسمانی ناوچەکە. بەڵێ